بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی پاییزە ساڵی سێم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتا داوا لە بەڕێزسکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کار پوختەی کۆنووسی کۆبوونەوە و ناوی ئامادە نەبووان بخێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکان 47 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەسەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نۆڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 24 11 2021 بەم شێوەیە بێت. 1. خوێندنەوەی دووەم بۆ ئەم پرۆژە یاسانەی خوارەوە بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. 1. کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان عێراق و سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کوشتوکاڵ لە هەرێمی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 7 ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 7 ئاسایی خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نۆڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 23 11 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە پرۆژە یاساینەی خوارەوە. 1. پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە خێزان و ئافرەت لە هەرێمی کوردستان. 2. پێشنیازە یاسای هەمواری یاسای سەلماندن ژمارە 107 ساڵی 1970 هەموارەکانی لە هەرێمی کوردستان. 3. پرۆژە یاسای چەک لە هەرێمی کوردستان. 5. دەنگدان لەسەر پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای بزربووەکان لە هەڵمەتەکانی لە ناوبردنی بە کۆمەڵی گەلی کوردستانی عێراق ژمارە 3 ساڵی 1999. 6. دواخستنی بڕگەی سەیەمی بەرنامەی کار. 7. کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیستی ئامادە نەبوونی ئەندامان لە دانیشتنی ژمارە 7 ئاسایی 23 11 2021 ناوی ئەندامانی بەڕێز هەمویان وڵەتیان پێدراوە. جەلال محەممەد ئەمین، جەمال حوێز مستەفا، جیاد حەسەن ئیبراهیم، دیاری ئەنوەر حەمە ڕەحیم، سەفین ئاغا عومەر، سەلمە فاتح تۆفیق، سیپان سالم حەسەن، عەبدولستار مەجید قادر، هاوڕێ بنا محەممەد، هیمداد سەباح بیلات، کاظم فاڕۆق نامق ئامادە نەبوو بە بریاری ژمارە 2 2021. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. سەرۆکایەتی هەردوو لیژنەی دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین کە خوێندنەوەی دووەمە بۆ پرۆژە یاسای کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان عێراق وەرتان دەگرم. داوا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی یاسایی و ناوخۆ فەرموون بیان نووسە. هەڵەسخان، سەرچنارخان، کاک سیروان، کاک زیاد. باش. سەرچنارخان و کاک سیروان، کاک زیاد، کاک یاسین، دکتۆر ڕێبوار، حەسیبەخان، گولیزارخان، دکتۆر زانا و گولیزارخان لەگەڵ کاک مەم مژدەخان، ساوسان دکتۆر ساوسان خان، هەڵەسخان، سەرچنارخان، کاک سیروان، مژدەخان، کاک زیاد، کاک یاسین، کاک تۆرزانا، تۆر ڕێبوار، حەسیبەخان، گولیزارخان، کاک مەم، سەوسەن خان، کاک سەرکۆ. تەواو. بەڵێ هەڵەسخان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی دیف مادە 56 بڕگە 2
طبعا یاسایکش پارلمان کردستان در چو یاسای جماره 11 سال 2010 یاسای رای خستنا خو پیشاندانه جه داخل دهی 20 پارلمان تارا زیدتر بحث خو پیشاندان قطابیان کرن لی افرو جارکا دیتر همان حلویست هزت امنی در حق قطابیان دایا کری بر هنده داخازت کم ادگل کمبون آمد ادگل هر دو وزیر دارایی ادگل وزیر خاندنا بلند وزیر نافخوجی بیتن دا اف بسیاره لی بیتا کرنه آیا بوچی سلیمانی افروکه بویس جهه که امنی مغلق دهو که برای خوب ده حالت تأهب القصویه برانبری هندک طلبات دست والا هاتینه سرجاده دا خازا کمترین مافی خود کن اگر ما مفاج ویاسای نورگرتینش پارلمان کردستان درچوی دا ام ویاسایان هموار بکین یان پالواشینین بله کاک مام اسکندر برای سروک پارلمانی اواجه مخابنی دهی الخوپیشاندان سلیمانی سرارای که کو پمی هزو شانت خود گل داخازت روایت خلک سلیمانی و خلک همی هرم کردستانی نه و ام پارلمان کردستان جی پشگیریا همی خوپیشاندانه که تین اگر چارچوب یاسای اول سرخو هم بیدن اواجه مخابنی دهی وکو هاتیا بالا وکرن کو بیرزی برانبر آلای کردستان هاتیا کرن مخابنی و ناچه بیتن جیر کاریگری هر روشه که ام بیرزی برانبر پیروزیت ولات خوب بگین چونکه او آلا نه آلای پارلمان کردستان نه آلای حکومت نه آلای پارتی و یکیتی و گوران و اسلامیانه و آلای ملت که یه حرم کردستان خلک که جان خویی که یه قربان خینا خویارتی بوهند ام همی پیگ و جرسی برای آلای بجین و آلا سسلم همیای هجیای بید برو واجی نکوید ابن پیتما داخازت یین کولجنه تایبرمن ویر دیفچونا وی بابتی بگن گر هیزت امنی کسین کو بیرزی برانبر پیروزین وی ولاتید گن چارچوب یاسای دا بهین اسزادان و گل اسپاس بله سپاس ریبوار بناوی خواهی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من یەکێک بوون لەو پەرلەمانتارانەی کە پاڵپشتی داخوازی توێژی قوتابیان و خوێندکارانمان کرد بۆ گەڕانەوەی دەرماڵەکان بەڵام بەداخەوەی کە دیمەنەکانە بینین لە پایتەختی ڕۆشنبیری لە سلێمانی لە هەتکردنی ئاڵای کوردستان کە یەکێکە لە پیرۆزیەکانی ملەتی کورد ڕاستیەکەی نیگەرانی کردین بۆیە وەکو پەرلەمانی کوردستان دەخوازم لەوەی بەڕێز کە هەڵوێستێک بنوێنیان بەلام کەم ڕاگەیاندراوێک دەرکەن بۆی کە ئیدانەی ئەو بابەتە بکەن مەترسی ئەو بابەتە لە کوێدایە لێرە بە دواوە ئەرزیەتێک دروست دەبێ هەر توێژێک داوای هەر مافێک بکە ئیتر پەنا بۆەوە با کە هەت بێڕێزی بەرامبەر بە پیرۆزیەکان بکە بۆیە دەبێ بەری ئەم توێژە ئەم تەوژمە بگیرێ هیچی تر بە هیچ شێوەیەک ڕێ نەدرێ نارچ کەسێک هیچ لایەنێک هەر هێزێک بیەوێ بە ئاراستەیەکی سیاسی خەڵکێک هاندە بۆی بێڕێزی بەرامبەر بە پیرۆزیەکانی گەلی کوردستان بکە دەبێ بەڕاستی بە لە چوارچەوەی یاساکانە سزا بدرێ دۆسپاس بله کاک زیاد بەڕێستەرۆکی پەرلەمان لە ڕاستی ئەم نەمەوێت دووڕمکردنەوە بەم یەکەم سەبارەت بەو یە دوو یادداشتەی کە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانیان کردووە کە هیچیان 38 ئەندام ئیمزای کردویشیان حتا یەک ئەندام ئیمزای کردووە لەبەرەوەی کە وەزیری خوێندنی باڵا لە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە حکوومەت بۆیە من وەکو فراکسیۆنێکیتیەوە ڕاگەێنم کە بە پێی ڕێکارە پەیڕەویەکان وەزیری خوێندنی باڵا ئامادەیە لە 24 ساعاتی داهاتووە بێتە پەرلەمانی کوردستان قسەی خۆی بکات و ڕوونکردنەوەی خۆی بدات یەک دووهەم ئەگەر ئیجازەم بان من ئەمەوێ لەسەر داتا و زانیاری ورد بە ژمارە لەسەر دەرماڵی خوێندکاران کە چەند ژمارەیەک بڵاوبۆتەوە من ئەمە ژمارەیەکی ڕاست و دروست پێشکەش بە ڕێزان ئەندامانی پەرلەمان و ڕایگەشتی بکەم دیارە بە پێی ڕێنمایی دارایی ژمارە 51 لە 15/12/2008 دەرماڵی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا بریتە لە ئەوەی کە بۆ ئەوانەی کە لە بەشە ناوخۆیەکانن بریتە لە 6,000 دینار ئەوانەی کە ناوشارن بریتە لە 40,000 دینار لە ئێستادا ژمارەی خوێندکارانی زانکۆی پەیمانگاکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا بریتین لە 150,560 خوێندکار 84,505 خوێندکاری ناوشار واتە لە بەشە ناوخۆیی نین 66,055 خوێندکار دەرەوەی شارن و لە بەشە ناوخۆیەکانن بۆ برەباتخوا ئەگەی ئیجازە بی ئەمە زۆر زەرور ئەم ڕوونکردنەوە ئیجازە بێ یەک دقەیەکەم بدەنێ بۆی ئەو باشە یاڵا فەرموو
15 ثانیە تێدەین. 84,505 ئەگەر 40,000 دینار وەرگێت 3 ملیار و 380 میلیۆن و 200,000 دینارەکات. 66,055 خوێندکاری بەشە ناوخۆیەکان ئەگەر 6,000 وەرگێن 3 ملیار و 963,300 دینارەکات. کۆی گشتی بریتیە بۆ هەر مانگێک 7 ملیار و 343,500 دینارەکات. بۆ دەمانگەکە لە دەمانگا کاک یاسین تاو کاکسێ سوپاس بۆ بەڕێز دەقۆنیوە بە ناوی خودای گەورە و میهرەبان دیارە بەڕێز سەرۆک پەرلەمان دوێنێ ئیشارەت بە قسەچیدا کە کوتێت ئێوە قەدری ئەو یاسایی نازانن یاسای کۆمپانیا ئەمنیەکان جەنابەت واز کوتێت لێ حاڵی نەبووی نازانی بخۆینەوە شتێکی ئەوات گوت بەڕێزت نەموت نازانی بخوێنەوە بابا شتێکت گوت بەس من نەتخوێنەوەتەوە با خوێندومەتەوە بەڕێزی شت لەوێ بووی زۆر گفتو گۆشمان کرد بەڵام من پشتگیری یاسایەک ناکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسایشی هەیە پێشمەرگەی هەیە پۆلیسی هەیە کۆمپانیای ئەمنی دروستکەم بۆی پارە بۆ چەند بەرپرسێک دروست بێ یعنی ئەمن پشتگیری ئەوەی ناکەم ئەوە یەک خاڵی دووەم ئەو ئەفسەرەی کە شەقی لەو خوێنکارەی هەڵداوە داواتان لێ دەکەم ئەو ئەفسەرە لەسەر کار ناچێتەوە بۆ ئەوەی جارێککە هیچ کەسێک جورئەت نەکا شەق لە خوێنکاری کوردستان هەڵدا زۆر سپاس باڵێ سەر چنارخان خۆی گیراوە ئەو ئەفسەرە ئێستا بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە پێشترە یاداشتەمان بۆ یاوە لەبەرەوە زانیمانە ضرورەتێکەوە بێکاری لەسەر بکرێت ئێستا ئەوەنەی تر بۆ بە ضرورەت یعنی ناکرێت ئێمە هەر بۆسین و خوێنکار شەق لەسەری هەڵبدرێت یعنی بەڕاستی سوکایەتی پێ بکرێت ئیهانەی پێ بکرێت یاسا ژمارە 11 ساڵی 2010 بە هیچ شێوەیە مامەڵەی لەگەڵا ناکرێت تون و تیژی لەگەڵ خوێنکارە ئەکرێت ئەبێ پەرلەمان هەڵوێستی هەبێت یعنی ناکرێت بێدەنگ بین ئێمە ناکرێت جەلسەکان دوا بخەین کاتێ ئێمە دانیشین جەلسە بکەین و کۆی کۆچی لێت نیوەی خەڵک هاتەوە هێشتا پەرلەمان نەیتوانێت دانیشتنێ بکارە سەرکۆش ئەم بابەتەش ئەگەر دەسوبردی تیان نەکرێت بە هەمان شێوەیە لە داواکان بە زووترین کات ئەو دانیشتنە بکرێت بۆ بابەتە یەکلایی کرێتەوە سوپاس ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە لەوێت بەدڵنیا بن باسەکرێ و ئێمەش نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران بۆی لە زووترین کاتە ئامادەی دانیشتنی پەرلەمان بن بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەڵێ کاکتۆرزانە شوێنی خۆتانە قسەمەکە بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی خاڵی یەک لە بەرگەی دووەم لە مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 14 ساڵی 1999 پەرلەمانی کوردستان بەداخەوە پێشێل کراوە بێڕێزی بەرامبەر بە ئاڵای پیرۆزی کوردستان کراوە بۆیە پشتگیری لە ئاخاوتنی هەردوو برای بەڕێز کاک تۆڕێبوار و کاگمەم ئەسکەندەر دەکەم بۆی کە پێویستە ئیجراعاتی یاسایی بەرامبەر بەو کەس و لایەنانە بکرێت کە هەوڵی ئەویاندا بێڕێزی بەرامبەر بە ئاڵای پیرۆزی کوردستان بکەن زۆر سپاس بەڵێ سپاس حەسی بەخان بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەر مەبنای مادەی 56 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قسەکەم بەپێی یاسای ژمارە 14 ساڵی 1999 کە یاسای ئاڵا دەرچووە و پێناسەی ئاڵا کراوە هەر لەو چوارچێوەدا کە دەبینین ئاڵای پیرۆزی کوردستان گزارشتە لە خوێنی شەهیدان و خەبات و قوربانیدانی سەدەیەکی نەفساوەی گەلەکەمان دوێنێ بەداخەوە بینیمان کە دەستێکی تێکدەر لە ناوخۆ پیشاندنەکان هەستان بە بێڕێزیکردن بە ئاڵای پیرۆزی کوردستان هەر بۆ ئەم مەبەستە داوا لە بەڕێستان دەکەم کە لیژنەیەک ڕابسپێرن بۆ لێکۆڵینەوەی بابەتەکە و پشتەوانی قسەکانی سەرۆکی فراکسیۆن و هەردوو برای بەڕێزم دەکەم و سوپاس. بەڵێ سەبارەت بەو بابەتە ئێمە هەردوو لیژنەی خوێندنی باڵا و ناوخۆمان ڕاستپاردووە. لە هەفتەی داهاتووی شەڵا دانیشتنمان کرێ بێ راپۆرتیان ئامادە بێ سەبارەت بەو هەموو داواکاریانەی کە لەناو هۆڵی پەرلەمانە کرێ بە دوواداچوون بۆ کۆی پرۆسەکە و بزانم ئەوان ئامادەکاریەکانی خۆیان لەو ڕۆ دەست پێ کردووە ئێمە چاوەڕێی ئەوەین ئەوان لە سەفەرەکان بگەڕێنەوە. سەوسەن خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من زۆر دڵم خۆش دەبوو کە جەنابەت لەو دانیشتنەدا سەرەتای ئەو دانیشتنە یعنی ئیدانەی ئەو شکاندنی هێما و ڕەمزەکانی نەتەوەی کورد کە دوێنێ کرا بەڕاستی کە ئەمە لە ڕاستیدا لە تەوەقۆی هەمومان بە دوور بوو بۆیە یعنی من
من دەڵێم لەو خولەدا ئەگەر ئێمە بمانەوێت سەروەریەک بۆ ئەم پەرلەمانە تۆمار بکەین وا باشە کە یاسایەک دەربکەین کە هیچ کەس و لایەنێک مافی ئەوەی نەبێ هێما و نەتەوەکانی هێما و ڕەمز و سمبولەکانی نەتەوەیەک ژێر پێ بکەن بە پێی ئەوەی کە هەزاران قوربانیمان لە پێناوداوە تا ئێستاش کەس و کاری ئەنفال کراوان چاوەڕوانی گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالەکانیان دەکەن بۆیە دەبێ قورسترین سزا بدرێن زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک سەرکۆ بەڕێسەرۆکی پەرلەمان سەرەتا داواکارم لە جەنابتان ڕوونکردنەوەمان بنێ کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە ئایا بڕیار لەسەر دەرماڵە دەدرێت یاخودنا ئەگەر بەپێی ئەو پەیوەندیانەی کە جەنابتانە بووە دووهەم بۆ مۆزوعی ئەوەی کە دوێنێ لە شاری سلێمانیا یەکێک لە ئەندامانی هێزە ئەمنیەکان بە شێوازێکی ناشرین بە شێوازێکی دوور لە ڕەوشتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەروەردەی یەکێتی نیشتیمانی کوردستان دوور لە بەها مرۆڤایەتیەکان مامەڵەی لەگەڵ یەکێک لە خۆپیشاندەرانە کرد و ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی داوامان لە دوێنێەوە داوامان کردو لە هێزە ئەمنیەکان کە ئەو کەسە بگیرێت و لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێت وە سزایش بدرێت لە پاڵ ئەمەشدا من دەمەوێت ڕوونکردنەوەیەک بەم ئێمە هەمومان ئیدانەی ئەو مامەڵەکردناکەین کە بەرامبەر بە ئاڵای پیرۆزی کوردستانەکرێ ئاڵای نەتەوەیەکە و ئاڵای ئەوەیە کە سەدان هەزار کەس شۆڕشی کردووە لە ژێرە و ئاڵایە و قوربانی داوە بەڵام دەبێت ئێمەش کە نوێنەری خەڵکین کە لە ئەو ئاڵایە لە ناو پەرلەمانی کوردستانە ڕێگە نەدێن ئەم نەعەدالەتی و دزی و جەردەیی و مافیاگەریەی لە بواری نەوت و لە بواری داهاتە هەیە ڕابگرین بۆ ئەوەی ئینتیما بگەڕێتەوە بۆ تاکووە خەڵک لێرە هەست بکات کە ئەو ئاڵایە بۆ هەموو تاکێکە و داهاتی ئەم کوردستانش یەکسانە بەسەر هەڵ بەڵێ ئەو هێزانەی ئێستا لە سلەیمانی خۆپیشاندانەکان دەپارێزن و هەندێک جاریش بەریەگەکەون لەگەڵ خۆپیشاندەران پەیوەندیان بە حیزبە سیاسیەکانەوە نییە ئەوانە هێزی پۆلیس و ئاسایشی و هێزەکانی ناوخۆن کە هێزی فەرمی بەڕێسەرۆکی پەرلەمان ئێمە وتم وەکو فراکسیۆنی یەکێتی دژایەتی ئەو ڕەفتارا کرد و داوامان کردو لە هێزە ئەمنیەکان باشە بێمەڵەت قسەمەکە دەستان خۆش بێ ئیشێکی باشتان کردووە خۆ بە خاوەن نەکردنی یا بە حیزبی نەکردنی ئەو دامەزراوانە ئەرکی پەرلەمانی کوردستانە و فراکسیۆنی یەکێتیە بێ پێش هەموو فراکسیۆنەکانی تر وەکو خۆ دەڵێ ئیدانەوەی ئەو کردەوەی بکای من دەستخۆشیتان لێکەین و داواشتان لێکەین بە دواداچوون بکەن بۆ ئەوەی کە ئەو کەسەکە گیراوە دوجار دەگاتە چی دەست خۆش کاک سەرکۆ مژدە خان بەنای خوای گەورە وڵا کاکسیروان پێش تۆیە فەرموو کاکسیروان تەواو لێدیس فەرس کەفی خۆت بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێستەرۆکی پەرلەمان ئێستا لە هەولێر خوێندکارانی زانکۆی بەشی پزیشکی لە هەولێر تەوەق کراون لە ناو زانکۆدا گەمارۆ دراون هێز ئەمنیەکان دەورەیان گرتوون لە سلێمانی ئەوڕۆ سلێمانی دەڵێ 88 هەڵەبجەیە سلێمانی دوو کەڵ دای پۆشیوە ڕێک وەکو 88 هەڵەبجەیە چەندەها کچ و کوڕ لەو سەرشەقامە دەبورێنەوە ینی حەقە ئێمە مادەم نوێنەری خەڵکین حەقە هەڵوێستمان هەبێ حەقە بینە سەرخەت سەرۆکی پەرلەمان خۆت وەکو سەرۆکی پەرلەمان وەرە سەرخەتکایە بای ئەوە ڕاگیرێ یعنی معقولە کەرامەتی ئینسان ئێستا لەسەر جادە شەقیتی هەڵدەدرێ لەسەر کەرامەتی ئینسان ئێستا لەوێ کەوتووە چۆن شەق لەسەری هاوڵاتیەکە هەڵدەدرێ لەلایەن کوردێکەوە یعنی ئەوە چ معقولیەتێکی تێدایە سەرۆکی پەرلەمان پێویستە فشار لە دەسەڵات بکەین دەسەڵات بەخۆی دابچێتەوە لەبەر ئەوەی خەڵک هەیە 15 موچەی هەیە یعنی ئەگەر چەند بندیوە بەڵێ 18 موچەش هەیە تەحەدا دەکەم 18 موچە هەیە لەو هەرێمی کوردستانە پێتان دەڵم بە بەڵگەوە 18 موچە هەیە بۆیە ئەگەر ئەوانە ببڕێ بەس بڕێکی کەمی ئەو بندیوارانە ببڕێ دەتوانرێ ئەو پارێ بۆ خوێندکار دابین بکرێ سەرەڕای ئەوەی بارگرانی ژنین و کاگۆیسی بەڕێستمان من لە کاتی کەسدا نەقسە دەکەم نەدەن چی ئاوا دەکەن کاکەم خەڵکمان لەسەرە خەڵق بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان گەلی کوردستان وەک هەر گەلێکی تری دنیا مافی ئاسایی خۆیەتی خاوەن ئاڵا و پەرچەمی خۆی بێت چونکە ئاڵا سمبولی بەرخودان و خەبات و تێگۆشانە نیشانی هەرمانی گەلی کوردستانە
پەرلەمانی کوردستانیش لە ڕابردوودا بە دەرکردنی دوو یاسا ڕۆڵی دیاری هەبووە لە بەشکۆدار هێشتنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان. بۆیە منیش هاوڕای هەڤاڵانم لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانم داوای دەرماڵە ئاسایی و یاساییە، بەڵام سوکایەتیکردن بە ئاڵا بە هیچ شێوەیەک ئاسایی و یاسایی نییە. بۆیە داوا دەکەم ڕێکاری یاسایی دەرحەق بە ئەو کەسانە بگرێنە بەر کە سوکایەتیان بە ئاڵای پیرۆزی کوردستان کردووە، بۆ ئەوەی جارێکی تر هیچ کەسێک زاتی ئەوە نەکات سوکایەتی بە ئاڵای پیرۆزی کوردستان بکات و زۆر سپاس. بەڵێ سپاس. گولیزار خان. بەڵێ یاشێخ. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو سوکایەتێ بە ئاڵای کوردستان کراوە دەبێت پێداچوونەوەیەک بە یاسای ئاڵای کوردستان ژمارە 14 ساڵی 1999 بکرێت، چونکە لە یاساکە دیاریمان نەکردووە ئەو کەسەی کە سوکایەتی بە ئاڵا بکات سزاکەی چییە؟ یان دەبێت بگەڕێنەوە بۆ مادەی 202 یاسای قانونی عقوبات باسی ئەوە دەکات کە ئەگەر کەسێک سوکایەتی بە ئاڵا بکات سزاکەی چییە؟ بەڵام ئێمە لە کوردستان چەند مادەیەک قانونی عقوبات تەوقیفمان کردووە لە ساڵی 2003ەوە، ئێستا ئێمە لە فەراغێکی یاسایی داین. سپاسان دەکەم. بەڵێ سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان یاسایەک هەیە هاوڕێیان باسییان کە یاسای ژمارە 11 لە ساڵی 2010 مافی خۆپشاندان بەش دیوێکی تریش هەیە کێ ئەم خۆپشاندانە ئەگوازێتەوە بۆ خەڵک کە ئێمە ئەو دیمێنە ناشین و قێزەوەنە نامرۆڤانەی کە وەکو تۆپ یاری بەسەری هەوڵاتیانەکرێ میدیاکارەکانن. تەبانەوەی کە تاوان کراوە بەرامبەر بە خۆپشاندەران بەرامبەریش یەکێکی ئەیگوازێتەوە. دوێنێ شەو میدیاکارەکان دیسان بە شەقیراون، دیسان کامێرایان شکاوە. وەڵڵا من ئافرەتە ناسم خۆبەخشە کامێرەی کڕۆ بە قەرز، دوێنێ ڤیدۆکەی بڵاوبۆتەوە بە 3 ئاسایش بە شەق هەڵەسن ئەڵێ لە تۆپ ئەن مافی میدیاکارەکان بپارێزرێ، مافی خۆپشاندان پارێزرێ. منش لەگەڵەوەم کە ئاڵا گرنگە، ئاڵایی هاوڵاتیە کە ئاوڵاتی نەبوو ئاڵا نییە. ئەو هاوڕێ ئازیزانەی کە لەسەر ئاڵا منش دڵم بۆی ئێشێ، بەڵام لە پێشە کە لەی سەری هاوڵاتێکە پێشێل کراوە. اینجا من پێشنیازەکەم ئەمەیە نەک هەر لوژنە تەشکیل بکرێت. سپاس بۆ هەر کەسێکە خەمخۆریە. من بۆ خۆم دوێنێ شۆرەگە وەزارەتی ناوخۆیە باسی ئەومان کرد کە چەند تازیزێک گیراون لە هەولێر هەوڵیان نابەر بوون، بەڵام هەوڵ بدرێ ئەم شتانە دووبارە نەبێتەوە، کەرامەتی ئێمە نەڕوشێنرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان بارتەقای ئەوەی کە ئاڵا گرنگە بۆ وڵاتی ئێمە بۆ هەر وڵاتی هەر نەتەوەیەک لە پێش ئەوەیە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانی جیهانە پاراستنی کەرامەتی ئینسان ئەولەوێتی هەیە. بە سەدان بە هەزاران فەیلسوف و نووسەر و بیرمەند وانە وەڕێکخراوەکانی جیهان داکۆچی لە کەرامەتی ئینسانەکەن. ئێمە دژیەوەین کە حاڵەتێک دروست بکرێ شتێک بەلاڕێیا برێ قەزیە ئەساسیەکانی خوێندکارەکان مەسەلەی غەدرێکی گەورەیان بەرامبەرەکرێ مافێکی ڕەوایان هەیە کە ناوی گەڕانەوەی دەرماڵەکانیانە ئەمەیان بۆ چارەسەر بکرێ. دواتر ئەو شتە جوزئیاتە پێم وایە حەلەکرێەوە هەمومان پێمان وایە پێویستە ڕێز لە ڕەمزەکان و سەروەریەکە بگیرەوە. یەک دوو ئەمەوێ شتێک باسکەم بلاین مەسەلەی ئەو دەرماڵانە کە باسەکرێ بگەڕێنرێتەوەی سەرۆکی فراکسیۆن یەکێتی ئاماژەی بەو ڕقەمانە کرد. من پێشنیازەکەم و پێویستیشە نزیکەی 16 پەیمانگای هونەرجوانەکان ێسەر بە وەزارەتی پەروەردەن. هەر دەرماڵێکە گەڕێتەوە پێویستەکە پەیمانگەی هونەرجوانەکان و پەیمانگاکانی تریش بگرێتەوە هاوشانی ئەوانەی کە بۆوانی دەکرێ و تاو. کاک شوان. بەڵێ بەڕێزان ئاڵا زۆر گرنگە، ئاڵا جەوهەریە گرنگە ڕەمزێکە، بەڵام ئێمە بەڕێزان من بۆ خۆم قسەم کردووە لەگەڵ مدیری ئاسایشی سلەیمانی، مدیری پۆلیسی سلەیمانی، مدیری چالاکیە مەدەنیەکانی سلەیمانی، جێگری وەزیری ناوخۆ کە لە سلەیمانیە. ئەم بابەتە پێویستی بە تەحقیقە. هەندێک چاوەڕێی تەحقیق بکەن، هەندێک چاوەڕێی تەحقیق بکەن. تکا دەکەم مەرجنی ئەوانەی ئەویان کردو خوێندکار بن. تکا دەکەم یعنی ئێمە با هەندێک پەلە نەکەین لە هیچ شتێ، نە لە دەستخۆشی نە لە ئیدانە. کۆی پرۆسەکە هی سەرکۆنەکردن و ئیدانەکردنە، بەڵام قسەم لەگەڵ ئەو بەڕێزانە کردووە ئەو پرۆسەسە پێویستی بە جۆرێک لە تەحقیقە. کاک شوان فەرموو قسە بکەن و ئیتر بۆی دەست بە ئیشەکانمان بکەین. هەر کەس تەواو وازەحە یەک تۆز چاوەڕێی تەحقیق بکەن. بەڵێ فەرموو کاک شوان قسە ناکە. بەڵێ
بەڕێزان بە گەرمی بەخێراتنی بەڕێز وەزیری ناوخۆ دەرفەتی دەدەم بەڕێز وەزیری ناوخۆ و شاندی یاوەریەکەین فەرموو کاک شوان قسە بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵام من داوا دەکەم بابەتی هەژدە موچە لە پرۆتۆکۆل بسڕێتەوە یان بەلگە پێشکەش بکرێ یان لە پرۆتۆکۆل بسڕێتەوە بەڵێ ڕاستی و قسەیە زۆر جار وتراوە لە زۆر شوێنی تریش گوێمان لێ بووە بەڵام پێویستی بە بەڵگەیە و هیچ کەسێک بەڵگەی نییە و ئەگەر بەڵگەمان هەبێ و ئێمە بزانین کەسێکەیە هەژدە موچە وەرەگرێ ئەوە مخالفەی قانونی چاکسازیمان کردو ئەگەر بەڵگەکە نەبینە بەردەستی لیژنەی چاکسازی یعنی بعدز بە کۆبوونەوەکەمان بکەین بەڵێ فەرمونون بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەمووتان ئەسڵی پرۆژە یاساکەتان لەلایە چکە کاتی خۆی خراوەتە سندوقەکانتان ڕۆژی خوێندنەوەی یەکەم هەمووشتان راپۆرتەکەتان لەلایە و 48 ساعتی ڕابردوو لاتان بووە ئەسڵ ئەوەیە بە پێی پەیڕەوی ناوخۆی ما بێ هەردووکی بخوێنینەوەیکی تیان بکەین بە بنەما پێتان ئاساییە لە بەرگەڕانەوەی کات و لەبەرەوەی پێشتر لەلاتان بووە یەکسەر ئەو بابەتە بخەینە دەنگدان کە راپۆرتەکە بکرێتە بنەما باشە چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی راپۆرت بکرێتە بنەمای مناقەشە خۆشمان بەدەنگی 82 ئەندامی پەرلەمان راپۆرتی لیژنە تایبەتمەندەکان ئەکرێتە بنەمای مناقەشە فەرمونون بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت بەخێراتنی بەڕێز وەزیری کاروباری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەم نەمبینی بووی دکتۆرە ڤاڵا بەخێر بێ بەڵێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی دووشەممە ڕێککەوتی 8/11/2021 کاتژمێرە پێشنیوەڕۆک و بنەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەل دەستور و یاسا کارپێکراوەکان بە پێی حکومەکانی مادە 85 بەرگەکانی یەکەم و سێەم تایبەت بە راپۆرتی لیژنەی ناوخۆ واسایی و ئەنجومەنە خۆجیەکان سەبارەت بە خوێندنەوەی دوام بۆ پرۆژە یاسایی کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان داش عێراق لیژنەی یاسایی ئەم داڕشتنەوەی خوارەوەی پێ پەسەندە سەبارەت ناو و نیشان بەم شێوەیە پرۆژە یاسایی کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە ناو نیشان کێ قسەی هەیە کاک مەلا ناسر بەڵێ ناو بنووسن بێ زەحمەت کاک مەلا ناسر و کاک عەلی فەرموون کاک مەلا ناسر و مامۆستا بووبەکر بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشان پرۆژە یاسای کۆمپانیا ئەمنیەکان تایبەتەکان لە هەرێمی کوردستان داش عێراق تەبعەن وشەی ئەمنی وشەیەکی عەرەبیە بۆیە پێویستە وشەکە بۆم شێوەی لێ بکرێ پرۆژە یاسای کۆمپانیا پاسەوانیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان و لە زۆربەی مادەکانیش ئەم وشەی ئەمنیە هاتووە پێویستە ئەو وشە ئەمنیە بگۆڕین بۆ وشەی پاسەوانیەکان بەڵێ کاک عەلی حەمەد ساڵح بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی کە ناونیشانەکەی خوێنەوە عیبارەتەکە لەوەیە ئەو کۆمپانیانەی کەرتی تایبەت یعنی فکرەکە ئەوەیە ڕێک بخرێنەوە کە یاسایان نییە لە زمنی قانونیەکە لە زمنی یاسایەکە فکرەی من ئەوەیە حکوومەت خۆی تەمەکرێت سێکتەرەکانی تر بگرێتەوە کرێت لەم قانونەوە دەست پێ بکەین بۆ کۆمەڵی قانونی تر بتوانێت کۆمپانیای تایبەت بەخۆی هەبێت سەرچاوەیەکی داهات دروستکە بۆ نمونە ئێستا زۆر جار ئەبینین ئەگەر مەسەن ئەو ڕێکخستنەوەی پاسەوانیە ڕووبدا لە سەرجەم پاسەوانی سەرجەم بوارەکان لە بەرگری و فریاکەوتن و زێرەبانی وچوو میلاکێ زیاد دەبێت ئایا باشتر وانە ئەم میلاکە لە زمنی کۆمپانیایەکە ڕێک بخەینەوە خۆ تۆ ناتوانانی موچەی قەڵک ببڕێ ئەگەر پاسەوانی زیاد ببێ ئەبێ بە سەرچاوەیەکی زۆر گەورەی داهات بۆ دەوڵەت بۆیە فکرەی من ئەوەیە پرۆژە یاسای کۆمپانیاکانی پاسەوانی چ پەیوەندی بە کەرتی تایبەت و کەرتی گشتیش بگرێتەوە هاتە لە قانونەکە ئێمە بتوانین ڕێگای قانونی بدۆزینەوە بۆ ئەوەی حکومەت مافی هەبێ کۆمپانیای تایبەت بەخۆی دروستکە کە ێستا نیەتی ئەگەر لەمە سەرکەوتوو بووین ئەتوانین لە بواری ئەنتەرنێتی شابیکەین لە بواری ڕێگاوبانی شابیکەین ئەوجا سەرچاوەیەکی گەورەی داهات بۆ حکومەت دروستەکرێت بەڵێ سوپاس کاک عەلی کاک مامۆستا بووبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پرۆژە یاسایە گرنگە بەڵام بە مەرجێک چوارچێوەیەکی هەبێ و چاودێری هەبێت ئەجینا
بوونی ئەم کۆمپانیایانە نەبێتە ئەوەی کە سەرچاوەیەکی ئیحتیکار بێ کۆمەڵێک کۆمپانیا ماسیە گەورەکان بمێننەوانێ و بچووکەکانیش بە تۆڕەکەوە ببن. بە ناوی سکوریتی و ئەمنیەوانێ پارەیەکی زۆر ئەڕوا معقول هەیە بازرگان لە ماوەی 15 ساڵا بوو بێتە ملیۆنێری دۆلار شوێنێک هەیە لە هەولێر و سلێمانی من متابعی هەردووچیانم کردوویەکی 500 مەخزەنن بۆ هەر مەخزەنێک 100,000 دینار لە خاوەن مەخزەنەکان وەرەگیرێ هیچی دە سکوریتیان داناوە 500,000 5 میلیۆن دینار ئەم پارێزە بەلاحا ڕواتە ناو باخەڵی کۆمپانیاکانەوە و بە پرسیاریش من نردومە بە وەزارەتی ناوخۆ 1 ساڵە وەڵامی ئەو پرسیارم بۆ نەهاتوتەوە ئەسڵەن وێنەی کۆمپانیاکەشم کردووە کابینەیەکی دووبەسەی داناوە ئەمە ناوی کۆمپانیای سکوریتیە لە سلێمانی و لە هەولێریش بە هەمان شێوە لە ڕاستیە لەبەرەوە ئەمە بوارێکی ترە بۆ دەوڵەمەندبوونی ناڕەوە ئەگەر کۆنتترۆل نەکرێت لەژێر چاودێریان نەبێت و هەندێک لەو کۆمپانیانە بەداخەوە پێشمەرگە و پێشمەرگەی زێڕەبانی واجبیتی ئاگرن کە دوو موچە وەرەگرن لە ڕاستیە یان یەک موچیان ئەدەنێ و ئەچێتە باخەڵی کۆمپانیاکانەوە بۆیە ئێمە پشتیوانی یاسایەکەین کە داهات بجێڕێتەوە بۆ حکوومەت نەک ببێتە هۆی سەرچاوی دەوڵەمەندبوونی ناڕەوای خاوەن کۆمپانیاکان زۆر سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشانی پرۆژە یاساکە منیش هاوڕای کاک عەلی و کاک مەلا ناسرم ئەگەر ناوی کۆمپانیای ئەمنی بێت ئەمنی وڵات یان ئەمنیان شوێنێک لە دەسەڵاتی وەزارەتی ناوخۆی هەموو وڵاتێکە ئەمن ئاسایش ئەوە زانیاری کۆکاتەوە شت ئەڵێشتێنێ داخلی کۆمپیوتەرێکە ئەمان هاوڕێیانە ئەم کۆمپانیانە پاسەوانن لەو شوێنەیە شت نەقەومێ یعنی بۆ نمونە ئەگەر پاسەوانی کۆمپانیایەک بنیان ستیەک بن یان نادیەک بن تەنها بۆیان هەیە لەو کەسە بپرسن بۆچی ئەش تەجروبەی تەدەرەوە چەکت پێیا چەکت پێنێ جا من هەر بۆی کورتی کەمەوە کاغالی پێناسەکەی جوان کرد پشتگیری ئەو دوو بەڕێزە ئەەکەم کۆمپانیای ئەمنی نین ئەمانە یعنی کەوتە ئەمن کەواتە ئەکچێتەوە خانەی وەزارەتی ناوخۆیانەوە وەزارەتی ناوخۆ بەداخەوە ئەگەر وا بێ زیایەیان وەزارەتی ناوخۆ ئەبێ ئەو ئیشە بکات و ئەمنیەکەی لەلابەن و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز وەزیری ناوخۆ قسەتان هەیە لەسەر قسەی ئەندامانی پەرلەمان ناوتان نەنووسیوە. ناوتان نەنووسیوە. کاک مەمگیان ئەمە ناوەکە ناو نەنووسراوە بەڵێ بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز وەزیری ناوخۆ ئەوەی ناوێ نووسێ ناوێ خوێنینەوە بەس ئەو بۆ هەیە قسە بکە. بەڕێز جەنابی لە یەکەم بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بەڕێزان دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزین بۆ گفتوگۆی زیاتر لەسەر پرۆژە یاسای کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان. بەڕێزان ئەم پرۆژە یاسایە لە لیژنەی ناوخۆ بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێکی زۆر لە ئەندامانی پەرلەمان دواتر لە لیژنەی یاسایی گفتوگۆی تێر و تەسەری لەسەرکراوە وابزانم هیچ پرۆژە یاسایەک بەقەد ئەمە گفتوگۆی لەسەر نەکراوە و زۆرێک لەو بەڕێزانی کە ئەمڕۆژ پێشنیاریان هەیە لە دانیشتەکان ئامادە بوونە و وەڵامی ئەو پرسیارانە و ئەوەشیان وەرگرتوتەوە بەڵام من لەسەر ناونیشانەکە پێم وایە دەقا و دەق وەکو خۆی تێپەڕێتن و هیچ دەستکاری نەکرێتن چونکە ئەمە بە ئینگلیزیەکەی Security Private Company ئەمە داهێنانێک نییە ئێمە لە خۆمانەوە دروستمان کردبێت لە هەموو وڵاتان ئەمە هەیە ئەرکی کۆمپانیای ئەمنی تایبەت جیاوازە لەگەڵ حکوومەت بۆیە پێم وایە ئەوەی لیژنە یاسایی شتێکی باشە و وەکو خۆی تێپەڕێت. سپاس. بەڵێ سپاس. مادەی یەک بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە دەستەواژانەی خۆراومانەکانی بەرامبەر دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق، دووەم وەزارەتی ناوخۆی هەرێم، سێەم وەزیری ناوخۆی هەرێم، چوارەم بەڕێوەبەراتی کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە وەزارەت، پێنجەم فەرمانگە یاسایی لە وەزارەت، شەشەم ئەو کۆمپانیا ئەمنیە تایبەتانەیە کە لە هەرێم دامەزراوەیان لقی کۆمپانیایەکی بیانی تۆمارکراو لە هەرێم بە پێی یاسای کۆمپانیەکانی عێراقی ژمارە 21 ساڵی 1997 هەموارکراوی بەرکار لە هەرێم کە بە پێی حکومەکانی ئەم یاسا مۆڵەت دراوە.
حوتم کارمند ئەو کەسەیە کە کاری ئەمنی دەکات لە کۆمپانیا بە پێی گرێبەستێکی پەسەندکراو لەلایەن فەرمانگەی یاساییەوە. هەشتم سەگی پاسەوانی ئەو سەگەیە کە بۆ کارەکانی پاسەوانی و ئەمنی بەکاردێت. نوێیەم مۆڵەت ڕێگەپێدانی کارکردنی کۆمپانیای ئەمنی تایبەتە لەلایەن وەزارەتەوە بە پێحکومەکانی ئەم یاسایە. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادێ یان نووسە؟ ئێستا دەستان بەرزکەنەوە تەوا ئەو سێ کەس. ئێرە کێ ئەوێ قسە بکە؟ کاک عەلی حەمە ساڵح، کاک عوسمان، کاک فەیسەڵ، کاک ڕاهی، کاک بەڵێن. ئێوەمان نووسی. ئێرە بەڕێزان فراکسیۆنی پارتی کێ ئەوێ قسە بکە؟ شێخ زایر و حەسیبە خان، کاک نزار و لیزا خان. لیزا خان فەرموو. ناوەکانە خوێنمەوە پێش ئەوە. یەکێک نەنووسێ کاک سیروانە. کاک مەم، مژدەخان، کاک سیروان، مامۆستا ئەبوبەکر. بەڵێ. کاک فەیسەڵ، کاک عەلی، کاک عوسمان، کاک بەڵێن، کاک ڕاهی. کاک شێخ زاهر حەسیبە خان، کاک نزار، لیزا خان. فەرموو لیزا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆ دەکەم کە گرنگێکی ئەوتۆی بەم پرۆژە یاسایە داوە. تێبینیەکم هەیە لەسەر بڕگەی حوتەم کە لێرە تەنها پێناسەی کارمەندی ئەمنی کراوە. بەڵام بەپێی ئیدارە زانستی ئیدارە کاتێک کۆمپانیایەکی ڕبحی پێک دێت لە هەیکەلیەتێکی هەیە ئەو هەیکەلیەتە کارمەندی ئیداریش ئەگرێتەوە بۆ نمونە ئەو کۆمپانیایە محاسبی ئەوێت ئەو کۆمپانیایە بەڕێوبەری ئەوێت و شەرتیش نییە مەرجنیە ئەو بەڕێوبەر و محاسبە یاخود کارمەندێکی بڵێ مارکتینگە بۆ مارکتینگ بۆ ئەو کۆمپانیایە ئەکا کەسێکی ئەمنی بێت. بۆیە بەڕای من پێویستە لێرە کە کاتێک پێناسی کارمەند دەکرێت یا ئەوە تا بڕگەیەکی تری بۆ زیاد بکرێت کارمەندی کارگێڕی و کارمەندی ئەمنی لە یەکتر جیا بکرێتەوە لەبەر ئەوەی ئەگە بێت و بەم شێوەیە بهێڵدرێتەوە ئەم پرۆژە یاسای چکو هەموم خوێندەوە لەگەڵ تایتڵەکەیان ناگونجێ لەگەڵ ناونیشانەکەی ئەو کاتە ئەگەر پرۆژە یاسایەکە بەم شێوەیە بواە پرۆژە یاسای کارمەندە ئەمنیەکان لە کۆمپانیا تایبەتەکە ئەگونجا. بەڵام کە تۆ باسی منزومەی کۆمپانیا ئەەکەی بەگشتی تۆ ئەبێ باس لە هەیکەلیەتی ئیداریەکەشی بکەی باس لەو کارمەندەکانی تریشی بکەی چونکە ئەو کاتە تۆ ئەگەر بتەوێت کارمەندی خۆماڵی لە ناو ئەم کۆمپانیای دامەزرێنی ئەو کات تۆ بەس لەلایەن سکیورتێکەوە سێری ئەەکەی بەڕێوبەرەکە کۆمپانیەکە ئەتوانێت بەڕێوبەرێکی بیانی بێنێدانێ ئەتوانێت مەحاسبێکی بیانی بێنێدانێ. زۆر سپاس. سپاس کاک نزار. بەڕێز سەرۆکی پەرلەمان وێ ڕای بەخێراتنم لە بۆ هەردوو جەنابی وەزیر هەمان تێبینی لیزەخانم هەیە پشتگیری لە قسەکانی دەکەم بۆیە پێشتریش من لە لێژنە ئەم پێشنیارم کردووە ئەبێ بیر لەوە بکرێتەوە کارمەندانی مەدەنی جگە لەو کارمەندانەی کە کاری ئەمنی دەکەن ناویان بێندرێت لە خاڵی حوتەم. زۆر سپاس. بەڵێ کاک فەیسەڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی ئەو دوو وەزیرە بەڕێزە دەکەم. لە مادەیەک بڕگەی هەشتەم سەجی پاسەوانی ئەو سەگەیە کە بۆ کارەکانی پاسەوانی و ئەمنی بەکاردێت. من وشەیەکم ئیزافە کردووە ئەو سەگە بۆ کارەکانی پاسەوانی و ئەمنی و پشکنین کە وشەی پشکن زیاتر سەگەکان لە ناو ئەوەکان بۆ ئەوم بۆ ئیزافە کردووە. بەڵێ سپاس. کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی هەردوو بەڕێزان وەزیری ناوخۆ و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەم وڵات تێبینیەکانی من لەسەر بڕگەی شەشەم و حوتەمە لەوەی شەشەم داوای ڕوونکردنەوەی گەکەم ئەڵێ ئەو کۆمپانیا ئەمنە تایبەتانی کە لە هەرێم دامەزراوە یا لقی کۆمپانیایەکی بیانی تۆمارکراو لە هەرێم بەپێی یاسای کۆمپانیەکانی عراقی ژمارە 22 ساڵی 1970 هەموارکراوی بەرکار لە هەرێم. فارزەی داڵێ بەپێی حکومەکانی ئەم یاسایە مۆڵەتراوە بەپێی حکومەکانی یاسای ژمارە 22 ساڵی 1970 مۆڵەتراون یا بەپێی حکومەکانی ئەم یاسایە کە لەبەردەستمانەیە لە کاتێکا کە دەرنەچوێنراوە. دووەم ئەوەی مەسەلەی کارمەند ئەو کەسەیە کە کاری ئەمنیەکان لە کۆمپانیا بەپێی گرێبەستێکی پەسەندکراو لەلایەن فەرمانگەی یاساییەوە کەسێک کە ئەوێ لە کۆمپانیایەکی ئەمنی کار بکە گرێبەستەکەی لەلایەن فەرمانگەیەکی یاسایی لەناو وەزارەتی ناوخۆ بێ یا لەگەڵ کۆمپانیا ئەمنیەکە بێ کە مۆڵەت وەرەگرێت لە فەرمانگە یاساییەکە. زۆر زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی هەردوو جەنابی وەزیر دەکەین.
مادەی یەکەم بڕگەی هەشتم دیارە سەجی پاسەوانی ئەو سەگەیە کە بۆ کارەکانی پاسەوانی ئەمنی بەکاردێت من پێشنیار دەکەم سەجی پاسەوانی بگۆڕدرێت بە سەگی پشکنین وەگەوەی کاک فەیسەڵ وتی پشتیوانی لە یەکەم لەبەر ئەوە بکرێت بە سەجی پشکنین ئەو سەگەیە کە بۆ کارەکانی پشکنینی ئەمنی بەکاردێت لەبەرەوە ناکرێت ئێمە بە کارمەندێک بڵین بە کارمەندێک بڵین کارمەندی پاسەوانی و لەگەڵ ڕێزم سەجێکیش تەزویکەین سەجی پاسەوانی لەبەرەوە دووشتی زۆر ناجایزە وێ من داوا کارم کە پێشنیار دەکەم کە ئەوە بگۆڕدرێت بەو شێوەیە زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێست کاک مەمبورهان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم ئەوەی بەڕێز وەزیری ناوخۆ باسی کرد کە دەستەواژە ئینگلیزیەکەی کوتومت هاتووە من بەڵام من پێم پێشنیاز دەکەم بۆ بەنسبەت بڕگەی چوارەم کە بەڕێوەبەرایەتی پێناسەیەکە هەر بەڕێوەبەرایەتی هێزەکانی پاسەوانی تایبەت بێ لە وەزارەت لە تەفاسیلە دوایی ئەو بەڕێوەبەرایەتی ئیشی پاراستنی کاروباری ڕێخستنی کاروباری کۆمپانیاکانەکە هێزەکانی پاسەوانی تایبەت بۆ بڕگەی حوتەم کارمەند ئەو کەسەیە من ئەم پێشنیازیم یاسایەکەم لیژنە یاسایی ئەم پێشنیازەکەم ئەگەر بێ بۆ ئەندامانی بەڕێزیش کارمەند ئەو کەسەیە لە کۆمپانیایەکی ئەمنی تایبەت کار دەکات بەپێی گرێبەستێکی پەسەندکراو لەلایەن فەرمانگەی یاساییەوە یان دامەزراو لە وەزارەت ئەم مەسلەیە بۆچی بۆ ئەوەی وەزارەت دەستی کراوە بێ بۆی بتوانێت بیان گوێزێتەوە بۆ کۆمپانیەکان هەلی دامەزراندن هەلی هاتنە پێشەوەی تر لە دەستی وەزارەت و حکوومەتا بێ نەک من کۆمپانیایەکم هەیە بە ئارەزوی خۆم 500 کەسی بۆ دابمەزرێنم ئەو چانسە و ئەو دەرفەتە بدرێت و بەپێی مەرجەکان ڕابگەیەنرێتەوەمانە بۆ ئەوەی تۆ بتوانی لەم لە وەزارەت بەشێکیان بگوێزیتەوە بەشێکی تر وەربگریت پێم وایە بۆ شێوەیە خزمەت باشترەکە بەنسبەت بڕگەی هەشتەم سەجی پاسەوانی وەچدۆک ئەو سەگەیە کە بۆ کارەکانی پاسەوانی بەکاردێت و ئەمنی پێم وایە زیادە و زۆر سپاس. بەڵێ سپاس. مژدەخان. بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەمن یەک ڕوونکردنەوە یاخود تێبینیەکم هەیە بۆ وەزیری ناوخۆ هەندێک پرۆژەی نیشتە جێبوون هەیە لە هەولێر بە نمونە هی شخصە ئەهلیە بەڵام زێرەڤانی یاخود کارمەندی سەر بە وەزارەتی ناوخۆ پاسەوانی دەکا بەڵام ساڵانە دنیایەک مەساریف هی بۆرینەوت کە بۆرینەوەتی حکوومەتە مەبەستم ئەوەیە یەک دنیا بەناوی سکوێریتی ئەمنی و ئەوانەوە کە بۆرینەوەتی حکوومەتە دەدرێت بە کۆمپانیای ئەهلی بەڵام ئەو پرۆژانەی کە هی شخصن و ئەهلیە کارمەندی وەزارەتی ناوخۆ پاسەوانی دەکا ئەوە چۆنایە یعنی ئەو شوێنە بەڵێ ینی ئەوە ڕوونکردنەوەم دەوێت لەسەر ئەوە بزانم ینی چۆن پرۆژەیەکی ئەهلی خەڵکی حکومی کارمەندی وەزارەتی ناوخۆ پاسەوانیتی دەکات لە کاتێکدا مەساریفەکەی لەسەر حکوومەتە بەڵام بۆرینەوەت کە هی حکوومەتە دەدرێت بە کۆمپانیای ئەهلی یەک دنیا پارە لە داهاتی ئەم وڵاتە بۆ کۆمپانیای سکوریتی ئەهلی دەڕوات. دەست خۆش. بەڵێ کاک شێخ زاهر. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەم دیارە تێبینیەکەی من لەسەر سیاغەی بڕگەی شەشەمە لەگەڵ بڕگەی چوارەم بەڕێوەبەرایەتی کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە وەزارەت لە بڕگەی شەشەم کۆمپانیا ئەو کۆمپانیا ئەمنیە تایبەتانەیە کە لە هەرێم دامەزراوە یان لقی کۆمپانیایەکی بیانی تۆمارکراو لە هەرێم بەپێی یاسای کۆمپانیەکانی عراقی ژمارە 21 ساڵی 97 هەموارکراو بەرکار لە هەرێم کە بەپێی حکومەکانی ئەم یاسایە مۆلە درراوە. پێم باشە ئەو بورگانە جێگۆڕچیان پێ بکرێت لەبەر ئەوەی لە چوارەم باسی کۆمپانیا دەکات لە شەشەم پێناسەی کۆمپانیا دەکات واتە پێناسەکە لە پێش هاتنی وشەکە بێت هەر لەسەر بڕگەی شەشەم کۆمپانیا ئەو کۆمپانیا ئەمنیە تایبەتانەیە کە لە هەرێم دامەزراوە واتە بەپێی ئەو دامەزراوە لە ڕابردوو دامەزراوە ئایا لە ئایندەش کۆمپانیای نوێتر دانامەزرێ ئەگەر دانەمەزرێ پێم وابێ ئەگەر دامەزراوە لەگەڵ ئامانجەکانی یاساکە یەک ناگرێتەوە بە نمونە بڕگەی یەکەم ڕێکارەکانی مادەی دوو یەکەم ڕێکارەکانی پێدانی مۆڵەت بە کۆمپانیا کەواتە بەپێی ئامانجەکان کۆمپانیای نوێژ دادەمەزرێ کەواتە بەم شێوەی لێ بکرێ باشترە شەشەم کۆمپانیا ئەو کۆمپانیا ئەمنیە تایبەتانەیە کە لە هەرێم دامەزراوە یان دادەمەزرێ. زۆر سپاس. بەڵێ حەسیبەخان. بە ناوی خۆی مەزن و دلۆڤان بەخێر هاتنی وەزیرە بەڕێزەکانەکەم
بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەکەم بڕگەی شەشەم منیش هەمان تێبینی کاک شێخ زاهیرم هەیە لەبەر ئەوەی دەکرێتن لە داهاتوشدا ئێمە کۆمپانیای تایبەتی لەو بارەدا بمەزرێنن بۆیە پێویستە دامەزراوە لە تەنیشتی یان دادەمەزرێت یعنی ئیدامەی پێ بدرێت هەروەها لە بڕگەی حوتەم پشتگیری لیزاخان دەکەم و من بەو شێوەیەدا ئەڕێژمەوە کارمەندە ئەمنیەکان ئەو کەسانن کە کاری کارگێڕی و ئەمنی دەکەن لە کۆمپانیا بەبێ گرێبەستێکی پەسەندکراو لایەن فەرمانگەی یاساییەوە و سوپاس. سوپاس بۆ بەڕێزت کاک ڕاهی. بنای خۆی گەورە و میرەبان بەرز سۆرێکی پەرلەمان من تێبینیەکەم هەیە لەسەر خاڵی هەشتەم کە ئاماژە بە جۆرێک لە ئاژەڵ درراوە من یاسای پرایڤەتی سکیوریتی ئیسینم خوێنێتەوە ئی ئەڵمانیام خوێنێتەوە ئی هۆڵەنداشم خوێنێتەوە ئەوان دەوڵەمەندە لەو جۆرە ئاژەڵانە و بە هیچ شێوێک لە قانونەکە نهاتەوە بەڵکو کردویانە بە ڕێنەمایی نیش داواکانە بەشی پێنجەمی ئەم پرۆژە یاسایلا ببرێت و بکرێ بە ڕێنەمایی. سپاس. بەڵێ سوپاس. کاک علی حەمەد ساڵح. بەڵێ سەرۆکی پەرلەمان من ئەم تێبینیشم دیسانەوە پەیوەندی بەوەی پێشووترمەوە هەیە هیوادارم بە ڕێز وەزیری ناوخۆ جواب بمباتەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا مبەڕەکانی خۆم یەکێکەڵێم باوەڕی بەوە هەیە کۆمپانیایەک هەبێت بۆ نمونە سەر بە وەزارەتی ناوخۆ بێت لە بوارە ئەمنیەکە ئاکرێت چەند کۆمپانیای جیاوازە بێ بەزامی قسە سەر ئەمەیە باوەڕی بەمە هەیە یانە ئەگەر نییە بۆ یعنی چکە لەوەی پێشتا وەڵام وە چکە گەر باوەڕیە ئەمێ لەم پێناسا جێگیر کرێ و ئەمە ئیرادێکی زۆرە کۆمەڵێک بوار هەیە ئەتوانرێت ئەم کۆمپانیای حکومەت بەڕێوە بە بۆ نمونە هەموو ئەو منشئاتانەی کەی دەوڵەتن حەقلی نەوتە بۆری نەوتە چی پرۆژەکانی نیشتە جێبووچی سەرچاوەیەکی ئێجگار گەورەی داهات دروستەکە بۆ ئەو کارمەندانین لە ڕابردووە یعنی واقعەکەیە بۆ ئەوەی لێرە حەل کرێ بۆیە باسیەکەم مەبەستم لەمەیە کۆرخکاریەکی گەورە هەبووە من ئێستا کە قسەیەکەم ئەوە برادێک بە نامەی بۆ ناردوم ئەڵێ مۆڵەتی کۆمپانیایەک داوای 600,000 دۆلاری لێکرواتە 6 دەفتەر سیم پێدا نەیدا پێم واتە خەڵک مۆڵەتی پێنەدراوە بۆیە ئەچێ بگە تا ملیۆنی دۆلار ڕۆشتووە مۆڵەتی کۆمپانیای ئەمنی و بگرە زیاتریش بەتایبەتی ئەوەی سیڤیان هەیە و ڕجیستەر کراون و ئەوانە ئەگەر هەمووی دەرفەتی پێ بدرێ هەمووی دێ هەرکێ پرۆژێکی نیشتە جێبوونیە بۆ خۆی کۆمپانیایەکەکە هەرکێ کورە چوار مەخزەنی هەیە ئەویش دێ مەخزەنەکە بۆ خۆی کۆمپانیایەکەکە دیسان تەکی دەکەمەوە ئیرادێکی زۆر بۆ چەند کەسێک کراوە ینی فکرەی ئێمە ئەوە بوو دوێنێ جەناب و باسمان کرد ئایا بەم قانونە ئێمەمانوێت داهات بۆ دەوڵەت کۆکەینەوە یان ئەوەیە ئیطارێکی قانونی نوێ بین بۆ کۆمپانیانەی کە هەیە بەپێی تەحلیلی من بۆ قانونەکە کۆمپانیا بچووکان بەشێکشان نوانەیە نەمێنن پاشێک شە بکەن بۆیە دیسان تاکی دەکەوە هیوام وایە ئەمە بکەین بە دەرگایەک دەرفەتێک بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بۆ طبیعیە وەزارەتی سامانە سروو شتەکان بە قانون شەریکەی تایبەتی خۆی هەبێ ئەی بۆ وەزارەتی ناوخۆ نەیبێ وانە؟ بەڵێ کاک سیروان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک من دوو سەرنجم هەیە هەشتم کە یەتە سەر سەگی پاسەوانی من هاوڕای کاک ڕاهیم هەندێک لە وڵاتانی پێشکەوت و سەگ بۆ پاسەوانی بەکارێن لە فڕۆکە خانەکانوانە بەڵام لە یاساکە نەنووسراوە من پێم وایە لە بەردوو هۆکارێکیان ئێستا کارێکی باشە کە سەگێکی ڕاهێنەر بێت و ئەو ئیشێ پێ بکە بەڵام ڕەنگە تەکنۆلۆژیا 5 ساڵی تر پێشکەوێ شتێکی تر بێتەکایەوە لە خۆنایەتەوە دیسانە هەمواری بکەی ئەمە بە ڕێنمایەک هەل ئەبێت و ڕەنگە ئەوە چارەسەری کتر بێت بۆ ئەوەی کە هەموار نەکرێتەوە و خاڵی نوێهەم سەبارەت بە مۆڵات ڕێک نووسراوە ڕێگەپێدانی کارکردنی کۆمپانیای ئەمنی تایبەت لەلایەن وەزارەتەوە بەپێی ئەم حکومانە ڕێ ئەخرێ من پێم وایە لەبەرەوەی سەرنج و قسەیەکی زۆر هەیە ئەڵەم قسە هەیە لەسەری کە ئەم کۆمپانیانە بە شێوەک لە شێوەکان بە خزمایەتی و بە بەرپرسایەتی ئەمانە کوڕی بەرپرس بوون بە خاوەنی پێداچوون بەڵێ باش ئەوە تاکی دەبەوەی نەبێ بە تۆمەت من پێم وایە بنووسرێت تەدقیقکردن وردبینی بۆ هەموو مۆڵەتێک کە پێش دەرچوونی ئەم یاسایە دەرچووە تەدقیقی بۆ بکرێت و لێکۆڵینە و لەگەڵا بکرێت اینجا دووبارە تەقدیم بکرێتەوە بە شێوازێکی شەفافانە و زۆر سپاس. بەڵێ سپاس ماوەسا بوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر بڕگەی حوتەم تێبینیم هەیە دوو تێبینی
ئەڵێ ئەو کەسەیە کە کاری ئەمنی ئەکات ئەم کۆمپانیا لە پێناسەکە دیارە یاسای کۆمپانیا ئەمنیە تایبەتەکانە لە پرزگەکەەوە هەتا پاسەوان و بەڕێوبەرەکە هەمووی ئەکەونە چوارچێوەی ئیطاری ئەمنیەوانێ لەبەرەوە هەر ئەوە کافیە ئەو کەسەیە کە لە کۆمپانیایەکی ئەمنی تایبەت کار دەکات بە پێی گرێبەستێکی پەسەندکراو لەلایەن فەرمانگەیەکی یاسایی واتە هەمویان ئەگرێتەوە بۆی نەک پاسەوانەکان لەگەڵ چکە هەر هەمویان ئەچنە چوارچێوەی ئەوی تارەوە دووەم کە باسی کارەکەین ئایا ئەم کارمەندانە یان ئەم کەسانە ئەکەونە ژێر چوارچەوەی چی یاسایەک ئەگەر یاسای کاری ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 جیاوازە واگەر یاسایەکی ترە جیاوازە بۆ ئەوەی کە زەمانات و حقوقەکانی ئەو کارمەندانە پارێزراوە بێت چونکە کۆمپانیای ئەمنی تایبەت هەیە 100 کەسی لێکوژراوە لە ماوەی ڕابردووە ئەمانە چۆن خانەوادەکانیان مافەکانیان پارێزراو نابێت تاوکو ئێستا ئەمە بە یاسا ڕێک نەخراوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری ناوخۆ وەڵامی پرسیاری ئەندامانی پەرلەمان سەبارەت بە یاساکە بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان تەوان جۆرێک لە تێکەڵکردن هەیە لە بابەتی ئیشی کۆمپانیا ئەمنیەکان لەگەڵ ئیشوکاری حکوومەت ئەو بەڕێزانی کە دەپرسن ئایا حکوومەت دەتوانێت کۆمپانیای هەبێتن بە تاکید حکوومەت دەتوانێت کۆمپانیای هەبێتن ئەمە شتێک نییە بەڵام دەبێت بە یاسا ڕێک بخرێتن ئەم بابەتە یاسایەکی تر دەبێت دەربچێت بۆ ئەم بابەتە لە ساڵانی زوو لە ئیداراتی هەندەسی ئەژغاڵ ئاوەدانکردنەوە کۆمپانیای تێکەڵاو هەبوو کۆمپانیای تایبەت بە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەبوو کە ئەرکی جێبەجێکردنی پرۆژەکانی هەبوو بەڵام ئەم ئەزمونە سەرکەوتوو نەبوو ئەمە ئەزمونێکی کۆنتڕۆڵکردنی هەموو هەڵەکانی کارە لەلایەن حکوومەتەوە ئێمە حکوومەتێکین لە بەرنامەی کاری خۆمان کە پێشکەشی جەنابتان کراوە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت باسمان لەوە کردووە کە گرنگی بە پەرەپێدانی کارتی تایبەت و هەڵگرتنی بەرپرسیارەتی لەلایەن کارتی تایبەت لەگەڵ کارتی گشتی بۆ ئەوەی هەلی کاری زیاتر لە دەرەوەی کارتی گشتی دروست بکەین و بارگرانی لەسەر شانی حکوومەت و بودجە و موچەی هەرێمی کوردستان کەم بکەینەوە و ئەمە دەرفەتێکی زیاتر دەدات بە ئەو گەنجانەی کە دەرچوون لە زانکۆ ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە یان دەرچووی سەی متەوەستان فرسەتی ئیشیان پێ بدرێتن بتوانن ئیش بکەن و بەدەر لە ڕێکارەکانی تری کارتی گشتی بۆیە ئێمە لەگەڵ ئەوانین بە حقیقەت کۆمپانیای ئەمنی تایبەت سەر بە حکوومەت بێت چونکە تێکەڵاویەک لە ئەرکی هەردوو کارتی گشتی و کارتی تایبەت دروست دەبێتن و قۆڕەخکاری دروست دەبێتن لە نێوان کارتی تایبەت لە تەرەف حکوومەتەوە بابەتی سەگی پاسەوانی کە ئیشارەتی پێ دەکرێت پشکنین بکات یان سەگی پشکنین بێتن ئەم مەوزوعە لە ئەساسدا ئێمە خۆمان ملزەم کردووە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە یاسا ئەگەرنا ئێمە ڕێنماییمان هەبوو بۆ ڕێکخستنی کاری کۆمپانیەکان کە من چەند جار هاتمە لیژنە تایبەتەکان لە پەرلەمانی کوردستان لە دەرخواست داخوازی ئێوە گوتان ڕێنماییەکە بیکەن بە یاسا ئێستا ئێوە دەڵێن ئەمە بەشێکی بکەنەوە بە ڕێنمایی یعنی بەڕاستی ئێمە ڕێنماییمان هەیە هەموو ئەو بابەتانەی کە لەم یاسایە هەیە ڕێک خراوە هیچ کێشەیەکمان نییە بەڵام وەکو حکوومەتێکی بەرپرسیار لە بەرامبەر پەرلەمانی کوردستان خۆمان ملزەم دەکەین اینجا لەکوێ پێتان وایە زیادە لە یاسا ئێمە هیچ کێشەیەکمان نییە چونکە قەزیە تعلیمات بەیان یاسا بێ ئێمە بەڕاستی خۆمان ئەرکی خۆمان قورس دەکەین کە زیاتر ملزەم بین لەو مەوزوعە گەر نەکێشە نییە هەر یاسایەکە هەمووی بە ڕێنمایی ڕێکخراوە یعنی من هیچ کێشەیەک نبینم لەوە ئەگەر لە وڵاتێکی ئەوڕۆپی بە ڕێنمایی باسی سەگکرا بێ ئێمە لە کوردستان بە یاسا باسی بکەین یعنی هیچ کەمکردنەوە نییە چونکە ئاژەڵ خۆی چەندین یاسا و ڕێکاری هەیە بۆ پاراستن و لە هەرێمی کوردستانی سەربردەیەکی باشمان هەیە لەوەی کە ئاژەڵ دەبێت پارێزراو بێت دارستان دەبێت پارێزراو بێت بۆیە ئەوە نەکەن بە کێشە وەکو خۆی بەڕێوە بچێتن پێم باشە بابەتی
مۆڵەتی کارمەند لەگەڵ کۆمپانیا یان وەزارەتی ناوخۆ تاوان خۆی کارمەند کۆمپانیا گرێبەستی لەگەڵ دەکات بەڵام ئەو گرێبەستانە دەبێت لە فەرمانگەی یاسای وەزارەتی ناوخۆ ڕێگە پێدراو بێت تۆمار کرابێت چونکە بۆ ڕەوانەوەی ئەو مەترسەی کە هەمووتان هەتانە ئێستا برادێک باسی کرد کە ڕەنگە لە هەندێک شوێنی نیشتە جێبوون هێزەکانی فەرمی حکوومەت پاسەوانی بکەن یەکێک لەو خاڵانەی کە ئێمە دەمانەوێت ئەم بابەتە ڕێک بخەین ئەوەیە کە ئیتر لە مادەکانی تر ئیشارەتی پێکراوە نە پۆلیس نە ئاسایش نە پێشمەرگە نە زێرەوانی نە بەرگری و فریاکەوتن نە کارمەندی حکوومەت ئەوەی موچە خۆر بێت ناکرێت ببێتەوە بە کارمەند لەو کۆمپانیانە بۆ ئەوەی دووموچەیی هەڵگرین ڕاست دەکەن ئێمە هەستمان پێ کردووە کە خەڵکێک لە دەستگاکانی ئەمنیە لە پێشمەرگەیە لە شوێنی ترە بە 15 ڕۆژ لێرەیە 15 ڕۆژ لەولایە و هەڵی کاری لە چەندین خەڵکی ترساندووە ئەم یاسایە ئەو بابەتە ڕێک دەخاتن نیگەرانیەکانی ئێوە بەرتەرەف دەکاتن بەڕێزان بۆڕی نەوت لەلایەن کۆمپانیای ئەمنی ناپارێزرێت من جارێکی تریش ئەم بابەتەم عەرزی جەنابتان کردووە بۆڕی نەوت لەم کابینەیە ڕێک خراوەتەوە پۆلیسی نەوت ئەم بۆڕێ دەپارێزێت تۆزێک سوورەتەکە لە ئێوە وازح بێتن کۆمپانیای سکیوریتی یان ئەمنی کە لەگەڵ کۆمپانیەکانی نەوت ئیش دەکات مافی نییە کێڵگەی نەوتیش بپارێزێت پۆلیسی نەوت کێڵگەی نەوت دەپارێزێت بۆڕی نەوتیش دەپارێزێت ئەو سکیوریتی کە لەگەڵ کۆمپانیەکان ئیش دەکە ئەوەیە کە کۆمپانیا کارمەندەکانی خۆی دەپارێزێت ئەمە ئەرکی حکوومەت نییە کارمەندی کۆمپانیا بپارێزێت ئەو بۆ پاراستنی کارمەندەکانی خۆ و ستافی خۆی کۆمپانیای تایبەت بەکاردێنێت ڕەنگە ئەم کۆمپانیایە خۆیی بێت یان بیانی بێت بۆیە ئەم یاسایە ئەمەی ڕێکخستووە مطلقاً ئێمە لەگەڵ ئەوەنینە کۆمپانیای تایبەت بۆ ڕێنەوت و کێڵگەکان بپارێزی و لە هیچ شوێنێکی کوردستانیش ئەمە نییە ئەم بابەتانەی تر پێم وایە وەکو خۆی بەڕێوە بچیتن و من تەنها خۆم دەمەوێت داوا لە لیژنەی یاسایی بکەم کە بابەتێک زیاد بکاتن چونکە ئێمە لە ئەنجومەنی وەزیران کە پرۆژە یاسایەکەمان تێپەڕاندبوو کە چووەتە ئەنجومەنی شورا جارێکی تر هاتوتەوە پەرلەمان چەند بڕگەیەکی لێ دەرچووە ئەو ڕۆژە لە لیژنەی یاسایی لە مادەی یەکەم گوتم بڕیار بۆ ئەنجومەنی وەزیرانی تێدا بێتن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چونکە ئێمە بۆ مۆڵەتدانی لەقی کۆمپانیا بیانیەکان خۆمان مولزەم کردبوو وەکو وەزارەتی ناوخۆ لەسەر پێشنیاری وەزارەتی ناوخۆ بە ڕەزامەندی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و دواتر لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران مۆڵەت دەدرێت ئێمە بە سێ قۆناغ بۆ ئەوەی ئەوە نەبێتن وەزارەت یان کە لایەنێکی تر کۆمپانیا بیانیەکان بێن ئێرە قۆرەق بکەن و هەلی کاری زۆرتر ئەوان ببن خۆمان مولزەم کردەوە بەو مەوزوعە بۆیە پێم باشە لە پێناسەکان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران زیاد بکرێت چونکە لە مادەی سێیەم ئەنجومەنی وەزیران زیاد بکرێت لە مادەی سێیەم ئێمە لەوێ زیادەیەک هەیە دەبێ ڕۆلی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان هاوتەریب لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەبێتن چونکە بەڕێزان لە ڕووی ئەمنیەوە کە ئێمە دەڵێن وەزارەتی ناوخۆ مۆڵەت دەدا مۆڵەت بە کۆمپانیا دەدەین لە ڕووی یاساییەوە بەڵام لە ڕووی ئەمنیەوە ئەبێ ڕێی ئەمنی لەسەر کەسەکان و لە ڕووی ئەدلەی جینائیشەوە پۆلیس پشتڕاستی بکاتەوە ئەوانەی لێرە کارمەندن یان کۆمپانیاکە دروست دەکەن پێشینەی تاوانیان نییە اینجا ئەمە بۆ ڕێگریکردنە لە هەموو ئەو نیگەرانیانی لای ئێوە هەیە کەسێک تاوانی کردو دەرحەق بە ئەو ملەتە تاوانی کردو دەرحەق بە کەسێک بە هەر جۆرێک بێتن لە پۆلیسێک لا دەکرێتەوە لە ڕووی ئەمنیشەوە ڕەنگە ئەم شەخسەیان ئەم کۆمپانیا لینکێک پەیوەندێکی هەبێ لەگەڵ لایەنێکی تری ئەمنی کە مەترسی بێ لەسەر هەرێمی کوردستان ئەبێ ئەنجومەنی ئاسایش لە ڕێگەی ئاسایشەوە لە ڕێگەی دەستگای معلوماتیەوە ئەوەمان بۆ پشتڕاست بکاتەوە بۆ ئەوەی ئێمە بەدەستی خۆمان کۆمپانیایەکی بیانی نەهێنین بیکەین بە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان بۆیە هەم لە مادەی سێ هەبێ ئەنجومەنی ئاسایش لەوێ زیاد ببێ هەم لێرە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران زیاد ببێت
ئەوانی تر پێم وایە وەکو خۆی بەڕێوە بچێت زۆر سوپاسان دەکەم. بەڵێ زۆر سوپاس. مادەی دوای ئەوە قسەتان هەیە؟ بەڵێ. بەڕێزان وەڵامی ئەندامانی پەرلەمان بە بەڕێز وەزیری شوبەریژنەی یاسایش یەک تۆز کورتی بکەنەوە بۆ ئەوەی فریا بکەوین تەواویکەین. بەڵێ. بەڕێز وەزیر بەڵێ ئەگەر مایکەت بشێنیتەوە بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی لەسەر پێناسەکان قسە کرا بەڵام خۆی پێناسە لەسەر ئەسلی ناوەڕۆکی یاسایەکەمان ئێمە پێناسەی ئەوە دەکەین. ئەمە هەتا نەچینە ناوەڕۆکەی لەوانەیە نەتوانین برین ئەم پێناسانە بۆچی چکە ئەگەر وشەیەک مەسەلەن چەند جارێک دووبارە بێتەوە لە ناو یاسایەکە ئێمە لە پێشەوە بۆیە پێناسەمان کردووە بۆی کە لە ناوە دووبارە نەبێتەوە سەبارەت بە ئەنجومەنی وەزیران کە لە ناوەڕۆکی یاسایەکە ناوی ئەنجومەنی وەزیران ناتوێمە ناتوانین پێناسەکەین کەین چوونە سەرمادەکان ئەگەر بابەتێک پێویستی بە زیادکردن کرد ئەو کاتە دەتوانین بین لێرانە پێناسی بکەین بەڵام ئۆتۆمات چەند ناوی شتێک بێن و کە ناوەڕۆکی یاسایەکە نەبێ ناتوانین. سوپاس. بەڵێ سوپاس. دەیفەر. بە ئیجازە بێتن جەنابی سەرۆکی پەرلەمان. خەدیجە خان قسە دەکات دوای ئەوە بەسەرچاو. بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بریگەی شەشەم کە باس کرا پێویستە دارشتنەکەی بە شێوازێکی تر بیت کە گوایە کۆمپانیەکان ئەو کۆمپانیا نەش بگرێتەوە کە لە داهاتووشدا دەمەزرێن خۆی لە ڕاستیدا ئەو یاسایە کە دەرەچیتن و لە ڕژنەمەی فەرمی وەقای بەڵاو دەکرێتەوە دەبیتە یاسا و هەر کۆمپانیایە کە لە داهاتووش دروست ئەبیتن محکوم دەبیت بە حکمی ئەم یاسایە یعنی ئۆتۆماتیکیان لە داهاتوودا کە کۆمپانیا دروست ئەبیتن دەبی بەپێی ئەم یاسایە ڕێکارەکانی بگرێتە بەر و وڵات وەربگریت و محکوم دەبیت بە حکمی ئەم یاسایە. سەبارەت بە کارمەندیش کە قسە لەسەر کرا پێم وایە لە مادەی حەف باسی کارمەند کراوە دەلێتن پێویستە کۆمپانیا هەرچی داتابیسە کە هەبی زانیاری هەبی سەبارەت بە کارمەند و هەروە ئەوانی تر کە دەلێت ئەوانی تر مەبەستی ئەوەیە کە ئەوانەی کە لە بەشی کارگیریش کار دەکەن ئەوانیش دەگرێتە بووە پێم وایە ئەوە هیچ ئەوە یەک دروست ناکات. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. بەڵێ بەڕێز وەزیر کاک بڵێ. آخر پرسیار ئەبێ لە ناو مناقەشەیە. بەڵێ بەڵێ با لە مادەکانی ترا دێینە سەر ئەوە. بەڵێ بەڕێز وەزیر. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیارەی کە ئێستا لێژنە یاسایی باسی کرد من پشتگیری دەکەم کە ئەگەر لە ناو دەقی یاسایەکە نەهات بێت ئەنجومەنی وەزیران من متفقم لەگەڵی نابێ باز بکرێتم بەس گوتم ئەمە پرۆژەی خۆمان باسی کرده بوو نازانم لای ئێوە ئەگەر نەما بێتن ئاساییە. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز. مادەی دوای ئەوە بەڕێزان. مادەی دوو ئامانجەکانی ئەم یاسایە بریتە لە ڕێخستنی یەکەم ڕێکارەکانی پێدانی مۆڵەت بە کۆمپانیا لە هەرێم دووەم کاری کۆمپانیا بۆ بەجێگەیاندنی ئەرکەکان و پاراستنی گیان و سەروماڵی کەسەکانە لە چوارچێوەی یاسا بەرکارەکانی هەرێم سێەم چاودێری و پشکنین و بەدواداچوونی کاری کۆمپانیا بۆ مسۆگەرکردنی پابندبوونیان بە یاسا و ڕێنمایەکان چوارەم ئەو ڕسم و گەرنتینانەی کە کۆمپانیا پابندن بە پێشکەشکردنیان و ئەو سزایانەی لە کاتی سەرپێچیکردنیان دەسەپێنرێت. سوپاس. سەر ئەو مادەیە قسەی هەیە بەڕێزان مادەی دوو.
كان خوێن مۆگەرێکێکمان نەنووسی بوو دکتۆر ئیسماعیل مامۆستا ئەبوبەکر مامۆستا عومەر کاک ڕزگار شینخان کاک بەڵێن لێرە کەسێ نەمان نووسی بێ بەڵێ کاک مەم کاک ئەرشەد دکتۆر ڕێبوار کاک ئەرشەد دکتۆر ڕێبوار جوان خان دکتۆر زێدان سەوسەن خان تەواو یا فەرموو دکتۆر ئیسماعیل فەرموو بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی خاڵە شەشێش مادەیەکی بڕوونی ئاشکرات کرد که ئەوان کۆمپانیا وجودا خویا هەی هەبوونا خویا هەی نەشینی کە دێمولەت بۆ هەیتە دانش بەرهەندێ ئەس بینم پێتیڤە مادێ دوێ ما خاڵک لێ زێدە ببیت بۆ ئارمانجەکان ئەو ژێڤەیە تنظيم شؤون الشركات وفق قواعد تتلائم ومهام الشركات ريك خستنا كاروبارت وان كومبانيا ديف وان شنگستت گنجایل گل کاروان چونکی اف کمپانیات موجودن دهینا ريك خستن مادن موجودن دهینا ريك خستن بيت اهداف هذا بيت ديارة كرن كو افايا خالقا اشكرايا ويا بارزة وزور سپاس کاگەرشەد بەڵێ بەڕۆژ سەرۆکی پەرلەمان ڕاستی من لە مادەی پێشووتر ینی پێم خۆش تەوزیحێک بدەم وەکو ئەندامی لیژنە مەزدیار بوو سەرۆکی پەرلەمان دیارە ئاگادار نیە لەوەی کە ئەندامی لیژنەی ناوخۆمەیانە خۆی تەزیلی شەریکەکە بەپێی قانونی شەریکات دەوێت ینی ئەوە نییە کارمەندە هەموو ئەوەکان ئەو کارمەندە بگرێتەوە هەمووی ناگرێتەوە تەزیلی شەریکات مدیری مفەوەس محاسب ئەوە هەمووی محامی بە قانونی شەریکات دەبی مۆڵەتەکەی بەو یاسای وەردەگری ینی ڕوونکردنەوە پێم خۆش بوو برادرانی ناوخۆش ئەوانەی لێرەنە لیژنەی یاسایی ئەو ڕوونکردنەوەیان دابە کە تەزیلی شەریکەکە شتێکە و مۆڵەت وەرگرتنێک شتێکی ترە زۆر سپاس کاک تۆ ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەم پرۆژە یاسایە معالەجەی دوو ئیشکالیەتی سەرەکیەکە کە پێشتر هەبوو بوو بۆی کە چارەسەری بکە یەشیان ڕێخستنەوەی کاری پاسەوانی تایبەتە ئەوی دیکەیان ڕەخساندنی دەرفەتی کارە هەردووچیت لەو مادەیە کە مادەی دوو بریتێ لە ئامانجەکانی پرۆژە یاسایە نییە بۆ ئەم پێشنیارەکەم دوو خاڵی بۆ ئیزافە بکرێ بۆیە ڕێک لەگەڵ جەوهەری یا لەگەڵ ئامانجەکانە بگونجێ یەکیانەوەیە بە بڕگەی پێنجەم ئاماژە بۆ بکرێت کە مەبەستی ئەم پرۆژە یاسایە ئەوەیە کە بۆ ڕێخستنەوەی کاری پاسەوانی تایبەت ئەوی دیکەشیان ڕەخساندنی دەرفەتی کارە سپاس کاک ڕزگار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرەتا بە خێراتنی بەڕێز وەزیری ناوخۆ و بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان دەکەم مادەی دوو باس لەوەکە کە پاراستنی گیان و سەر و ماڵی با بڵێن ئەو کەسانەی کە سکوتی بۆ دانرێ بەڵام بەداخەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ینی جاری وا هەیە شوێنێک پێویستی بەوە نییە کە پاسەوانی بۆ دانرێ بەڵام کۆمپانیاکە لە ژێر هەڕەشە و ڕێزمەیە زەختێکی زۆرە هەر بە زۆر پاسەوان بۆ ئەو جێگەیە دانرێ ینی حەقا ینی کێشە لە مۆڵەت وەکو برای بەڕێزم کاگەرشەد ئیشاردی پێدا ینی هەموو کۆمپانیایەک ناوی تۆمارە لە تەنزی شەریکات و مۆڵەتی هەیە بەڵام لێرە ئەم کۆمپانیانە مشکلەکەیان ئەوەیە ینی ئەو کارانەی کە بۆی دیاری کراوە زیادەوە ئەو کەسانە بەکارەیەنێ بەداخەوە ینی ڕابردوو شابینیمان ینی بینیمان ئێستاکە مەسەلە کارمەندی ماڵین کۆمپانیایەکی سکوتیە بەڵام بەکاری هێنێ بۆ مەبەستێکی تایبەتەوە لە ڕابردوو شابینیمان هەر کارمەندی کۆمپانیایەکی سکوتی ڕۆیشتووە خەڵکی شەهید کردووە ینی بە مەبەست بەکاریان هێناوە بۆیە ینی پێویستە و من ئەم بەڕێسەرێکی پەرلەمان ینی یەک داوا لە بەڕێز وەزیری ناوخۆوەکەم چۆن چاودێری ئەمانەکە کە مەخالەفە ناکەن یعنی چی کەسێکەیە لەوێ چاودێریان بکە سێ من بۆ خۆم لە گەرمیان جاری بووە مەسەلە هەتا جارێک من ڕۆشتمە ناو بازگەیەک و پرسیارم لیان گوتم ئێوە کێن وتی ئێمە کۆمپانیایەکی سکوتین و لەسەر جادەیەکی گشتی لەسەر ڕێگایەکی گشتی سەیتەریان دانابوو یعنی هەتا من پۆلیسم ئاگادار کردو وتم کاکە ئەوە چۆنەکرێ ینی کۆمپانیایە کە هاتووە مەسەلە منطقەیەکی سناعی بپارێزێ بەڵام لێرە بازگەی داناوە ینی بۆیە ئەمە بێ ڕوون بێت زۆر سپاس
سەوسان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر خاڵی دووەم و سێم و چوارەم هەیە لێرەدا ئاماژە بەوە درراوە کە کاری کۆمپانیا بۆ بەجێگەیاندنی ئەرکەکان و پاراستنی گیان و سەر و ماڵی کەسەکان لە چوارچەوەی یاسەبەرکارەکانی هەرێم ئایا ئەم کۆمپانیا ئەمنیانە تەنیا بۆ پاراستنی گیان و سەر و ماڵی کەسەکانە یاخود بۆ کۆمپانیاکانیشە لەوانەیە کۆمپانیایەکی تایبەتی پێشەسازی خۆراک بیانەوێت سوود لەو کۆمپانیا ئەمنیانە وەرگرن بۆی من پێم وایە دەبی کۆمپانیاکان یان تەنانەت لایەنەکانیش قەوارەکانیش لەوانەیە پێویستیان پێوێ لە هەندێک حاڵەتدا لە بڕگەی سێیەمدا دەڵێ چاودێری و پشکنین و بەدواداچوونی کاری کۆمپانیا بۆ مسۆگەرکردنی پابەندبوونیان بە یاسا و ڕێنمایەکان لێرە کام یاسا و ڕێنمایەکان لێرە دەبی تعدید بکرێ ئایا یاسا و ڕێنمایەکانە وەزارەتی ناوخۆ یان ئیکوێ و لە بڕگەی چوارەم لە ڕاستیدا ئەم ڕستەیە زۆر ناڕوونە یعنی فەراغێک لێرە دەبینین بۆیە یعنی دەبی ئەو فەراغە پڕ بکرێتەوە ئەگەر چاو لێ بکەیت دەڵێ ئەو ڕسم و گەرانتیانە کە کۆمپانیا پابندن بە پێشکەشکردنیان و ئەو سزانەی لە کاتی سەرپێچیکردنی دەسەپێنرێن یعنی ڕوون نییە بەڕاستی ئەم ڕستەیە بۆیە ئەو فەراغە ئەگەر پڕ بکرێتەوە زۆر سپاس شیرین خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووهەم بڕگەی یەکەم داوای ڕوونکردنەوە لە بەڕێز وەزیری ناوخۆ دەکەم سەبارەت بە ڕێکارەکانی پێدانی مۆڵەت من بۆ خۆم لەسەر هەندێک کۆمپانیا بە دوواداچوونم کردووە لە ئاستی گەرمیان و ناوچەکانی کەش بە نمونە کۆمپانیا هەبووە ڕەنگە لە گەرمیان بە دیاریکراوی وە لە شارێکی کەش بە هەمان ناوڕۆک بەڵام بە دوو ناوی جیاواز و ئامانجی ئەم کۆمپانیایانە زۆر جار تەنها بۆ بڕینی گیرفانی خەڵک و کۆکردنەوەی داهات هەبووە دەکرێت ئەم ڕێکارانە زۆر بەڕوونی ئاماژەی پێ بکرێت و ناکرێت کۆمپانیا هەبێت بەو ناوانە کە تەنها بۆ کۆکردنەوەی پارە هەبێت و ڕەنگە زۆر جاریش بوونی هەندێک لە کارمەندەکانی ئەو کۆمپانیانە مەترسین تەنانەت بۆ سەر ژیانی تاکیش ڕێگری دروست دەکەن و کۆمپانیا هەبووە لە خاڵە سنووریەکان دانراوە یان لە بازگەکان دانراوە تەنها کابینەیەک هەبوو من بۆ خۆم ڕۆشتم سەردانم کردووە یەک کارمەندێکی لەسەر بووە ڕەنگە ڕۆژانە 100 وەسڵ ئەمە تەنها کارمەندە سەر بکات و ئەمە تەنها زیان گەیاندنە بە داهاتی بەڕاستی تاک و دەپرسمیش بۆ لە هەندێک بوارە یا لە هەندێک سێکتەرە وەزارەتی معنی بەم ئەرکە هەڵناسێت بۆ هەموو شتەکان تەنها تایبەت بکرێت بە کەرتی تایبەت سپاس کاکمەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ بەنسبەت مادەی دووەمەوە من پێشنیازەکەم بڕگەیەکی بۆ زیاد بکرێت بۆی بە دەقێکی سەریح ڕاشکاوانە ئاماژەی پێ بکرێن پێنجەم ڕێگریکردن لە قۆرەخکاری و بەهەدەردانی سامانی گشتی لە ژێرناوی کۆمپانیای ئەمنیدا پێم وایە زیاتر خزمەتی یاساکەکە و داوای ڕوونکردنەوەیەک لە وەزیری ناوخۆکەم لە ئێستاە دەیان هەزار خوێنکار خەریکی خۆپیشاندانن و گازی فرمێز ڕێژیان بە دژ بەکارهێنراوە ئایا بەڕێز وەزیری ناوخۆ بەکارهێنانی گازی فرمێز ڕێژ پێشێلکردنی یاسای ژمارە 11 ساڵی 2010 ڕێخستی خۆپیشاندان نییە کاکمەم تکات بەڕێزان لەجێی خۆتان قسە مەکەن دانیشتنەکەمان بۆ خوێندنەوەی دووەمە لە بەرنامەی کار هاتووە هەر بابەتێکی ترتانەتوان بە ڕێکاری پەیڕەوی پرسیارەکەن پێویست ناکە کاکمەم لەبەرەوەی ئێمە مناقەشەی ئەم یاسایەکەین کاک ئەبوو بەکر هەڵەدین فەرموو پێویست ناکە لەجێی خۆشتان و قسە مەکەن تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان فەرموو من دوو تێبینیم هەیە لەسەر بەرگەی دووەم و چوارەمی مادەی دووەم لەسەر بەرگەی دووەمی مادەی دووەم ژیری سەوسەنخانەکەم کە ئەرچێم کۆمپانیانە تەنها پاراستنی سەر و گیان و ماڵی کەسەکان نییە بەڵکو لەگەڵیشیدا شوێن و دامەزراوەکان و دام و دەستگاکانە چکە هەندێک لە قونسڵەکانیش ئەو کۆمپانیانە حیمایە و پاسەوانیانەکەن بۆیە ئەو بەرگەی بۆ زیاد بکرێ شوێن و دامەزراوەکان و دام و دەستگاکان لە بەرگەی چوارەمیشیە لەگەڵ ڕسم و زەماناتەکان و سزاکان وشەیەکی تر زیاد بکرێ قەرەبوو چونکە لە مادەی چواردەی ئەم یاسایەدا هاتووە کە بۆی هەیە وەزارەت لایانی پەیوەندیدار داوای قەرەبوو بکە لە ئەنجامی ئەو زیانانی کە کۆمپانیای سەرپێچی کار دروستی کردووە بۆیە وشەی قەرەبووش زیاد بکرێت بڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان
من سەوارەت بە مادەی یەکەم ڕێکارەکانی پێدانی مۆڵەت بە کۆمپانیاکان لە هەرێم لە ڕاستیان چکە من لە کاتی مناقەشەکردنی یاسای چاکسازیش لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر مە هەندێک مناقەشە کرا بە تایبەت لەسەر سلکی پاسەوانیوانە من دڵنیام لەوەی جەنابیان بیرۆکەی باشیان پێبوو بۆ تەنزیمکردنی ئەمە بەڵام ئەمەی کە لێرە هاتووە بۆ ڕێکارەکانی پێدانی مۆڵەت بە کۆمپانیاکان پێم باشە بکرێتە سیستمێکی یەک پەنجەرەی یا لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی وەزیری ناوخۆ خۆیان بێ ئەو گەندەڵی و فەسادی لە ماوەی ڕابردووە لەم لە فەکراوە جارێ جگەلەوەی کە ئەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمانیش باسی کرد جگەلەوەی مۆڵەتی ئەم کۆمپانیانە بە کوڕە مەسئول و بەرپرس و برازا و کوڕەزا و ئەوانەیان نەبێ جارێ هەر نادرێ ئەوەی کە ئەشدرێ بێ سەر و 9 ملیۆن دۆلار تۆ بەرتیلی خۆت بی 50 دەفتەر بەرەو سەرەوە بێ بەرتیل بدەی تاوەکو ڕێکارەکان لە یەکێک لەو دەستگایانی کە پابەندە بە پێدانی مۆڵەتەکە کارەکانە تەواو ببێت. دوو پشتیوانیەوەی سەوسنخانەکەم کاری کۆمپانیەکان بۆ بەجێگانی ئەرکەکان و پاراستنی گیان و سەر و ماڵی کەسەکان لە چوارچەوەی یاسا بەرکارەکان پێویستە کە کەسەکان و شوێنە گشتی و تایبەتەکانی بۆ زیاد بکرێت چونکە لە هۆیەکانی دەرچواندنیش هاتووە کە باسی کاریگەری ڕاستەخۆی ئەم کۆمپانیاکە لەسەر گیان و سەر و ماڵی گشتی و تایبەت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئامانجەکان و هۆیەکانی دەرچواندنی یاساکە بەیەکەوە بگونجێنرێ. من تێبینیەکەم هەبوو لەسەر قسەکانی بەڕێز وەزیری ناوخۆ لەسەر ئەو کۆمپانیا سکیوریتیانەی کە لە بوارەکانی کەرتی نەوت کاریان کردو پێشتر دیارە ئێمە پرسیارێکمان ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان کردبوو وەڵامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕێز جەنابی وەزیر بەم شێوازەیە ئەڵێ وەزارەتمان لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەم حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەی تەواوی بە گرێبەستی کۆمپانیەکانی سکیوریتی کردووە کە لە بواری نەوت و گاز کارەکەن تەواوی ئەرکی پارێزگاری و پاسەوانیکردنی دام و دەستگانەوتیەکان لە ئەستۆی هێزی یارمەتی بێ ئاخر ئەو کاتەش ویستم ڕوونکردنەوە بە موتیان لە مادەکانی تربیدا یەک دقە بەسەر چاو مەبەستمەوەیە باسی ئەوە کە ئێستا ئەم کۆمپانیانە ئەم ئەرکیان کۆمپانیا سکیوریتی تایبەتەکانیان لابردووە دراوە بە هێزی تایبەتی حکومەت وەکو جەناب فەرموویتە مۆڵەتی ئەو کۆمپانیانە هەڵوەشاوەتەوە یاوەکو بەردەوامە بن لە کاری خۆیان. زۆر سپاس. جوان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیەکانی من باسکرا بۆی پشتگیری لە دکتۆر ڕێبوار و سەوسەن خان دەکەم و تێبینیەکی ترم هەبوو لە شێوازی داڕشتنەوەی بڕگەی دووەم لە مادەی 2 پاراستنی گیان و سەر و ماڵی کەسەکان تۆزە وشەکەی هەندێک ڕەکیک دێتە بەرچاو ئەگەر بکرێتە هاوڵاتیان یان ئەو هاوڵاتیانەی لە چوارچێوەی ئەو یاسا بەرکارانەی هەرێم کاریان پێدەکرێت. سپاس. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هاوڕای برای بەڕێزم کاک ڕێبوار و سەوسەن خانم لە خاڵی دووهەمدا کە باس لە سەر و ماڵ دەکرێت کەسەکان بۆ نمونە ئەگەر کۆمپانیایکی ئەمنی یەکێکی نیشتە جێبوون بپارێزێت ئایا تەنها کەسەکان دەپارێزێت لەو حاڵەتەدا ئەگەر قوتابخانە هەبێ یان مزگەوت هەبێ یان هەر شتێکی شوێنی نیشتە جێبوون کە لەناو ئەو شوێنەدا هەیە پێویستە لێرە لایانی شخصی و معنەوی هەبێ لەو یاسایەدا. زۆر سپاس. کاک عومەر. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئامانجەکان من ئەم ملاحەزەیەم هەیە کە ئامانجەکان مەفروض وایە لە هەر یاسایەکە زیاتر نەچێتە ناو تەفاسیل و وردەکار و ڕێکار و میکانیزم وەک لە خاڵی چوارەما هەیە ئەبێ باز لەو کلێنە بکات کە یاساکە پڕیەکاتەوە واتە بێ فەراغێکی یاسایی هەبێ کێشەیەک هەبێ گرفتێک هەبێ خواستێک هەبێ لێرە یعنی ئامانجەکان شتێکی باڵاترە لە میکانیزمەکان بۆیە من بەلامەوە سەیرە بەڕاستی ئایا ئامانجێم یاسایەت چییە کلێنەکان کامەیە بۆچی کۆمپانیای ئەمنی هەر لە بنەمایە ئێمە ئەم هەموو هێزەمان هەیە لە کوردستانە ئەسڵەن گیرمان خواردۆ بەدەست ژمارەیان زۆری ژمارەیان ناڕێکخراوەییان نامونەزەمیان هەڵنەسانیان بە ئەرکەکانی خۆیان بەکارهێنانیان لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە جۆری جلوبەرگ و چەکەکانیان هەموو بەکارهێنانی چەکەکانیان زۆرجار لە دەرەوەی یاسا و دیسپلینی سەربازی ئایا ئەم کۆمپانیانەش دیسانە بنەوە بەشێک لەو فەوزای لە کوردستانە هەیە یان نەخێرەم کۆمپانیا خواستێک ڕێخاو داوایەکە وەڵامەداتەوە بۆیە من پێشنیارم بۆ ئەم لیژنە بەڕێز و خۆشەویستە ئەوەیە ئەم ئامانجە ڕوون کاتەوە لە ئامانجەکانە ئەمە خاڵێک مەبدەئیەن
خاڵێکی ترەوەیە چوارەم هەر بە تەواوەتی لابە ئەو ڕسم و گرنتیانێک کە کۆمپانیا پابندن بە پێشکەشکردیان ئەوانە لە مادەکانی ترا جێبێتەوە. زۆر سپاس. بەرە جەنابی وەزیر فەرمون. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، تاوان ئەگەر سەیری بکەن ئەم مادەیە ئەڵێ ئامانجەکانی ئەم یاسایە ڕێکخستنی ئەم بوارانەیە. ئەم چەند خاڵی لێرە ڕێز کراون لە مادەکانی تر ڕێک خراون. یعنی ئێمە ناکرێتن هەموو یاسایەکە بێنین لە مادەی 2 کۆبکەینەوە. ئەگەر تۆزێک دقت بکەن ئەیان تەواوی یاسایەکە خوێندرا بێتەوە، هیوادارم لەلایەن بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بۆ ئەوەی تووشی ئیشکالیەت نەبن لە مادە بە مادە. ئەمەی کە لێرە نووسراوە ئەڵێ ڕێکی ئەخا، لەکوێ ڕێکی ئەخا؟ لە مادەکانی تر ڕێکی ئەخا. ئەگەر ئەوەی جەنابتان دەڵێن هەموو ئەو شتانە بێنین لێرە کۆبکەینەوە، ئێ مادەی 2 دەبێت بە هەموو ئیشەکە. بۆیە تکام وایە سەیری مادەکانی دوای ئەوە بکەن ڕوون دەبێتەوە. هەندێک دەستەواژەی یاسایی کە باز دەکرێتن، مەسەلەن کەسەکان، خۆی کەس کەسایەتی معنەوی هەیە و طبیعی هەیە. ئەمە بە یاسای تر ڕێک خراوە. یعنی ناکرێت ئێمە بین لێرە جارێکی تر پێناسەی کەسایەتی و بکەین، ئەمە ڕێک خراوە. یعنی ئەمە لە یاساکانی تر هەیە لە هەموو ئەو یاسانەی دەردەچێتن ڕێک خراوە. بۆیە مەبەست کەس هەم کەسە، هەم بارەگایە، هەم شوێنە، هەم ئۆتۆمبیلە، هەموو ئەو شتانی کە پێویستی بە پاراستن هەیە. بابەتی هەڵی کار کە برادران باسییان کرد، ئەم یاسایە لە مادەکانی تر باسی ڕەخساندنی هەلی کار دەکات، چۆن ڕێکی دەخات. ئێوە بیرۆبۆچوونەکانتان کە ئێستا عەرزی پەرلەمان دەکەن لەسەر ئەوەی کە بە چاوی خۆتان بینیوتانە لەو لادان لە یاسا بەکارهێنانی هەڵا بۆ مەبەستی شەخسی، بۆ مەبەستی جیاواز. ئەم یاسایە هاتووە ئەو بابەتە ڕێک بخات. ئێمە هەستمان پێ کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێت ئەم بابەتە ڕێک بخرێت، و لێرە ئەو ئەرکانەی نابێت کۆمپانیا بیکات لە مادەکانی دوای ئەمە هەیە. نابێ زانیاری کۆبکاتەوە، نابێ راپۆرتی ئەمنی هەبێ، نابێ بازگرد، نابێت تەجاوز، نابێ یەک دنیا نابێمان بۆ دروست بۆ داناوە. بەڵام سەیری ئەوە بکەن، مەچون سەیری واقع بکەن ئێستا چ هەیە. ئەم یاسایە لە یەکێک لە مادەکان ئەڵێ ئەو کۆمپانیانەی کە ئێستا هەن ئەبێ خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم یاسایە. اینجا کۆمپانیای نوێ بەپێی ئەم یاسایە دەردەچێت، و ئەو کاتە دەبینن لە مادەکانی تر چۆن هەلی کار بۆ گەنجی ئێستا بەردەست کراوە، هەم لە کۆمپانیای ناوخۆی هەم لە کۆمپانیای بیانی. بەداخەوە هەندێک شت مەسەلەن سەور دەکەم پەرلەمان شوێنی ئەوە نییە باسی هەندێک دەستەواژە بکرێتن کە هەندێک کەسی نەفس نزم بەرتیل و نازانم چی. ئەمە تاوان ئەمە پێم خۆشە ئەگەر بەڕێزێک لە شوێنێک باڵگەیەکی هەیە پێمان بڵێت بۆ ئەوی ئێمە بە دواداچوونی یاسایی لەسەر بکەین و ڕێکاری یاساییش بەرامبەر ئەوانە وەربگرین. ئێمە کە لەو کابینەیە دەست بەکار بووین، ئەرکی سەرەکی ئێمە چاکسازی دارایی و ئیداری بووە، و هەنگاوی زۆر باشیشمان هاویشتۆ لە وەزارەتی ناوخۆ، هەموو بەڕێزانیش ئاگادارن کە چی کراوە. مۆڵەتەکە یەک پەنجەرەی بێتن، ئەمە خۆزگە هەموو مۆڵەتێک لە کوردستان ببێتە یەک پەنجەرەی. بەڵام ئەم بابەتە بۆ ئەوی بەڕێستان ئاگادار بم، کۆمپانیا تۆمارکردن لە وەزارەتی بازرگانی و پیشەسازیە، لەوێ ئەچێت تەقدیمی داواکاریەکە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی ناتوانێت مۆڵەت بەم کۆمپانیا بدا، هەتاوەکو داوا لە وەزارەتی ناوخۆ نەکات. وەزارەتی ناوخۆش ناتوانێت مۆڵەت بدا، هەتاوەکو ڕێکۆمەندی ئەمنی لەگەڵ نەبێتن. یعنی ئێمە ئیشەکەمان والێ کردووە هەر کەسێک بە ئاسانی نەبێ بە خاوەنی کۆمپانیای ئەمنی. ئەوەی کە هەمووتان نیگەرانن لێی دەمانەوێت ئەو بابەتە ڕێک بخەین.
کۆمپانیای نەوت ئەو وەڵامەی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان هاتووە وەڵامێکی دروستە بەڵام دیسان مەبەستیان ئەو کۆمپانیانە نییە کە کێڵگەکان دەپارێزن. بەڕێزان کۆمپانیای ئەمنی کێڵگەی نەدەپاراست، بۆڕی نەوتی نەدەپاراست، مەبەستیان ڕێکخستنەوەی گرێبەستی کۆمپانیەکانە کە لەگەڵ پاراستنی ستاف لەوێ داهاتێکی زۆر بۆ ئەم کۆمپانیانە دەچوو. مۆڵەتەکانیان ڕێکخستۆتەوە چاکسازی کراوە، داهاتەکەیان کەم کراوەتەوە و ئەم کۆمپانیا ئیشی هەبێ نەبێ مۆڵەتەکەی ساری مەفعولە بەپێی ئەو یاسانەی کە لە هەرێم بەرکارن. مەسەلەن لەسەر بابەتی ڕەسم و گەرانتی و ئەوانە یعنی ئەمە پێویستە لێرە ئاماژەی پێویست کە لێرە لەم یاسا ڕێکمان خستووە، یعنی دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی کە پێویستە ڕێک بخرێت دواتر ئاماژەی پێکراوە. ئەگەر لە مادەی سێەم یعنی لە بەرگەی سێەم مادەی دوو پێتان وایە دەکرێتن ئەوە ئیزافە بکرێت بنووسین مسۆگەرکردنی پابەندبوونیان بە یاسا بەرکارەکان لە هەرێم هەروەکو چۆن لە مادەی لە بەرگەی دووە بەو شێوەیە نووسراوە دەکرێت ئەمە وای لێ بکرێت. زۆر سوپاسان دەکەم. سوپاس. لیژنەی تایبەت منەگەر فەرموو کاک بژار بەس تۆزێک خێرات تکایە ئاگاتان لەوە خەت بدەین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مڕاتی کۆ دەکەین لەبەرەوە لەسەر مادە یەکیش زۆر مناقەشەکراوەگەتان لە کات دەبێت. عنوانی مادەی دوام گرنگە ئەگەر بە وردی بخوێنین کە لە ئامانجەکانی ئەم یاسا بریتین لە ڕێکخستنی ئەو ڕێکخستنە بۆ هەموو بورگەکان کە لەم مادەدا هاتوون. ئەگەر بەست بەتەنیا بڵین ئامانجەکانی ئەم یاسایە بێن بەرگەی یەکەم دوام بخوێنین ڕاستن ناڕێکیەکە بەڵام بریتین لە ڕێکخستنی یەکەم دوام سیان بۆەوەی مڵەخەس بێ و دەرشنێکی جوانتر بێ. سەبارەت کەسەکان لێرە ئەومانە نادەت کە بەس باسی هەوڵەتی شخصی طبیعیش بەلکو شخصی طبیعی و معنەوی دەگرێتەوە لەبەرەوە لێرە کەسەکان هاتووە. ئەوەی کاکی عومەر هەرچەندە لێرەش نەماوە ئەوەی کاک عومەر دەڵێت بەس جێکی گۆڕیەوە فەرموو ئەوەی کاک عومەر دەڵێت ڕاستە بەڵامەوە لە هویەکانی دەرچواندن جێ دەبێتەوە نە لە ئامانجەکان. سوپاس کاک. و مادەی دوام کۆکراوەی هەموو مادەکانە کە لەم یاسادا هاتووە و زیاتر ناچینە ناو تەفاسیل بۆ مادەکانی تریش ئەگەر زارۆ نەبێت چکە وەزیری معنی وەزیری هەرێم بکاری و باری پەرلەمان هەردوو لەوێن و پرۆژەی حکوومەتە احتیمالە تەوزیحات و ئەوە باشتر بگەێنن لەبەرەوە ئێمە مڕاعات دەکەین. زۆر سپاس. بەشی دووەم ماوەڵەتی کۆمارگە مادەی سێ فەرموون. بەشی دووەم مۆڵەتی کۆمپانیاکان مادەی سێ یەکەم نابێ بەبێ وەرگرتنی مۆڵەت کۆمپانیایەک دابمەزرێ یان لقی کۆمپانیایەکی بیانی تۆمار بکرێ. دووەم نابێ بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیایەک خزمەتگوزاری ئەمنیەکان پێشکەش بکات. سوپاس. بەڵێ بەڕێزان هەر بەڕێزێکەوێت گفتوگۆی ئەم مادەیە بکات ئێستا ناو تۆمار کات چکە دوای نان وەرناگرم بەڕێزە کاک سیروان مژدەخان گوڵستان خان کاک ڕاهی شادی دابان شیرین علی لوقمان کاروان هەڵکەوت لەیلا دابان نووسی کاروان نووسی لێرە کاک هەڵکەوت و لەیلا بێنەوە لەیلا خانم. بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزانەیانەوێت گفتوگۆ لەسەر مادەی سێ بکەن بریتین لە بەڕێزان کاک سیروان کاک توور ئیسماعیل مژدەخان گوڵستان خان کاک ڕاهی شادنی خان کاک گۆران شیرین خان کاک لوقمان کاک کاروان کاک عومەر کاک دابان کاک عوسمان سێدەری کاک ڕزگار کاک حاجی هەڵکەوت لەیلا خان. تاو لەیلا خان فەرموو. برای سروکی پارلمان مدرسه بیت دارشتن جورک ریگا به کمپانی امنیه بیانیه کان ندرد تنها لحالتی پیوست نبید چون که دستور عراق لم باره و رونه هر وا پیوسته بو کمپانی امنیه بیانیه کان رازمندی انجمن وزیران پیوسته. سپاس. بله کاک علی فرمو. بناوي خواي قولو مهربان طبعا برز جنابي وزير
يعني لێرە زیاتر باسی ئیلتیزامی کۆمپانیا کرێ بەرامبەر بە حکوومەت یا تەنزیماتەکانی ئیلتیزامی دووەم کە کۆمپانیای بەرامبەر کارمەندەکانی لەم قانونە ئاماژەیەکی وای نییە کۆمپانیا لەگەڵ مۆڵێکا ڕێکەوتووە ملیۆن و نیوێک وەرەگرێ بەڵام 450,000دا بە کارمەندەکەی ئەمە جگەل لە سیستەمی دەوام و کاتی دەوام و خواردن و چی ئەوانە ئەمە پێویستی بە تەنزیماتێکی تەواو هەیە خاڵێکی تر کە لەم قانونە ئاماژەی پێنەدراوە ئەکرێت لە چوارچوەی ئیلتیزاماتی کۆمپانیا و حکومەت ڕێک بخرێتەوە و ڕەبت کرێ بە مۆڵەتەوە ئەوەیە کە بۆ نمونە کافترەیەک بانگەکرێت لەلایەن ئاسایشەوە ئەڵێن ئەبێت تۆ سکیوریتی دانی دیاریش کراوە بچی بۆ کام کۆمپانیا باوەڕکە شوێنەکەی فەلافل ئەفرۆشە فەلافل و گەس و ئەوانەیە ئەفرۆشە ناچار کرا و 2 کەس دانی 3 ملیۆن بدەی بە کۆمپانیا ئێوتی من 3 ملیۆن بۆ نامێنێتەوە ئێ باش ئەم کۆمپانیا باجەدا زەریبە ئەم دوکانە کە باجەدا و نوێکردنەوەی مۆڵەت و ئەوانە ئەرکی دەوڵەتە حیماییکە نەیکەمە مناقەشە بەڵام من بە وردیە میشە بە دوواچوونەکەم طبعاً بەردەوام ئێسش کە بابەتێکێت بە دوواچوون بۆ نمونە ئێستا ئێمە کۆمپانیا ماهێنەیە لە قادرکەرم کە هی کوڕی بەرپرسیەکە 300 کەسی لێیە 300 کەس لە کێڵگەی غاز بۆ پاراستنی هین کارمەندەکان نییە 900,000 دلار وەرەگرێت مانگانە هیوادارم بە دوواچوو کە بزات چەند ساڵم تەندەرە نوێ نەکراوەتەوە مەسەن کێڵگەی حەسیرە لە گەرمیان لای کۆمپانیای هاریکارە داواکەم بە دواتاچوونی دقیقترکەن داواکەم بە دوواچوونی دقیقترکەن بە نوێکرێتەوە تەنانەت ئەگەر بۆ کارمەندەکانیش بێ ئەرکی دەوڵەتە بە کێبرکێ بیکە بۆ لەبەرەوەی ئەمە کۆست ڕیکەڤەریە کۆی ئەو پارەی سەرفەکرێتەوە لە پارەی نەوت ئەبرێتەوە لە پارەی نەوت ئەبرێتەوە ئەمە وای کردووە کە ئەڵێن لە بەرمیلێ نەوتەوە طبعاً ئەمە یەکێکە لە هۆی کارەکانە ئەمێنێتەوە یاخود نامێنێتەوە خاڵێکی کە زۆنەکان چی قەرارەدا چی لەکوێ بێ بۆ نمونە ئێمە مەسەن کۆمپانیا نەوتەکانمان و کێ قەرارەدا ئەم کوڕە ئەمەی هەبێ مانگی 50 دەفتەر بخاتە باخەڵی 300 کەسێ حساب بکە گەرێکی ملیۆنێکیشی باتێ چەندەکە 900,000 دلار وەرەگرێت بۆ نمونە ئێمە 3500 مەخزەنمان هەیە لە ڕێی گوێر حرەسی بەردەرگاکەش پۆلیسە هەر مەخزەنێک 40,000دا بۆ ئەدرێ بۆ کۆمپانیا بۆ حکومەت خۆی ئەعلانی ناکات چی بەکێ بدرێ بەکێ برکێ بیاوارەوە یان پرۆژەی کەرتی تایبەت پارە لە بەکار مشتری وەرەگرێت بۆ نمونە ناستی هەمووتان زۆربەتان ماڵتان لەوێ ئەڕۆن پۆلیسی دەوڵەتی لێیە وانە کارمەندی حکوومەتی لێیە بەڵام ئایا لە چوارچێوەی خەدەماتە تۆ کە ئەو پارەیە دەی بۆ هەموو ستیەکانی تریشکە لەوێ گرانترە بۆ کۆمپانیا نییە لە کاتێک ئەمە کارمەندی دەوڵەتە مەفروض بوو خۆیان دابینیکەن بۆیە ناکرێت کارمەندی دەوڵەت ئیشکا و ئیش بۆ کۆمپانیا بێ پرسیاری جەوەری من ئەوەیە لێرە جێکرێتەوە ئەم ئیلتیزامە ئەبێ لە شوێنێکان ڕێکخرێتەوە کۆمپانیا بەرامبەر بە دەوڵەت و ئەرکەکەشی دابین کێ کۆمپانیا کە چێ ئەرکی کوێ بینێ چکەسە کۆمپانیای 5,000 کەسی کۆمپانیا 100 کەس بەڕێ سەرۆک پەرلەمان سەبارەت بە مادەی 3 من هەرو خاڵم لێک خاڵدا کۆ کردوتەوە پێشنیازەکەم خاڵی یەکەم و دووەم لێک بدرێ و بەم شێوەی لێ بکرێت نابێ بەبێ وەرگرتنی مۆڵەت کۆمپانیای ئەمنی دا بمەزرێت یا خزمەتگوزاری ئەمنی پێشکەش بکرێت یان وەک لەقێکی کۆمپانیای بیانی تۆمار بکرێت سپاس گوڵستانخان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان تێبینی کاگلوقمانم هەبوو بۆیە پشتگیری ئەو جۆرە داڕشتنەوەی کاگلوقمانەکەم و من جۆرێک مەترسیش لەم جۆری کۆمپانیانە بینم بەوەی کە داهاتێکی زۆر برن و خەڵک ئیستیغلالکەن بە پارەیەکی کەمی کرێ ئەگەر ڕوونکردنەوەیکمان باتێ جەناوی وەزیر لەم بارەیەوە چونکە خەڵک بەکار ئەهێنرێ بە پارەیەکی کەم و ڕبحێکی زۆر بۆ خاوەن کۆمپانیا زۆر سپاس دکتۆر ئیسماعیل بسم الله الرحمن الرحیم سەرۆکی پەرلەمانی خاڵەیەکی ئەس پشتگیری ئەمە مسەڵقمانت کەم هەردوو خاڵ ببنەیەک وەکووی دارشتی خاڵە دوێ زێدەکێت ئەvە داڕێگیری بێتەکردن نەهێنە استیغلالکردن کۆمپانیا وەکوات زانم هەندە جارە لای هەندە مەسئولە بە ژێ تێتە داخوازکردن هەندە پاسەوانە بۆوانە ڕەوانە بکێت بۆ باغێوی بۆ تشتێکی تایبەت شبەرەندی ئەس بێژن نابیت ئەو کەسێ هاتیە دامەزراندن پاسەوان لە کۆمپانیا کاری پاسەوانی جهەیەکی دی بکێت نایێت پاسەوانێ نایێتەکردن جهەیەکی دی دا نەهێنە استیغلالکردن شلایە هەندە مەسئولە بە سوپاس سپاس کاک حاجی ئەڵکەوت
بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان دەکەم مادەی سێ یەکەم دەڵێ نابێت بەبێ وەرگرتنی مۆڵەت کۆمپانیاک دابمەزرێ یان لقێکی کۆمپانیایەک بیانی تۆمار بکرێ لە خاڵی دووە هاتوڵێ نابێت بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیایەکی خزمەتگوزاری ئەمنیەکان پێشکەش بکات. من لێرە پێم باشە خاڵی یەکەم نەمێنێ ڕام لەگەڵ ڕێی کاک لوقمانیش و گوڵزان خانیشایە بەم شێوەی لێ بکرێ یە خاڵیان بمێنێتەوە بڵێ نابێ بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیایەکی خزمەتگوزاری ئەمنیەکان پێشکەش بکات یان دابمەزرێ بەبێ تۆمارکردن. پێشم خۆش بوو ئەگەر ڕفت بدەیت پێشم خۆش بوو لێرە دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران بکەین کە ئیمڕۆ لە کۆبوونەوەیانە بڕیاری سەرفکردنی دەرماڵەی قوتابیانیاندا بۆیە دەستخۆشییان لێ دەکەین و پیرۆزباییش لە قوتابیانیش دەکەین. کاک ڕزگار سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی سێ لە زۆربەی مادە و برگەکانە باس لە مۆڵەتەکە ڕوونە لای جەنابتان هەموو کۆمپانیایەک ڕێگە پێدراوە بەڵام ئەم کۆمپانیانە وەکو پێشتریش ئیشارەتم پێدا یعنی من داواکەم لە بەڕێز وەزیری ناوخۆ یعنی تەنها مەسەلە مۆڵەتەکە نەدا یعنی هەتا چاودێری کۆمپانیاگەش بکرێت لە کارەکانی یعنی وەکو پێشتریش باسم کرد ئەم کۆمپانیایە و بۆ بەرژەوەندی خۆی چی بێ بەکاریێنێ ینی حەقا ینی تەنها باسی ئەوە نەکرێت کە مۆڵەتی پێدرێ و باسی ئەوەش بکرێ ئەم کۆمپانیایە چۆن پابند بکرێت کەوا مخالفە نەکا یعنی ئەوەی کە خۆی ئەوێ بیکە من وای بینم یعنی تا ئێستا ئیشەڵا ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردن و ئەوەی کە لە ڕابردووە ڕووی داوە ڕوو نەداتەوە تەنها مۆڵەت دەدراوە بۆ کۆمپانیا ئەو کۆمپانیا شخصێک بوو شخصەکە بۆ خاوەن هێزێک و هێزەکەی چۆن بیستایە بەکارێنە هەتا من لەو هەڵبژاردانە بەڕێسەرێکی پەرلەمان خەڵک بووە کۆ صاحب کۆمپانیای سکیوریتی بووە یعنی کاندید چۆ بۆ لای تەکلیفی لێ کردووە هەتاوتی بە کاندیدەکە بە کارمەندەکان ئەڵم هەر کەسێک دەنگە پێ نەدا من لای خۆم لایە بم یعنی بەڕاستی حەقا ئەمە یعنی ئەمە شخصێکە و چۆن بێت بۆ خۆی بەکارێنێ بۆیە من دووبارەش داواکەم لە بەڕێز وەزیری ناوخۆ ئەوانەی کە لە ڕابردووە ڕووی داوە بۆەوەی جارێکی تڕوونەداسمان سێ دەری فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە قسەکانی کاک لوقمان و ئەو برادرانەیەکەم کە ڕایان وەکو جەنابیەوە بوو بڕگەی یەکەم و دووەم بکرێت بە یەک زۆر سپاس. زۆر سپاس کاک عوسمان شادی خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان ڕای کاک لوقمان و گوڵستان خانم هەیە دووبارەی ناکەم و پشتگیری لە ڕایەکانیانەکەم زۆر سپاس. کاک ڕای بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش ئەوەی ئەمە دوو بڕگە بکرێت بە یەک بڕگە جارێ پرسیارم لە لیژنەی یاسایی ئەوەیە بۆچی سەربەخۆیە بۆچی مادەیەکی سەربەخۆیە بۆ لەگەڵ مادەی 4 و 6 داتانە ناوە ئەگە بڕیاریش بمێنێتەوە بۆچی وەکو کاک لوقمان ئاماژێ پێدا بۆچی دوو بڕگەیە و تێبینێکی ترم ئەوەیە ئایا کە نووسراوە نابێت بە بێوەرگرتنی مۆڵەت باشتر نیە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی قانونی و عرفیەوە بەبێ بکەین بە پێش واتە وشەی بەبێ بگۆڕی بە پێش سپاس. مژدەخان سەرۆکی پەرلەمان من بۆ مادەی سێ پێم وایە مادەی یەکەم زیادە بۆ مادەی دوو یەک گوشەی بۆ زیاد بکرێ ماناکە دەبەخشی و ئەوەندەش درێژەی پێنادرێ بۆ شێوەی لێ بکرێ مادەی سێ نابێت بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیایەک لێرە داوشەی دابمەزرێ و ئەوەی بۆ زیاد بکرێ بۆ شێوەی لێ نابێت بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیایەک دابمەزرێ و خزمەتگوزاری ئەمنیەکان پێشکەش بکە ئەوە هەم مانای دەبێ هەم بەڕگەیەکی زیادە لا دەبرێت. باڵێ کاک سیروان بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان ئەم پرۆژەیاسایە زۆر گرنگە یەکەمیان گرنگە بۆ پاراستنی سەرۆک سامانی خەڵک دووهەمیان بۆ ئەو کارمەندانەی کە لە
ئەو شوێنەیە ئیژەکەن من تێکڕای 22 مادەکەم خوێنێتەوە زۆر بە دیقەت دیراسی مادەکەم کردو بۆی ئاو بە دەقیق قسەی لەسەرەکەم یەکەمیان لەسەر مادەی سێ پێم وایە کۆمپلیتی مادەکە زیایە چکە لە مادەی یەک نۆهم نووسراوە مۆڵەت ئەکرێ لەویا زیا بکرێت بڵێت مۆڵەت بەم شێوازانە ئەدرێ ئەمە یاساکە بۆ تەوزیحێک ئەکرێت لەم مۆڵەتەیە شتێک بنووسرێ لە تێکڕای 22 مادەکە بە یەک مادەش بە یەک دێڕش باسی مافەکانی کارمەندەکان نەکراوە ئەم کارمەندانەی مەبینیمان شەهید بوون لیان کوژراوە برسین ئایا ناخواردنی لەسەریانە ئایا موچەکان تێرێکە بێگومان لە یاسای دنیا هەیە ئەو بکە و شوێنانەی کە خەڵک تاعینەکەن مادەم ئەمان پارە لە کۆمپانیای گۆرەگرن مەسەلەن ملیۆنی نیوەک لە شوێنە گۆرەگرن چ معنای تایە چه شێوازی حەقی تایە ئەمان 400,000 وەگرن بە نسبەت بۆیان دابنێن بۆ نمونە لێرە تەسبیت بکرێت لە مۆڵەتەکەیە هەر کارمەندێک لەلایەن کۆمپانیاکەوە دا ئەمەزرێ ئەبێت بۆ نمونە لە سایە 50 بڕی ئەو پارەیان پێ بدرێت چکە مەسارفی تریان هەیە جلوبەرگیان لەسەر چیەیە هەتا ئێستا بەپێی ئەوەی کە هێشتا ڕێنمایی هەیە جلوبەرگ لەسەر کۆمپانیەکانە یەک کەس نییە جلوبەرگی بۆ بکرێت ئایا خواردنیان چکەوانە 12 سعات زیاد 10 سعات بۆ 12 سعات ئەمێننەوە ماڵم ناڵیان بەجێڵن تکایە جێ بکرێتەوە ئەگەر لێرایە لە بەرگەیەکی ترە جێ بکرێتەوە مافەکانیان چیە نەک بەسەرکەکانیان زۆر سپاس کاک دابان زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی بە ڕێزانەکەم سەبارەت بە مادەی سێ بڕگەی دووەم نابێ بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیای خزمەت گوزاری ئەمنیەکان پێشکەش بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک عەلی ئاماژەی بە خاڵێک کرد ئەمەوێ زیاتر جەختی لەسەر بکەمەوە ئەگەر بکرێ بەڕێز وەزیری ناوخۆ وەڵاممان باتەوە زۆنی ئیشی ئەو کۆمپانیانە چێ دیاری ئەکا لە ماوەی ڕابردووە بەشێک لە ئیشکالەکانی ئەم کۆمپانیانەی کە هەبوون ئەو شوێنانە بوون کە درابوون بە کۆمپانیەکان بەشێکی زۆری ئەو کۆمپانیانە هی کوڕی بەرپرس و خەڵکی خاوەندە سەڵات بوون کە ڕۆیشتون فشاریان لە سیتیەکان کردووە لە بازاڕەکان کردووە لە مۆڵەکان کردووە لەو شوێنانە کردووە کابێ ئەم زۆنە لای ئەم کۆمپانیا بێ بە بۆنەی ئەو زەختانەی کە کراوە هەندێک لە کۆمپانیەکان حتا ئێستا لە زیانان و کەمتنی شوێنیان لە بەردەست هەیە ئەمە کێ دیاریەکە دوو ئەگەڕێمەوە مادەیەکی پێشتر کاری کۆمپانیا بۆ بەجێگەیاندنی ئەرکەکانی و پاراستنی گیان و سەر و ماڵی کەسەکانە ئەمە مەفهومێکی فراوانە ئەو شوێنانە کێ دیاریەکە کە سکیوریتی هەبێ کۆمپانیا بیپارێزێ ئەگەر وابێ بەم شێوازە بێت چوارچێوەیەکی بۆ دادەنەندێ کەواتە کۆمپانیا توانێ بڕوا بۆ نمونە هەر گەڕێکێکیش بێ و بیپارێزێ بڵێ ئەم شوێنە ئەبێ کۆمپانیا ئەبێ سکیوریتی هەبێیان کۆمپانیایەکی ئەمنی بیپارێزێ ئەم دوو خاڵە زۆر بەلامەوە گرنگە کە وەڵامێکی ڕوونی هەبێ بە تایبەتی لە کوی یاساکەی ئەم دوو خاڵم نەبینی زۆر سوپاس کاکاروان بەناوی خودای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من پێم وایە مادەی سێم بڕگەی یەکەم و دووەم لە ئەسڵدا خۆیمە تەحسین حاصلە پێویست ناکە ئاماژەی پێ بکرێت لە بەرەوەی مادەی یەک بڕگەی 6 ئاماژەی پێکراوە لە مادەی دووش بڕگەی سێ بە هەمان شێوە ئەو دوو بڕگەیە بە زیادە دەبینم لێرەدا وە باش دەزانم کە مادەی هەژدە لە حکومەکانی کۆتایی بێنێتە مادەی سێوە بەو شێوە ئاماژەی پێ بکرێت پێویستە لەسەر کۆمپانیایکی ئەمنی تایبەت کە پێش بەرکاربوونی ئەم یاسایە دامەزراوە خۆیان لەگەڵ حکومەکانی یاسا بگونجێن بە جۆرێک کە لە ماوەیەک 90 ڕۆژ تێپەڕ نەکات کەواتە ئەگەر ئەو دوو مادەیە لێرە بۆ شێوەیە واتە مادەی هەژدە بینینە مادەی سێ ئەمە کێشەیەکمان بۆ چارەسەر دەکات لەوێ پێویست ناکات لە حکومەت کۆتاییەکان ئاماژەی پێ بکرێت کە بابەتی گرنگترەیە کە ئاماژیان پێ نەکراوە دەکرێت لەوێ زیان بکەینەوە و ئەم دوو بڕگەیەش خۆی لە ئەستاس نەمادەم لە ئامانجەکان هەیە و لە پێناسەکان هەیە من نازانم بۆ دەبێت لێرە دووبارە بێتەوە زۆر سپاس بۆ سپاس کاک گۆران بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکانەکەم من پشگیری تەواوی وتەکانی کاک عەلی حەمەد ساڵح و کاک دابان محەممەد دەکەم زۆر سپاس شیرین خان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ هەم بڕگەی یەکەم نابێت بەبێ وەرگردنی مۆڵەت کۆمپانیایەکدا بمەزرێت یان نقی کۆمپانیایەکی بیانی تۆمار بکرێت من بۆ بڕگەی یەکەم پێشنیاز دەکەم کە هیچ کۆمپانیایەکی ئەمنی دا بمەزرێت و بۆ قسەکانی کە پشگیری لە بەڕێزان کاک ڕزگار و کاک عەلی حەمەد ساڵح و گوڵستان خان و کاک دابان دەکەم سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە یەکخستنی ئەو دوو خاڵە زۆر بەڕێز منی ژەروەها پشتگیریانەکەم لەبەرەوەی ناوەکان زۆر بوون دووبارەی ناکەمەوە بە پێ پێڕەو ببوورە خاڵێکی ترەوەیە کە ئەم لقی کۆمپانیای بیانی بەڕاستیەوە پێویستی بەڕوونکردنەوە هەیە کۆمپانیای بیانی وەچێتە هەرێمی کوردستان و ئێمە کێشێکی گەورەمان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان هەیە بە تایبەت لە بواری بەگەڕخستنی دەستی کاری خۆماڵی ئێمە لە کوردستان ئێستا کێشەی گەورەی کوردستان بێکاریە گەنجی خۆمانیشی دەست ناکەوێت
و ئەو کۆمپانیانی کە ێنە هەرێمی کوردستان کارەکەن زۆربەی قانونی کاریان بەسەرا جێبەجێ ناکرێت بەپێی قانونی کار تەنانەت ئەگەر کادرێک زۆر زەرور بێت بهێنرێتە هەرێمی کوردستان ملزەمە کۆمپانیاکە دوای ساڵێک کەسێکی خۆماڵی لە هەرێمی کوردستان ینی خەڵکی هەرێمی کوردستان فێری پیشەکەی بکە و بگەڕێتەوە بۆی گەنجی هەرێمی کوردستان بێکار نەبێت و لە سینەوە کابرا بێدیشی دەستکێ بۆیە ئەم بابەتە لقی کۆمپانیای بیانی هی ئەمنی پێویستی بە ڕوونکردنەوە هەیە چێیە ئەو ستافانە ئایا وەک جێبە دەستی کاری ناوخۆ لێژەکەن ئەبنە بار بەسەر خەڵکی کوردستانەوە یاننا زۆر سپاس بەڕێز وەزیری ناوخۆ فەرموو بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەم لەوەوە دەست پێ دەکەم ئایا ئەم مادەیە زەرورە یان بەرگەکانی یەک بخرێن ئەمە بۆ ئەوەی بەڕێستان وێنەکەتان لەلا ڕوون بێتن بۆچی ئەم مادەیە زەرورە دەبێ هەبێت خۆ لە مادەی چوارەم ڕێکارەکانی مۆڵەتدان نووسراوە بەڵام لێرە ئەڵێ نابێت ئەمە هەبێت لەوێ ئەوەی کە ئەبێ هەبێت ڕێگەی پێدراوە ئەمە بۆچی نابێت بۆ ئەو نیگەرانیانەی ئێوەیە یەک مۆڵەت وەزارەتێک بێت لە خۆیەوە مۆڵەتێک بداتە کۆمپانیای ئەمنی ئەمە تەکیدە لەوەی کە نابێت بەبێ وەرگرتنی مۆڵەت کۆمپانیایەک دابمەزرێت ئەم مۆڵەتەش پێناسەی کراوە لە پێشتر دووەم نابێت بەبێ وەرگرتنی مۆڵەت هیچ کۆمپانیایەک خزمەتگوزاری بکات بۆچی بۆ ئەو نیگەرانیانەیە کە ئایا ئەم کارە زۆنەکان ئەوەی جەنابتان بازن چۆن دابەش دەکرێت ئەمە هەر گرێبەستێک دواتر لە مادەکانی تر ڕێکخراوە هەر گرێبەستێک کۆمپانیا بیکات ئەبێ ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ وەربگرێت ناکرێتن کۆمپانیایەک گرێبەست بکات لەسەر بنەمای ئەو گرێبەستە دواتر ئەمتیازات وەربگرێت چونکە ئەو گرێبەستانە کە دەکرێت بۆ نمونە دەڵێ من گەڕەکێک ئەپارێزم یان من کۆمپانیای یان کۆنسڵخانەیەک دەپارێزم بۆ ئەو ئیشە پێویستیم بە 20 سیارەی زریپۆش هەیە هێنانی سیارەی زریپۆش بەبێ ڕەزامەندی وەزیری ناوخۆ داخل ناکرێت ئەو کاتە ئەگەر گرێبەستی لە وەزارەتی ناوخۆ پەسەند نەکرابێت ڕێگای پێنادرێت سیارەی زریپۆشیش داخل بکات بۆیە لێرە دەبێ ئەمە هەبێتن نابێت ئەم ئیشە بەبێ مۆڵەت بکرێتن بێجگەلەوە ئێمە ئەو بابەتی کە ئاماژەم پێکرد لە پرۆژە یاسای ئێمە باسی ئەنجومەنی ئاسایشی تیا بوو خۆمان زیاتر ملزەم کردووە زیاتر کۆت و بەندمان داناوە لەوەی کە مۆڵەت بە ئاسانی نەدرێت لێرە ئەنجومەنی ئاسایشی تێدا هەڵگیراوە نازانم لە ئەنجومەنی شورا کە هاتووە بۆ پەرلەمان ئەم بڕگەی لێ هەستاوە خەلەل لە کوێیە من نازانم بەڵام پێشنیارم هەیە بۆ لیژنەی یاسایی کە مادەی سێیەم ئاوەتان ناکرێتەوە لە مادەی سێیەم بڕگەی یەکەم زیاد بکرێت اینجا بڕگەی دووەم و سێیەم بمێنێ بەوەی کە ئەوەی یەکەم بە جێگەکەی بەو شێوەیە دەگرێتەوە نابێت لە هەرێم بەبێ ڕەزامەندی وەزارەت و پاش لاری نەبوونی ئەنجومەنی ئاسایش کۆمپانیایەکی ئەمنی دابمەزرێت یان لقی کۆمپانیایەکی ئەمنی بیانی تۆمار بکرێت مادەی سێ بڕگەی یەکەم لا ببرێت ئەمەی کە ئێمە ئێستا پێشنیار دەکەین زیاد بکرێتن بڕگەی دووەمیش وەکو خۆی بمێنێتەوە اینجا ئەو تێبینیانەی کە بەڕێستان باسی دەکەن پابەندی کۆمپانیا لەگەڵ حکوومەت دیارە بەڵام پابەندی کۆمپانیا لەگەڵ کارمەندەکانی بەپێی یاساکانی تر ڕێکخراوە بەڕێزان بەپێی یاسای کار بەپێی دەستەبەری کۆمەڵایەتی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەمە ڕێکخراوە هەرچیەک پەیوەندی بە ماف و امتیازاتی کارمەندێک هەبێتن لەم کۆمپانیانە وەکو هەر کۆمپانیایەکی تر
لەوێ ڕێکخراوە. ئایا ئێمە دەتوانین وەکو حکوومەت بە کۆمپانیای تایبەت بڵێن دەبێ ئەم ئەوەندە و خۆت هەڵیگری و ئەمەندەش بدەی بە کارمەندێک؟ بەڕاستی هیچ یاسایەک ئەم مافە بە ئێمە نادات و ئەمە دەستکاریکردنە، چونکە ئێمە نازانین ئەم کۆمپانیایە چەند خەرجی هەیە بێجگە لە موچە. بۆیە ئەمە گرێبەستێکە لە نێوان کارمەند لەگەڵ کۆمپانیا و کۆمپانیاش گرێبەستی هەیە لەگەڵ لایەنێکی تری معنەوی یان طەبیعی. بۆیە ئەم بابەتە حکوومەت بچێتە ناو ئەو کاتە ئەوەی ئێوە لێی دەترسێن زیاتر دەبێتن، دەستکاری خەڵکێکی دەستڕۆیشتوو ئەو کاتە زیاتر دەبێتن، کۆمپانیەکان ئستیفزاز دەکرێن. بۆیە ئەمە ئەبێ بهێڵینەوە بۆ یاساکانی تر و ئەگەر کارمەندێک ملیۆنێک و نیو وەردەگرێ بە 400,000 ڕازیە، یعنی ئەمە بەڕاستی کەس ناتوانێت بچێتن ڕەزامەندی ئەم کابرایە بخاتە بنگومان. ئەمە مافی هەیە بەو کۆمپانیا بڵێ من ئیش ناکەم، ئەگەر ئەو ئیش ناکە خەڵکێکی تر هەیە ئیش دەکات. ئەمە کەرتی تایبەتە، نییە بڵێ موچەی کارمەندی کەرتی تایبەت نابێ لە کۆمپانی ئەمنی لەوە کەمتر بێ. خۆ ئەو دەزانێت چەند وەردەگرێ. ئێمە ئەگەر بێت سکاڵا بکاتن لە ڕێی دادگا یاسا بە دوای سکاڵاکەیدا دەچێت، بەڵام ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ و ئاسایش و دەستگا ئەمنیەکان بچینە نێوان کۆمپانیا و کارمەندی تایبەت، ئەمە پەیوەندێکە تۆزێک تووشی خەلەل دەکاتن. لە قادرکەرەم ئەگەر کۆمپانیایەک بەو شێوەیە هەیە بەتاکێت بەدەر لە یاسا و ڕێنمایەکانە و ئەمە ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان وەڵامی ئێوەی داوەتەوە لە ڕێکخستنەوەی ئەمە بەشێکی ڕێکخراوەتەوە، بەڵام 100% ڕێک نەخراوە. یەکێک لەو شوێنانە ئەمەیە، ئەوە خەریکیشین ڕێکی بخەینەوە و وەکو سامانە سروشتەکان وەکو حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت سەرۆکی حکوومەت هەمویان لەسەر هێڵن ئەم بابەتە ڕێک بخەنەوە، بەڵام هەموو شتەکان بە یەک بڕیار و بە یەک هەنگاو و لە ساڵێک ڕێک ناخرێتن. ئەوە ڕێک دەخرێت، متاکد بن ئیشیشی لەسەر دەکرێت. پرسیار لەوەیە کەسێک بە 15 ساڵ ببێتە خاوەنی چەند ملیۆن دۆلار، ئەوە مافێکی ئاساییە. بە 15 ساڵ ببێتە خاوەنی چەند ملیۆن دۆلار زۆر ئاساییە، بەڵام بە چەند مانگێک ببێتە خاوەنی چەند ملیۆن دۆلار ئەوە نائاساییە. ئەمە گرنگە، ئەم یاسایە ئەم بابەتە ڕێک دەخات. ئەگەر نا ئێمە دەبێت چاومان لەوە نەبێ خەڵک دەوڵەمەند نەبێ، ئێمە دەبێت زەمینە فەراهەم بکەین خەڵک دەوڵەمەند ببێ، بەڵام دەوڵەمەند بوونەکە لەسەر حسابی ئەم و ئەوی تر نەبێ، بەدەر لە یاسا نەبێ، تەجاوز نەبێ لەسەر حقوقی خەڵکی تر. ئیشی ئێمە وەکو حکوومەت ئەمەیە، بەڵام خۆزگە هەموو هاوڵاتیانی کوردستان دەوڵەمەند ببانە و ببانە بە خەڵکی ملیۆنێر. دیسان کام پرۆژە دەدرێ بە کام کۆمپانیا؟ بەڕێزان ئەمە کارتی تایبەتە و بربەرەکانی تێدایە. کێ خزمەتگوزاری باش پێشکەش بکات ئەو فرسەتی ئیشی دەبێت. لە بچووکترین ئیشەوە لە کارتی تایبەت بزانن لە کافیتریایەک لە چایخانەیەک کەسێک چایچێکی باشە ڕێکوپێک خزمەتگوزاریەکان تەقدیم دەکات، ئەو کافیتریە خەڵکی زیاتر دەچێتە هەتاوەکو شوێنێک کە کابرا بە ناوچاوێکی عەبوسەوە خزمەتگوزاری پێشکەش بکات. ئەمە ڕاکێشانی سەرنجی خەڵکی ترە. بۆیە ئەم بابەتە ناکرێ ئێمە وەکو حکوومەت بە کارتی تایبەت بڵێن تۆ نابێت لەم دوو پرۆژە زیاتر وەربگری و چ شوێنێک حەقە بپارێزرێت. بەڕێزان لە ماڵێکەوە بگرە، لە کۆمپانیایەکەوە بگرە، لە کێڵگەیەکی شخصی بگرە، لە هەر دامەزراوەیەکی مەدەنی بگرە کە سەر بە حکوومەت نەبێتن، ئەم کۆمپانیانە مافیان هەیە خزمەتگوزاری دابین بکەن. ئەو بابەتەی کە لقی کۆمپانیای بیانی بۆچی زەڕورە؟ بەڕێزان ئێمە ژمارەیەکی زۆر خەڵکی بیانی لە وڵاتە ئیش دەکەن، لە کۆنسۆڵخانەکان ئیش دەکەن، لە کۆمپانیەکانی بیانی لێرە خەڵک هەیە. ڕەنگە زۆر
زۆر مطمئن نەبن لەوەی کە توانای کۆمپانیا ناوخۆیەکان لە ئەوە بێتن کە وەکو پێویست بیان پارێزێت زۆر ئاساییە کۆنسڵخانەیەک داوا دەکات لقی کۆمپانیایەکی بیانی بێتە ئێرە ئەو کاتە ئێمە بەپێی ئەم یاسایە و ڕێکارەکانی تر مۆڵەتی پێ بدەین ناکرێتن ئێمە هەموو خەڵک ملزەم بکەین بەوەی دەبێت ئیلا کۆمپانیای ناوخۆیی بێتن ڕەنگە هی ناوخۆیی لەو ئاستەدا نەبێتن و شاندی بیانی کە دێتە ئێرە ڕەنگە پێی خۆش بێتن خەڵکێکی بیانی بیپارێزێت بەڵام ئێمە لە مادەکانی دواتر بۆمان دیار کردوونە ڕێژەی ئەو کەسانەی بیانی ئەبێت چەند بێتن لە کارمەندەکانی کۆمپانیا بیانیەکان ئێمە لە مادەکانی تر تەنها باسی مۆڵەتدانمان نەکردووە ئێمە مۆڵەت دەدەین و چاودێریش دەکەین و چاودێری زۆر بە ڕوونی ئاماژەی پێدراوە کە پێمان گوتووە نابێ ئەمە بکە نابێ ئەمە بکە ئەبێ ئەمە بکات ئەمە هی ئەوەیە کە چاودێری دەکەین ئەگەر ئەوەی نابێ بیکە کردی سزای لەسرە بۆیە ئێمە ئەو پارەی زمانەی کە داوامان لێ کردووە هی بیانی 500 میلیۆنە هی ناوخۆی 250 میلیۆن بۆ ئەوەی ئەو کاتە ئەگەر سەرپێچێکی کرد ئێمە ناچین داوای لێ بکەین وەرە پارە بێنە لەو پارەی کە هەیەی لی دەبڕین ئەگەر پارەی نەما ئەو کاتە مۆڵەتەکەی هەڵدەوەشێتەوە ئەگەر سەرپێچەکانی زۆر بوون من زۆر سوپاسان دەکەم پێم وایە ئەو بابەتانەی تر وەکو خۆی بێ زۆر سوپاس دەستان خۆش مادەی 4 کە بچین مادەی 4 کاک دەبن کاک دابان کاک خوێندنەوەی دووەمە بە پێچ مادەی قسەکەی نقطە نیزامە یا چ بابەتەکانی چکۆ ناکراوە ئەگەر دوای هەموو چکۆی مۆختەکەمان زۆرە بات تاو کاک مادەی 4 کاک بەس یەک پرسیار کاک بژار فەرموو چ بوو بابەتەکە برای سەرۆکی پەرلەمان چکە پرسیارێک یارەسەی لژنەی یاسایی کراوە سەبارەت تێکەلکردنی مادە 3 لەگەڵ مادە 4 یان مادە 6 عنوانی مادەکە دیارە بەشێکی تایبەتی مستەقل تایبەت بە مۆلەت لێرە دانراوە ئەو بەشە موهیمە ئەگەر ببینین مادە 3 4 5 6 هەر 4 مادە باسی مولەتە بۆیە ئەگەر لە مادە 4 یان 6 باسی مولەت بگرێت کافی نییە بەوەی ئەم مادە لەگەڵ مادە 6 دەمج بگرێت چکە باسی مولەتە ئەم بەشە تەخسیس کراوە بۆ مولەت کە لە 4 مادە پێک هاتووە هەر حکمی مادەکانیش لێک جیان زۆر مادەیەک باسی ڕێکار و مەرجەکان دەکات مادەیەک باسی مەرجەکانی نوێکردنەوە دەکات لێک جیان بۆیە وەک خۆی لەگەڵەوە لەگەڵ خۆی وەک خۆی بمێنێت زۆر سپاس سپاس مادەی 4 بەڕێزان فەرمون بەنای خۆی گەورە مادەی 4 داواکاری وەرگرتنی مۆڵەت پێشکەش بە وەزارەت دەکرێت بەپێی ئەم مەرجانەی خوارەوە یەکەم ئەگەر کۆمپانیەکان نیشتیمانی بێت پێویستە ئەمانەی خوارەوە هاوپێچی داواکاریەکە بکرێت یەک بەڵگەنامەی دامەزراندن کە مەبەستەکەی تێدا ڕوون کرابێت دوو ناوی دامەزرێنەرانی سێ ناوی بەڕێوەبەری ڕێپێدرا و ئەندامانی ئەنجومەنی کارجێڕی کۆمپانیای پشکدار هەلمسامە چار سەنەدی خانوبەرێک کە بۆ بارەگای کۆمپانیا گونجاو بێت 5 لیستێک بەناو و ژمارە و جۆری ئەو چەک و کەلوپەل و سەربازیانەی لەگەڵ سەرچاوی دابینکردنیان کە کۆمپانیا پێویستی پێی دەبێت 6 لیستێک بەناو و جۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە کۆمپانیای خاوەنیانە یان پێویستی پێی دەبێت لەگەڵ دیاریکردنی چۆنیەتی بەدەستخستنیان هەفتەم لیستێک بەناو و جۆری ئامێرەکانی پەیوەندی بێتەل و فریکوێنسی بەکارهێنانیان لەگەڵ چۆنیەتی بەدەستخستنی ئەو ئامێرانە و خەسڵەتەکانیان هەشت بەڵگەنامەیەکی سپاردنی بارمەتیەکی نەختینە لەلای یەکێک لە بانکە حکومیەکان لە هەرێم وەک گەرەنتیەک بۆ بەرژەوەندی وەزارەت بە بڕی 250 میلیۆن دینار دووەم ئەگەر لەقێکی کۆمپانیای بیانی بێت پێویستە ئەمانەی خوارەوە هاوپێچی داواکاریەکەی بکرێت یەکەم بەڵگەنامەی تۆمارکردنی لەقی کۆمپانیەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان لە هەرێم دوو وێنەیەک لە گرێبەستی دامەزراندن و پەیڕەوی ناوخۆی کۆمپانیای سەرەکی یان ئەوەی جێگایان دەگرێتەوە سێ وێنەیەک لە بەڵگەنامەی تۆمارکردنی لەقی کۆمپانیا لە هەر وڵاتێک کە تیایدا تۆمار کراوە چوار لیستێک بە ناوی ئەندامانی کارجێڕی کۆمپانیا و ڕەگەزنامەی
هەر یەکێکیان و ناوی ئەو کەسانی کە لە جیاتی کۆمپانیا باواژووکردنی ڕاستپێردراون. 5 وێنەیەک لە ڕاستپاردەی بەڕێوەبەری لق لە عێراق کە بە شێوەی کردەیی تیایدا نیشتەجێیە بە جۆرێک لەلایەن کارگێڕی کۆمپانیا دەرکرابێت لەگەڵ نمونەی واژۆکەی. 6 وێنەیەک لە دوایین ژمێرەی کۆتایی کۆمپانیا لەگەڵ دوو وێنە لە راپۆرتی ئەنجومەنی کارگێڕی یان دەستەی گشتی کە هاوپێچ یان پاشکۆی ئەم ژمێرانەیە. 7 ژمارەی ئەو چەکانەی کۆمپانیا پێویستی پێیان دەبێت لەگەڵ جۆر و ژمارەکانیان و تەقەمەنی و شوێنی دروستکردنیان. 8 ژمارەی کۆمپانیەکان و جۆرەکانی و شوێنی دروستکردنیان و ژمارەی تابلۆی تۆمارکردنیان بۆ مەرجەی بەناوی ژمارەی ئۆتۆمبیلەکان ژمارەی ئۆتۆمبیلەکان و جۆرەکانی و شوێنی دروستکردنی و ژمارەی تابلۆی تۆمارکردنیان بۆ مەرجەی بەناوی کۆمپانیا تۆمار بکرێت لە فەرمانگەی هاتوچۆی تایبەت. 9 خستنەڕوویەک بە ئامێرە بێتەلەکان کە جۆر و ژمارە زنجیرە و شوێنی دروستکردن و خەسڵەتە هونەریەکانی دیکەیان لە خۆ بگرێت بەو مەرجەی تەنیا بۆ پەیوەندیکردن تەرخان کرابێت و ملکەت دەبێت بۆ پشکنینی ورد لەلایەن وەزارەتەوە. دا بەڵگەنامەی سپاردنی بارمەتەیەکی نەختینە لە لای یەکێک لە بانکە حکومیەکان لە هەرێم وەکو گرنتیەک بۆ بەرژەوەندی وەزارەت بە بڕی 500 ملیۆن دینار عراقی. 3 پێویستە ئەو بەڵگەنامانەی لە خاڵەکانی 2 3 4 5 6 بڕگەی دووەمی ئەم مادێدا دەقنووس کراون لە نیشتیمانگەی کۆمپانیاکە پەسەند کرابێت. زۆر سپاس. ئەو بەڕێزانیانی گفتوگۆ لەسەر مادەی 4 بکەن با ناویان تۆمارکەن. باڵێ بەڕێزان ئەو بەڕێزانێک کە یانەوەی گفتوگۆ لەسەر مادەی 4 کەم بریتین لەم لا کاک سیروان دکتۆر ئیسماعیل کاکمەم مژدەخان بەدرێخان کاک کاروان کاک فەیسەڵ کاک سەرکوش شیرین خان شادی خان کاک بەڵێن کاک یاسین گوڵیزار خان نەجات خان فەرموو کیت دابوەستی کیت هەژان برای سروک پارلمانی دست به که بخیراتنا جناب وزیری تکین بخیر به سات جوان تبینیامین سر خستنا و شکه که هکام برای خدای نماده چوری حتی خشتت رسوماتا هندک بونمونال خال هشتل یکم آماده چوری هاتی دینار بس خال دهن دوین بی ماده هاتی دینار عراقی میجر به هنده همی خشتا حتی دماهی که درست کن عدکی دینار عراقیه چون خوب پروژه دیاره لهرم کردستانه هم دینار محتاج نکردن عراقی بیاب کن زور سپاس هجان خان فرمو برای سروچ پارلمان دمه خالی چوارم باوشوی لی بکره ماده چوار برگه یک خالی چوار سندی خانوبری که با بارگای کمپانیا گنجاو بید به مرز دور بیل شوینی نشته زبونی حالاتیان. بله، سپاس. بدری خان فرمو. بنای خواه بخشنده میروان برای سروکی پارلمان ماده 4 بسر جنبرگکانیوه ام دو برگه با زیاد بکری لهر دو لقی کمپانیا عراقی یا خود کمپانیا بیانی. کمپانیا که هیچ زایکی دارایی یان وستاندن یا لکارخستن نگرت بیتوا وقت خالی یانزه دوانزه با زیاد بکری لقی کمپانیا کان یا کمپانیا بیانی که هیچ کاتیک نخرابه تلیستی رشوا. زور سپاس. بله، زور سپاس. کاک بلند. برای سروچ پارلمان دیاره ماده 4 با هر دو برگکه و یکم و دوم وردکاری کی زوری تیا جگه دست خوشیه آچن و دوای ڕێکارەکانی تۆزە سەختە بۆ مامەڵەکردن لەگەڵ پێدانی مۆڵەتەکە بەڵام بە هەر حاڵ ئەوەی تێبینیەکەی من لەسەر خاڵی هەشتەم لە بڕگەی یەکەم و خاڵی دێم لە بڕگەی دووەمی مادەکەی کە تایبەتە بە سپاردنی
بارمتێکی نەختینە ئەوەی بۆ کۆمپانیا ناوخۆیەکان هەیە 250 میلیۆن دینار معقولە بەڵام بۆ پاراستنیەوەی کە پێشتریش هاوڕێکانم باسییان کرد ینی کەمترین کۆمپانیای بیانی لێرە کار بکە و زیاتر ڕێگە بە کۆمپانیا ناوخۆیەکان بدرێ بڕی نەختینەکە زیاد بکرێ بۆ 750 میلیۆن دینار. سپاس کاکاران. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بە فەسڵی 1 و 2 لە بەرگەکانی 5 و 8 و 7 لە فەسڵی دومیشیانی چەند تێبینێکی کورتم هەیە لە با لە پێنجەمەوە دەست پێ بکەین. ئێمە کاتێک کە باس لەوە دەکەین کە لیستێک لە چەک بە جۆر و بە شێوازەکانی و ئامادە بکرێت بەڕاستی من لێرە تەخەوفێک هەیە لەوەی کە چەکانە لە ئەگەر متابعە بکەی ڕاستە لە مادەی 8 لە بڕگەی دەڕوون کراوەتەوە کە جۆری چەکەکە ینی گولەی 7 ملیم بۆ 9 ملیم دیاری کراوە بەڵام جۆرە چەکێکی زۆر دەگرێتەوە. ئەمە دەمەوە بڵم کە بەشێک لەو کۆمپانیانە خەریکە دەم بە باندی مافیایی ڕێگەنە ناکرێت ڕێگەیان پێ بدرێ بە ئارزووی خۆیان ئەو چەکانە لەو ڕێژەیە ڕێگەیان پێ بدرێت کە چەکیان هەبێت چکەمە خەتەر دروست دەکات. و لە بڕگەی 8 ئێمە بۆک بخۆشم ماماژەم پێکردیانی لە بڕگەی پێنجەم بەشێک لە کۆمپانیەکان خەتەری گەوریان دروست کردەوە و برادرایش ڕوونیان کردەوە بەڵام بەمانایەوە نایە کە ئێمە لە هەموو کۆمپانیەکان هەمان گومانمان هەبێت. ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم قانون بۆ ڕۆژێک نییە بۆ تەنظیمی کارێکە کە بۆ چەند ساڵی داهاتووە و من هیوادارم کە بەڕێز وەزیری ناوخۆ ڕەچاوی ئەمە بکات دانانی 250 میلیۆن دینار ئەمە پارێکی زۆرە چکە باوای داین ئێستا بەڵێ کێشەیەکی گەورەی هەیە کوڕی بەرپرسەکان کۆمپانیان هەیە کۆمپانیەکان لە دەستی کۆمەڵک مەسئولین دەستی کۆمەڵک دیاری خەڵکی دیاریکراودان بەڵام لە هەمان کاتیشدا بیرمان نەچێت ئەگەر 10 ساڵ ترم قانون بەرکار بێت 10 ساڵتر کاری پێ بکرێت ئەگەر ئەم وڵاتە تەنظیم بکرێت ناکرێت بەڕاستی مەرجەکانی ئەوەندە قورس بنەوە کاک بەڵێنیش باسی کرد ئەوەندە قورس بن کە خەڵک نەتوانێت دەستی بۆ بەرە بتوانێت کۆمپانیانی دروست بکات. و لە بڕگەی حوتەم لە فەسڵی دووەم هەمانەوە تێبینی بڕگەی پێنجی فەسڵی یەکەم هەیە ئەو جۆرە چەکانە بەڕێز وەزیری ناوخۆ جەنابتان شارەزان لەو جۆرە چەکانە چکە دووبارە ئاماژەم پێ کرد کە لە مادەی 8 لە بڕگەی دێم ئاماژە بە جۆری گولەکە کراوە کە 7 ملیم بۆ 9 میلیمە بەڵام لیستێکی چەک دەگرێتەوە. ئایا کۆمپانیاکەمە موچەکەی بۆچیە ڕێژەی جۆری چەکان دیاری ناکرێت بە تەحدیدی لە برەوەی کە گولەکەی دیاری بکرێت چەکەکە دیاری بکرێت چکە ڕەنگە کۆمپانیا پێویستی بە هەندێک چەکەیە نەبێت و ڕەنگە بە نەتیجە کێشە لەسەر ئەمنی هاوڵاتیان دروست بکات وەکو برادرام کۆمەڵک میثالیان باس کرد بۆیە من باش دەزانم کە جۆری چەکە تەحدید بکرێت و لە برەوە کە لە مادەکانیان دواتر ئاماژەی پێکات. زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ سەرۆکی پەرلەمانی من پێشنیارە من ئەوەیە بۆ مادەی 4 بیرم gelekî dirêje و ممکنە باش مختصر ببیتن بڤی شکلی مختصر ببیتن. اولا دوی ماده دانه هاتیه دیاره کردن کانه مولتا کمپانی بیانی کی دیدد هر حسا دیاره هر وزارته یعنی دویره دا هرچند جنابی وزیری گوتی ملبره دیماهی که بلند که اینه انجمن وزیران بس لیره دانه هاتیه دیاره کردن. از بجم اوه بیت دیاره کن بیت مختصر کردن بیشتن مولتا ورگرتنا بو کمپانی تایبت وزارت دادد او دیش یت بیانیه بیت برز کردن بو ورگرتنا رضامندیا انجمن وزیران و همی بلگه پی تی وی بو ورگرتنا مولاتی برین مایه که ریک دخرین للای وزارت للای انجمن وزیران پیوستنا که دف نقطه همی هاتینه ایدی کردن بلگنامه پی تی وی بو دامز راندنه آن بو مولد دانه دی پرین مایه که هنه ریک خستن و زور سپاس. سپاس. گلستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاکاروانەکەم بەڵام من بۆ ئەم بڕگەی شەشەمە لیستێک بەناوی ئەفو بڕگەی پێنجەم کە باسی چەک ئەکات ینی من پێم باشە جۆری چەکەکان دیاری بکرێت و چۆنیەتی بەدەستخستنیشیان ئیزافە بکرێت چکە بێ بزانین ئەمە لەکوێ بەدەستێخەن لەوانەیە ئەم کۆمپانیا بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئیسیرادی چەک بکە و بازرگانی چەکیش دروست بکە لە بازاڕەکانە بەڕاستی بۆیە زۆر بەگرنگ نێزام هەم سەرچاوەکانی بەدەستخستنی چەک ئاماژەی پێ بدرێ و هەم ئەو جۆری چەکانەی کە پێویست ئەکا لەو کۆمپانیا هەبن ینی دیاری بکرێت بە پێی یاساکە چکە لەوانەیە زۆر جارچەکی قورسیش بێنە ناو بە ناوی کۆمپانیاوە چکەوانە هەمووی مەترسی دروست دەکا بەڕاستی. زۆر سپاس. بەڵێ سپاس گوستان خان. کاکسیرۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 لە کاتی مۆڵەتە دیسان و باسی ئەوە کەم ئەم شتانەی کە داوا کراوە
هەمووی بارمتە وەرگرتنە بۆ زەمان کە ئەم کۆمپانیا بەرامبەر حکوومەت من پێم وایە ئەبێ بڕگەیەکی تری بۆ زیاد بکرێت کە ئەو کەسەی داوای کۆمپانیا ئەکا مۆڵەتەکە بەڵێن نامەیەک ئیمزا بکات کە ماف و شایستەکانی کارمەندەکان بگرێتە ئەستۆی خۆی بە تایبەتی کە باس لەوە کرێ کە کۆمپانیای بەیانی لە زۆر وڵاتی پێشکەوتووە یاسایەک هەیە کەمترین موچە بۆ دەرامەتی خەڵک ئەوەنە نەبێ نابێت زوڵم لە خەڵک بکرێت کە مەسەن بە مەجبوری لەو کۆمپانیا دانیشێ بڕگەیەک تریش ئەمە بە پرسیار بۆ بەڕێز وەزیری ناوخۆ بەپێی ئەو مۆڵەتانەی کە دراوە کۆمپانیاکان لە کوردستان یەک مۆڵەت وەرەگرن ئایا جەنابیان ئەزانن کە کۆمپانیاگە گەر ئۆفیسەکەی لە هەولێر بێ لە سلێمانی ڕێگەی پێنادەن ئیشەکانی جێبەجێ بکابێت لەوەش دیسانەوە ڕێکاریە ئاسایش و دیسانەوە کۆمەڵەتێکی تر وەرگرا ئایا بدوای ئەم دەرچوونی ئەم بڕیارە ئیشەڵا ئەو حاڵەتی زۆنی زەرد و زۆنی سەوزە بەداخۆ نامێنێت یان ئەمێنێت لە بڕگەیەک باسی بارمتەی 250 میلیۆن دینار ئەکات بەڵام ئێستا واقعی حاڵ ئەوەیە کە هەر کۆمپانیایەک وەک بارمتە بڕی 5 دەفتەر دۆلاریان لێ وەرگیراوە ئایا لەکوێیە ئەم یاسایە ئایا ئەو 5 دەفتەر دۆلار ئەمێنێتەوە خۆی ئاماژە پێ نەکراوە یان بۆیان ئەگەڕێتەوە یان 250 میلیۆن دینارەکەیە من بەڵگەم لایەکە 5 میلیۆن دۆلاریان لێ وەرگی وەک بارمتە لێ وەرگیرا 5 دەفتەر دۆلار بگورن زۆر سپاس مجدخان ڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 من بەلامەوە سەیرە بڕگەیەک تێیدا جێگیر نەکراوە بە ناوی مافی کارمەند زۆر جار کۆمپانیاکان مافی کارمەند پێشێل دەکرێت بۆچی مافی کارمەند یەکێک نەبێت لە داواکاریەکانی وەرگرتنی مۆڵەت هەربەر مەبنای ئەوە ئەو قسەیە دەکەم کۆمپانیای پاکەوانی کە سربەکەرتی تایبەتە بە 260,000 یەک دنیا ئیشیان پێ دەکرێت هیچ مافێکی ئەو تۆیان پێ نادرێت کاتێک کە تووشی ڕووداوێک دەبن خوان نەخواستە گیان لە دەست دەدەن هیچ مافێکیان نییە نەگرێ بەستێک هەیە نە زەمانێک هەیە بۆیان بۆیە من بە پێشنیار دەکەم مافی کارمەند یەکێک بێت لە داواکاری وەرگرتنی مۆڵەت بۆ ئەوی کارمەندەکان مافیان پێشێل نەکرێ کارمەند هەیە لە کۆمپانیای تایبەت بۆ نمونە ئەوانەی پاکەوانی سەر بە کۆمپانیای پاکەوانی شوێنە تەندروستیەکانن بە 5-6 مانگ جارە بۆ 6 مانگ تێپەڕیوە ئەنجام موچەکەیان وەرگرتووە یعنی نەشیان توانیوە مان بگرن یاخود واز بێنن هەتاوەکو موچەکەیان پێدرێ بۆیە پێویستە ئەوەش لە ئەواندا دووبارە نەبێتەوە نەکەر بۆ کۆمپانیای سکیوریتی بۆ پێویستە بۆ کۆمپانیەکانی دیکەش کە حکوومەت مۆڵەتیان بۆ نوێ دەکاتەوە مافی کارمەند یەکێک بێ لە مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت و نوێکردنەوەی عەقدەکانیان سپاس بەڵێ سپاس گولیزار خان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 4 داواکاری وەرگرتنی مۆڵەت پێشکەش بە وەزارەت دەکرێت ناکرێت بڵێن هەروەها نوسخەیەک بۆ بەڕێوەبەرایەتی گشتی باج چونکە لێرە تەنها ئەمنی نییە تەبیعاتی مالیشی دەکەوێت ئەم پرۆسەیە چەندین عەقدی تێدایە سپاس شیرین خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 شیرین یونس داوی تویتیانی وەڵڵا چۆن من بوون وڵای ئەوەی ئیسە شیرین یونسە من دەستم بەرز کردەوە دێڵەتەوە تا تۆش دەست بەرز یاڵا مشکلە نیە ببورین فەرموقەینە بەڵێ سەبارەت بە بڕگەی یەکەم خاڵی یەک بەڵگەنامەی دامەزراندن کە مەبەستەکەی تێدا ڕوون کرابێت پێشنیار دەکەم بکرێت بە بەڵگەنامەی دامەزراندن ڕوون بێت و تەنها بۆ مەبەستی ئەمنی بێت چونکە هەر لە مادەی دووشە ئاماژەمان بەوە کرد کە زۆر کۆمپانیا هەن لەژێر ناوەکەیاندا ئەرکی کە جێبەجێ ئەکەن و سەبارەت بە خاڵی هەشتەم لە بڕگەی یەکەم و خاڵی دەهەم لە بڕگەی دووهەم ئەو کۆمپانیانە کە سەبارەت بە بەو بڕەنەختێنەی کە هاتووە پێویستە کات پۆلێن بکرێت و لەگەڵ نسبە یاخود ڕێژەی داهات و ژماری کارمەندەکان چونکە ئەکید داهاتی هیچ کۆمپانیایەک وەکو یەک نییە سپاس شادی خان شین خان ناوی نووسی بوو یا لێرە ببوورە ئیسەی نووسم باشە تا فەرموو شادی خان
بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 لە جۆری چەکەکان و ئەو تێبینیانەی کە کاروانگەزنەی هەبوو پشتگیری قسەکانی یەکەم کە ناکرێت بەو شێوە کراوەیە ڕێگە بدرێت ئەو کۆمپانیایانە چەک بکڕن یاخود مڵکداری چەک بکەن. لە خاڵی چوارەمی لە سەنەدی خانوویەک هاوڕای هەژان خانم کە پێویستە شوێنی کۆمپانیاکان لە دەرەوەی شوێنی نیشتەجێبوون بوون بەو پێی کە لە ئێستا زۆربەی کۆمپانیاکان لە ناو شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانن کە ڕەنگە لەبەر هەستیاری کاری ئەم کۆمپانیایانە چواردەورەکەیان لە هەندێک حاڵەتا بکەونە بەر مەترسی لەبەرەوە پێویستە لە دەرەوەی شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بێ شوێنەکانیان. لە خاڵی دووهەم ناوی دامەزرێنەرانی کۆمپانیاکە پێویستە مەرجی ئەو کەسانە دیاری بکرێت کە تەقدیمی دامەزراندنی ئەم جۆرە کۆمپانیانە دەکەن لەبەرەوەی پێویستە ئەو کەسانە ڕابردووکی پاکیان هەبێ و کۆمەڵێک مەرجی قانونی هەبێ کە زیاتر لە مەرجی ئەو کەسانەی کە کۆمپانیایەکی ئاسایی دامەزرێنن چونکە ئەم طبیعەتی ئەم کۆمپانیایانە وایە کاستیارێکی زیاتری هەیە و هەروەها ڕێژەکەشی دیاری بکرێت کە چەند کەس دەستەی دامەزرێنەری کۆمپانیاکە بن ڕەنگە ئەمە پێویستی بە گۆڕانکاری هەبێ لە کۆمپانیایەکی ئاسایی و جیاوازتر بیری لێ بکرێتەوە. زۆر سپاس. بەڵێ شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 خاڵی 2 پشتگیری قسەکانی شادی خان دەکەم و لە خاڵی 4 پشتگیری هەژان خان دەکەم لە خاڵی 5 پشتگیری کاروان گەزنەی دەکەم. دەستخۆش. بەڵێ سپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 4 سەبارەت بە وەرگرتنی مۆڵەت بە چ پێوەرێکە و مۆڵەتە وەرەگیری ینی منە پرسیارە ئاراسی بەڕێز وەزیری ناوخۆکەم یعنی مەسەلا بە تەندەرە یا هەروەکو ڕابردوو بە ئەوەی کە لە مەسئولێک و نزیکە لە شخصێکی مەسئول و نزیکە بەوە درێ بەڵام بۆکەی تە نادرێ. ئەمە لە خاڵێکی ترا باز لە کەلوپەلەکانەکە یعنی باز لە جۆری مەسەلە چەکەکانەکە من پێشنیارەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئەوانەی مەسەلە کۆمپانیا سکوتیەکان چەکی گەورەیان پێ نەبێ مەسل لە دەمانچە مەسەلە لە دەمانچە نەچێتە سەرەوە لەبەرەوەی پێویست ناکە ئەوانە کۆمپانیایەکی مەدەنین و ئەم چەکانش لە وەزارەتی ناوخۆ تۆمار بکرێت یعنی کڕین و فرۆشتنی پێوە نەکرێت یا بۆ نمونە وا نەکرێت کە ئەو کەسە چۆن بیەوێت چەک بگۆڕێ ئۆتۆمبیل بگۆڕێ یعنی ئەم لیستە لە وەزارەت هەبێ و بەڕاستی ئەوە کارێکی باشە بۆ ئەوەی ئەم کۆمپانیایە بە هەوەسی خۆی گۆڕانکاری لە ئامێرەکانیانەکە و سپاس. بەڵێ سپاس کاک ڕزگار. کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵای من لەسەر مادەی 4ەم یەکەم بڕگەی 5ەم و 6ەم پرسیارەکەم لە بەڕێز وەزیری ناوخۆ ئەوەیە ئەمە نابێتە کێشە ئەگەر جەنابیان بە دیقەتەوە سەیری بکە مادەی بڕگەی 5ەم و 6ەم ئەوەی کە باس لەواکە لیستێک بە ناو ژمارەی جۆری ئەو چەک و کەلوپەلە سەربازیانی لەگەڵ سەرچاوی دابینکردنی کۆمپانیاکە پێویستی پێێتی لەگەڵ 6ەم ئەوە ئۆتۆمبیلانە ئەمە نابێتە ینی ئەوەی کە لە مادەی 12 هاتووە جەنابتان ئەگەر سەیری بکەن لە مادەی 12 باس لەوا کات کە لە کاتی هەڵوەشانەوەی مۆڵەتەکە ڕادەستکردنی سەرجەم چەک و تەقەمەنی ئامێرە بێتەلەکان کە دەبێتە مڵکی وەزارەت بۆ ئەوەی کە جارێکی کە بۆ نمونە لە کاتی هەڵوەشانەوە یا کۆتایی پێهێنانی مۆڵەتەکە ئەو چەک و تەقەمەنیانە یا ئەو کەلوپەلانەی کە کۆمپانیاکە هەیەی حسابیەوە ناکە ڕێژەی کەم بات یان تەواوی ئەو چەک و تەقەمەنی و ئۆتۆمبیلانەی کە کۆمپانیاکە هەیەی نەیدا بە وەزارەت دروست هیچ دروست نەدا پێی بۆەوەی لە کۆتاییدا لە کاتی هەڵوەشانەوە لێ نەسرێنرێت کە ئەمە خۆتەزانی پارەیەکی زۆرە بۆ مۆزوعی چاک و ئۆتۆمبیل. مادەی 4ەم دووەم بڕگەی ینی بەشی حوتەم ئەگەر جەنابتان سەیری بکەن لە هی ناوخۆیەکە باسی ئەوە کراوە کە سەرچاوەی
حوتەم لیستێک بە ناو جۆری ئامێرەکانی پەیوەندی بێتەل فراکسیۆن فریکوێنسی بەکارهێنان لەگەڵ چۆنێتی بەدەستخستنی و ئامێرانە و خەسڵەتەکانی بەڵام ئەگەر سێوی بەشی دووەم کەی بۆ کۆمپانیا بیانیەکان یان ئەوانەی کە لقێکە لە عێراقەوە یان لە دەرەوەیە باسیەوە کراوە ژمارەی ئەو چەکانەی کۆمپانیا پێویستیان پێ دەبێت لەگەڵ جۆر و ژمارە و تەقەمەنی و شوێنی دروستکردنیان ناڵێت لە کوێوە بەدەستیان هاتووە شوێنی دروستبوونەکەی باسکراوە نەک ئەو شوێنەی کە بەدەستێنێت ینی ئەوە گەرز ڕوونکردنەوەمان بنێت لەسەری سوپاسانەکە بەڵێ سپاس کاک سەرکۆ کا یاسین بەڕێسەرکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاروان گەزنەی و ئەژان خانیشەکە بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان وڵا من هەر لەگەر ئەو یاسایدانیم بۆ معلوماتتان بەڕێسەرۆکی پەرلەمان بەڵام تێبینی خۆشم دەڵێم وەکو ئەندام لەسەر مادەی 4 قسە دەکەم بەڕێسەرۆکی پەرلەمان بەڵام من دەڵێم ئەگەر وڵاتێک یاسای تێدا بێ کۆمپانیای بۆ چێت چەکی بۆچیە مادەی 4 خاڵی 5 کە دەڵێ ئەو چەکانە ئایا ئەو چەکانە من پێگیری کاروان دەکەم چه جۆرە چەکێکن دیاری کراون کوێ دەیهێنێ چۆن دەیهێنێ لە چ وڵاتێک دەکڕێ ینی سەیرەکەم لەوەیدایە ئەوە خاڵێکە ئایا ئەو کۆمپانیانە هەن ڕێکیان دەخەن یان دروستیان دەکەن ئەگەر هەنە بۆ ڕێک نەخراون و ئەگەر دروست دەکەن چێ دروستی دەکا یعنی بەجددی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوە زۆر خەتەرە ینی ئەو وڵاتە گەورانە ئەمە تا ئێستا لە یەک وڵاتم نەدیوە ئەمە بە 10 ملیۆن کەس بین بە 7 ملیۆن کەس بین کۆمپانیای سکۆریتیمان بۆ چییە ئەو هەموو پێشمەرگەمان هەیە ئاسایشمان هەیە پۆلیسمان هەیە مادەی 4 خاڵی 5 دەبێ بۆمان ڕوون بێتەوە چەکەک دێنن بەڕوونی پێمان بڵێن وە فیشەکەکانی چۆنن ئەدێگە کابرا هاوانی هێنا مادەی 89 خوێندۆتەوە بەڵێ ئەویشم خوێنەوە ئەزانی چێ بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەوە زۆر خەتەرە ئەو یاسایە کاک یاسین بە قوربان وەڵی مادەکان بخوێنەرەوە ئەڵێ چەکی فیشەکەکەی ئەوەنە میلیم ئەخن ئەوەندە میلیمە خەتەرە خەتەرە ئەوە خەتەرە زەلامی دەبژێ باشە گیان باشە گیان کاک فەیسەڵ فەرموو کاک فەیسەڵ گیان فەرموو بەناوی خودای گەورە و میرەبان مادەی 4 بڕگەی یەکەم خاڵی 3 سەبارەت بە ناوی کۆمپانیا پێویستە ناوی کۆمپانیای ناوخۆ و نیشتیمانیەکان هەڵگری ناوی بیانی نەبن لە خاڵی 4 سەنەدی خانوبەرەیەک کە بۆ بارگای کۆمپانیا گونجاو بێت لەلایەن لیژنێکی وزاری هەڵسەنگاندن بۆ جێگاکەی بکرێت کە گونجاوە یان نا لەبەر ئەوەی ناکرێت شوێنی کۆمپانیای ئەمنی لە ناو گەڕک و هەندێک شوێن بێت کە ببێتە مایە بێزارکردنی دانیشتوانی ناوچەکە پشتیوانیش لە قسەکانی کاروان گەزەی و شادی و هەژان خان دەکەم باشە کاک مەمبورهان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 مادەی 4 بڕگەی یەکەمیان خاڵی 4 سەنەدی خانوبەرەیەک سەنەدی خانوویان مڵکێکی نەگەواسراوە خانوبەرە چییە لە ئەندامانی هەردوو لیژنە ئەبرسم یعنی عقارات خانوو گونجاوتر ئەو شوێنە سەنەدەکە بۆ خانوو بۆ شوێنێکە کە بۆ بارەگاکە گونجاو بێت خاڵی 4 بۆ بارەگاکە گونجاو بێت کە هینە دەربارەی خاڵی 5 بەڕاستی ئەومان بۆ ڕمکاتەوە وەزیری ناوخۆوە ئەندامانی هەردوو لیژنەی بەڕێز لیستێک بە ناو ژمارە و جۆری و چەک و کەلوپە لە سەربازیانی کە سەرچاوەکەی کوێ نابێت ئایا وەزارەت ئەمە بک باشتر نییە پەیوەنددار بێ بە وەزارەتەوە بە فرتەری وەزارەت و شتانە تێپەڕێت ئەوینە خاڵی 8 بەڵگەنامەی سپاردنی بارمەتە بارمتە ئەو ڕقەمەشمان بۆ ڕوون کرێتەوە کە گەرنتیەکە بۆ 250 ملیۆن دینارە پاڵپشتە بە چ قانونێک چۆن بۆچی مەسەلەن 300 نییە یا دوای ئەوەی کەیان 500 ئەم 250 دەربارەی خاڵی طبعا خاڵی 4 بڕگەی دووەم خاڵی 7 بە هەمان شێوە کە پەیوەندی بە چەک و تەقەمەنی کۆمپانیای بێگانەکانەوەیە هەمان شت پێم وایە مەسەلەی وەزارەت لەو مەوزوعانەیە بە هێند وەربگیرێ و چەک و تەقەمەنیانی کەێنرێت پێشنیازەکەم بۆ بڕگەی
دووەم خاڵێک زیاد بکرێت ئێمە هەمیشە زۆر جار ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتە جیاجیەکانەوەی پێداگری لەسەر مەسلەی دۆزینەوەی هەلی کارەکەین وەزارەت کەوتێ کۆمپانیاکان کە هەلی کار بۆ ناوخۆ زامن ناکرێ من پێشنیاز دەکەم ئەوانی کۆمپانیا بێگانەکان کە دێن لە کوردستانە مەسائلی سکوریتی بۆ نمونەلانی کەم 180 کارمەندەکانی ناوخۆیی بن یعنی بکرێ بە مەرجێک بۆ شتانە کە هەلی کار بەڵێ کاک باڵام بۆچی ئێدە من لێرە نبین و لێرە بۆ مەرجی کۆمپانیا بێگانەکان ئەڵێ ماڵە ناو نەشێوێ بۆی ناو زۆر سپاسانەکەم بەڵێ سپاس بەڕێز وەزیر ئەگەر وەزیر جەنابیان جوابی دایتەوە بەدڵە نەبوو ئەخر نابێ کاک کارە لە قسەت نەکردو تۆ فەرموو نوقتە نیزامی بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵی حەز دەکەم یەک شتێ ڕوونی بکەینەوە تکە ئەو هەموو دووبارەکردنەوەی یاساکە بخوێنەوە وەڵی دانیشتوم دوێنە شەو 4 ساعت خەریکم پرۆژە یاسا و یانی سێمە نەمان خوێندەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئەم قسەیە تکایە دووبارەی مەکەنەوەی تکامە بەغەڵەت دەڕواتە ئەعلامەوەی تکایە یاساکە بخوێنەوە ئێ وەڵا دەیخوێنینەوە ڕاوێژی خەڵک دەکەین خۆمان ئامادە دەکەین ئێستا دەین ناوقاعی پەرلەمانەوە یعنی قابلە بێت بە نەخوێنەوەرەوە بین لێرە دابنیش و قسە بکەین بەجەمع قسەمان نەکردەوە بەجەمع هیچ قسە نەکەین ناکرێ بەڕاستیم و دووبارە بەجەمع تیاتی لە مادەکانی دواوە هەندێک لەو شتانن دەست خۆش کاگیاسی دەست خۆش هەموو پرۆژەیەکی قانون مەجموعەیەک مادەیە بەیەکەوە ڕەبتن بەیەکەوە مادە نییە و متەفەڕق نییە ئەگەر لە کۆی پرۆژەکە تیا نەبوو مانای وایە لەوێ بێ معالەجەکرێت لە کۆی پرۆژەکە تیا بوو تەواو بەڵێ بەڕێز وەزیری ناوخۆ فەرموون جەنابتان ناوچی تایە بەڵێ شاخ بەڕێز وەزیری ناوخۆ ناوی شان خانم نەبینیەوە بەڵێ فەرموون بناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پشتگیری لە وتەکانی بەڕێز شیرین ئەمین دەکەم زۆر سپاس بەڵێ سپاس بەڵێ فەرموون بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان لێرە ئەم مادەیە بە تەسەووری ئێمە زۆر بەڕێکوپێکی بەوردی باسی لە هەموو ئەو بابەتانە کردووە کە جێگەی نیگەرانی هەموو لایەکە ئێمە لێرە مەرجەکانی مۆڵەتدانمان سەخت کردووە بۆ ئەوەی کە کۆمپانیای ئەمنی زۆر نەبێتن لە هەرێم کە ئێوە دەڵێن پێشمەرگەمان هەیە ئاسایشە پۆلیسە بەڵام کە پێویستە کۆمپانیای ئەمنی هەبێت ئەبێ بەو مەرجانە هەبێتن ئەمە بێ ینی لەوە تێبگەین کە مەبەستی ئێمە ئەوە نییە زۆرترین ئیش بۆ ئەوانە فراهەم بکەین کەرتی تایبەت ئەبێ هەبێ بەڵام بەو مەرجە چونکە ئەم کەرتی ئەمنی کەرتێکی هەستیارە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی هەیە بۆیە کۆمەڵێک مەرجمان ڕیز کردو ئەگەر نەخۆ دەمانتوانی بڵێن وەزارەت دواتر بە ڕێنماییەک ئەم بابەتە ڕێک دەخات بەڵام ئێوە نەتان دەزانی بە چی ڕێک دەخات ئەو کاتە هەر جەنابتان دەتان پرسی بۆچی ئەم ڕێنمایە وایە خاوەن کۆمپانیا گلەی لە کرد لە ئێوە لە ئێمە بۆ ئێمە بە شەفافانە ئیش بکەین و پەرلەمان پشتگیری ئەم بابەتە بکات ئەوەی کە زۆر تەرکیستان لەسەر کرد بابەتی جۆری چەکە و سەرچاوەی چەک خۆیمە لە بابەتەکە مادەکانی داهاتوو کە دەیخوێنەوە زۆر بەڕوونی دامان ناوە دەمانچە بە جۆرێک لە 9 ملیم زیاتر نەبێت تفەنگ بە جۆرێک کە لە 7.62 زیاتر نەبێت بەڕێزان لە هیچ شوێنێکی دنیا جۆری چەک دیار ناکرێت جۆری تەقەمەنی دیار دەکرێت چونکە ئەم چەکە بەبێ تەقەمەنی وەکو یاریەکی منداڵانە کە تەقەمەنیەکە گەورە بوو قەبارەکەی گەورە بوو ئەو کاتە مەترسی زیاتر دەبێتن لێرە ئەگەر ملاحەزە بکەن دەمانچەیە و تفەنگە کە بە 7.62 7.62 کلاشینکۆف و M4 دەگرێتەوە و هەر ئینتاجی وڵاتێکی تر کە 7.62 ئێمە ناتوانین لەسەر کۆمپانیایەک فەرزکەین ئەبێ کلاشینکۆف بەکاربێنی ئەبێ M4 بەکاربێنی ڕەنگە ئەو کۆمپانیایە کۆمپانیایەکی ئۆکرانی بێت شتێکی تر بێنێ کۆمپانیایەکی وڵاتێکی عەرەبی بێ کۆمپانیایەکی وڵاتێکی هەرێمی بێ جۆرە چەکێکی خۆی هەبێ ئێمە ناتوانین لە یاسا هەموو ئەو چەکانە بەڵام بە دوو وشە بە دوو ژمارە 9 ملیم 7.62
7.62 لە کلاشینکۆف و ئێمفۆر زیاتر نییە بۆ ئاگداریتان ئەوەی تر بیکەیسی و ئەوانەی کە ئێوە مەترسیتانەیە هاوەن ئێمە هاوان خۆی دیارە لە 7.62 ئەوانە نییە بەڕێزان بۆیە مطمئن بن لەو مەوزوعە ئێمە مەترسی ئێمە زیاترە چونکە ئێمە ڕوبەڕووی ئەو خەڵکە دەبینەوە وەکو دەستگاکانی ئەمنی سەرچاوەی ئەو چەکانە ئێمە لە چەند بڕگەیەک ئاماژەمان پێداوە دەبێت سەرچاوەکەی بۆ ئێمە وەکو وەزارەت دیار بێت وەت ئەم بابەتەش لەم یاسایە ڕێک ناخرێت بەڕێزان ئەم بابەتە لە یاسای چەک ڕێک دەخرێت کە دوێنێ خوێندنەوەی یەکەمی کراوە و دەستخۆشیتان لێ دەکەم و سوپاسان دەکەم کە لە ماوەیەکی نزیکدا ئەویش تێپەڕێت یاسای چەک چۆن مامەڵە بە چەک دەکرێت کێ دەیهێنێ و کێ دەیفرۆشێ و چۆن دەیفرۆشێ و کێ خاوەنی دەبێ و مۆڵەتی چۆن دەبێ لەوێ یەکلا دەکرێتەوە بۆیە لێرە ئەبێ بۆمە گرنگە سەرچاوەکەی لەکوێیە دەوڵەتێک تەمویلی دەکا گروپێکی خوانەخواستە تێرۆریستی تەمویلی دەکا گروپێکی توندڕەوە لەکوێ دەیهێنێت خۆی کۆمپانیای داناوە دەبێ ئێمە بزانین بابەتی بار ئەوەی بڵێن زمانی دارایی ئێمە ئێستا ڕاستە 50,000 دلار لە هەر کۆمپانیایك ئەوەی کە ئێستا هەیە بەڵام ئێمە ئەوەمان زیاد کردووە بەڕێزان کۆمپانیای ئەمنی کۆمپانیای بازرگانی بە خۆراک نییە بازرگانیە بە ئۆتۆمبیلی زری پۆش هینان و بردننی چەک بەکارهێنانی چەک و تەداخلکردن لە بواری گشتی ئەمنی لە وڵاتە بۆیە ئێمە مەرجەکانمان قڕس کردووە پارەکەمان زیاد کردووە بۆ ناوخۆ 250 میلیۆن و هیچ بنەمایەکیش نییە حەستان لێبی بۆ ناوخۆ دەکەینە 500 میلیۆن بۆ هی دەرەوە دەکەینە 1 میلیارد یعنی شتێک نییە یاسایەک ڕێگر بێ لە من پێم بڵێ ئەبێ ئەوەندەدا بنەی من بە پێی بەرژەوەندی و ئەو ئەزمونەی کە هەمانە لە ئیدارەکردنی ئەو وڵاتە پێمان دەڵێتن دەبێ مەرجەکانی دارایی قڕس بکەین و ئەم پارەیەمان بۆ زۆر کردووە بۆ ئەوەی کاتێک چاودێری دەکەین لەسەر کۆمپانیا لە سەرپێچیەکی یاسایی کردووە ئێمە ئەگەر 50,000 دلارمان لەبەردەست بێ ڕەنگە بە دوو سەرپێچی تەواو بێ بەڵام ئەگەر 250 میلیۆنمان لەبەردەست بێ کابرا ناچار دەبێتن سەرپێچی نەگات چکە پارەکە هەمووی لەدەست دەدا ئێمە ناچین لە دادگا بڵێن ئەمە کێسی لەسەر بکەینەوە سزای ئابووریمان داراییمان بۆ دانەوە ئەگەر کێشەکە پێویستی بە دادگا بوو ئەی بینە دادگا جەریمەی تێدا بوو بەڵام ئەمە لە ڕووی پارەوە سزایەکی دارایی دەدرێتن شتێکی تر دیسان تاکید دەکەمەوە بەڕێزان مافی کارمەند لەم یاسایە شوێنی نابێتەوە مافی کارمەند ئەمە کرێکارە ئەمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەستەبەری کۆمەڵایەتی مەرجەکانی کرێکار چۆنیتی پاراستنی مافەکانی پاراستنی کەسایەتی خۆی کەرامەتی خۆی سزایەک هەبێتن لە پێی یاسای تاوانەکان سزا دەدرێت ئەمە لە شوێنی تر معالجە کراوە بۆیە پێم وایە تکرارکردنەوەی لە چه هەموو مادەکان هیچ قازانج بە یاسایەکانەکە ئێمە لەگەڵەوەینە ئەو مادەیە وەکو خۆی بەڕێوە بچێت زۆر سوپاس بەڵێ سوپاس مادەی دوای ئەو مادەی 5 یەکەم پێویستە لەسەر وەزارەت بڕوانێتە داواکاری پێدانی وڵات لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاریەکە دووەم لە حاڵەتی ڕەتکردنەوەی داواکاری پێویستە بڕیاری ڕەتکردنەوە نووسرا و هۆدار بێت و لە ماوەیەک زیاتر نەبێت لە 15 ڕۆژ لە ڕێکەوتی بڕیارەکە بە داواکار ڕادەگەیەنرێت سێەم داواکار لە کاتی نەمانی هۆی ڕەتکردنەوە بۆی هەیە داواکاریەکی نوێ پێشکەش بکات چوارەم ئەگەر وەزارەت ڕەزامەند بێت لەسەر داواکاریەکە ئەوە پێویستە لەسەری ئەم ڕەزامەندیە بە داواکاری مۆڵات ڕابگەیەنێت بۆ دانی ڕسمی مۆڵەتی دیاریکراو کە لە خشتەی پاشگۆی ئەم یاسایەدا هاتوون
بە ئەو مەرجەی لە ماوەیەک زیاتر نەبێت لە 30 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی بەڕازەماندی ڕسمەکە بدات و لە کاتی نەدانی ڕسمەکە لە ماوەی دیاریکراودا بە بێ پاساوێکی ڕەوا ئەوە بڕیاری پێدانی مۆڵەتەکە بە هەڵوەشایی دادەنرێت. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ تۆ ڕێبوار و شێخ زاهیر، کاکاران و شیروان خان و شایان خان. کاک بەڵێن تۆ ڕێبوار و شێخ زاهیر لێرە کەسی تر نیەتی؟ لێرە کاکاروان و شیرین خان و شایان خان و کاک بەڵێن، لێرەش سەرچنان خان و کاک مەم و دکتۆر ئیسماعیل. تەواو؟ کاک بەڵێن فەرموو. بەڕای سەرۆکی پەرلەمان وەڵام من داوای یەک ڕوونکردنەوەکەم و یەک پێشنیازی شمەیە لە بڕگەی یەکەم پێویستە لەسەر وەزارەت بڕوانێتە داواکاری پێدانی مۆڵەت لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکارێکە، یعنی بە پێم بڕگەی بێ وەزارەت ئیجبارە لە ماوەی 6 ڕۆژە یان مۆڵەت با یا ڕەتی کاتەوە، نەک بە سیرکردن بێ. ئەوەی کە لێرە نووسراوە ئەڵێ لەسەر وەزارەت بڕوانێتە داواکارێکە. ئەوە بکو ڕوونکردەوە لەسەر بڕگەی چوارەم بۆ پشتیوانی لە قسەکەی جەنابی وەزیریش لەسەر مەسلەی گەرنتە داراییەکان لە کۆتایی بڕگەکە ئەڵێ لە کاتی نەدانی ڕسمەکە لە ماوەیەکی دیاریکراودا بەبێ پاساوێکی ڕەوا ئەوە بڕیاری پێدانی مۆڵەتەکە بە هەڵەشاو دانرێ. من پێشنیازەکەم بەبێ پاساوێکی ڕەوا لە بڕگەکە هەڵبگیرێ. زۆر زۆر سپاس. بەڵێ سپاس. شین خان. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم کە داواکاری پێدانی مۆڵەت ماوەی 6 ڕۆژ دیاری کراوە، پێشنیاز دەکەم کە کەم بکرێتەوە بۆ 30 ڕۆژ، چونکە پێم وایە ئەو کەسەی کە پێشنیار دەکات بۆ وەرگردنی ڕەزامەندی مۆڵەت ئەبێت کۆی بەڵگەکانی لەگەڵدا هاوپێچ بێت. پێم وایە ئەو فترە زەمەنیە ماوەیەکی زۆرە. سپاس. بەڵێ کاکاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 من لە بەرگەی دووەم تێبینیەکم هەیە لە سەرۆی کە نووسراوە لە حاڵەتی ڕەتکردنەوەی داواکاری پێویستە بڕیار ڕەتکردنەوە نووسرا و هۆدار بێت. هۆدار واتە هۆکارێکی بێت، بەڵام هۆکاریانی چی؟ زۆر مەتاتی ئەمە. دووبارە مەکاتە کە باس لە مۆڵەتی کۆمپانیاکان دەکەین، من لەگەڵ تاقیدکردن نیم بەڕاستی، چونکە تۆ ناکرێت ئەم فەزایی کە هەیە بەرتەسکی کێوە حەق ڕێگە بۆ بدرێ مادەم کەرتی تایبەتە، مادەم خۆی قرارە کۆمپانیاکان لە کەرتی تایبەتەوە ئەمنین ئەم فەزایە فراوانتر بکرێن نەکەوەی کە تۆ تاقیدیکەی. دەزانم ئەو ترسەی کە باسمان کرد هەیە خۆشم هاوڕا بووم لەسەرەوە، بەڵام بۆچی نەڵێن من لەگەڵۆم کە ئەمە هەلا برێ بڕگەیەکی بۆ زیاد بکرێ وەزارەت لە کاتی نەبوونی یەکێک لە مەرجەکانی مادەی 4 کە لەم یاسایە دەقنووس کراون مافی ڕەتکردنەوەی داواکاریەکەی هەیە. یعنی ئەمە پێشتر باسمان کردووە بۆ وازەحی ئەو هەم مەرجەماندانا و مەرجەکانیش ئاسانی مەرجی زۆر قورسیشن بۆ لە بریەوەی کە ئەو دەسەڵاتی جەنابی وەزیر خۆی بێت بە هۆکارێکی دیاری کراو کە دەکرێت هەر شتێک بێ بەڕاستی ئەمە چونکە مەتاتیە بۆ ڕێگە بۆ نەدەین کە مادەی 4 لێرە دووبارە بەرکارکەینەوە بە ئاماژە بۆ بکەین بۆ یاسان دەتوانین مامەڵە لەگەڵ بکەین و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شێخ زاهیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 بڕگەی یەکەم پێویستە لەسەر وەزارەت بڕوانێتە داواکاری پێدانی مۆڵەت لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتنی وەرگرتنی داواکاریەکە. ئەی ئەگەر لە ماوەی ئەو 6 ڕۆژە بە هەر هۆیەک لە هۆکارەکان نەیتوانی بڕوانێتە ئەو داواکاریە لێرە چارەسەرە کەس دەبی. زۆر سپاس. بەڵێ سپاس. دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ئەو کۆمپانیانەی کە بیانین بەرەوەی بابەتەکە زۆر هەستیارەوە بەعدی ئەمنی تێدایە بۆ کۆمپانیانەی کە ئەمنین داوای مۆڵەتی دامەزراندنەکە ئەکەن پێش ئەوە وەزارەتی ناوخۆم مەسەلەن مۆڵەتەکان بخوێنێتەوە بە پێویستی زانم جەنابی وەزیریش باسی کرد بچێتە ئەنجومەنی ئاسایش ئەگەر تێبینێکی ئەمنی هەیە بۆی لەسەر ئەو ساسە مۆڵەتەکەی پێ بدرێیانە لەبەرەوەی کە کۆمپانیای بیانی خۆمان نەزان ڕەگەزنامەیەکی بیانیان هەیە ڕەنگە شارەزاییمان نەبێت لە ئەرکوکارەکانیان پێشتر یان بۆ چمە بەسێکە بۆی نەبێتە سەرچاوی هەڕەشەش دوجار بۆ سەر ئاسایی شاری کوردستان. سپاس. بەڵێ سپاس. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 5 بڕگەی یەکەمیان وەزارەت بڕوانێتە یعنی تەماشای بکات چی تەماشا بکە ئەبێ پێویستەکە بۆ چارەسەری قانونی ئەم مەسەلەیە و هەم زمانەوانیشە پێویستە کات وەزارەت داواکاری پێدانی مۆڵەت لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاری یەکلا بکاتەوە حەسم بکرێت ئەوە
گونجاوترە بۆ دووەمیان بڕگەی دووەمیان لە حاڵەت منم پێشنیازە ئەخەم ئەگەر پیان باش بێت ینی کۆی ئەم بڕگەیە بەم شێوەی دەکرێن لە حاڵەتی ڕەتکردنەوەی داواکاری پێویستە بڕیاری ڕەتکردنەوە نووسراو بێت و نووسراو بێت هۆکارەکانی تێدا ڕوون کرابێتەوە لە ماوەیە کە زیاتر نەبێت لە 15 ڕۆژ لە ڕێکەوتی بڕیارەکە بە داواکار ڕابگەیەنرێت هۆدار بێت یعنی هی نییە وازح نییە بۆ بڕگەی سێمیان پێشنیاز دەکەم بڕگەی سێم و چوارەم لە یەک بدرێ ئابەم شێوەی لێ بکرێ گەر پێویستیان کە دوای داڕشنەوەکەشیان نەدەمێ داواکار لە کاتی نەمانی هۆی ڕەتکردنەوە بۆی هەیە داواکاریی نوێ پێشکەش بکات و ئەگەر وەزارەت ڕەزامەند بێت لەسەر داواکاریەکە پێویستە لەسەری ئەم ڕەزامەندیە بە داواکاری مۆڵەت ڕابگەێنێ بۆ دانانی ڕسمی مۆڵەتی دیاریکراو کە لە خشتەی پاشکۆی یاسایەدا هاتوون بۆ مەرجی لە ماوەیەک زیاتر نەبێت لە 30 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەاندنی بە ڕەزامەندی و لە کاتی نەدانی ڕسمەکە لە ماوەی دیاریکراودا بەبێ پاساویشی ڕەوا بڕیاری پێدانی مۆڵەتەکە بە هەڵوەشاوە دادەنرێت زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس سەرچنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم لە مادەی پێنجخاڵی یەکەم پێویستە لەسەر وەزارەت بڕوانێتە داواکاری پێدانی مۆڵەت ئەوە لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاریەکە مادەم پێویستە هاتووە ئەبە پێویستە لە ماوەی 6 ڕۆژ وەڵامی داواکار بداتەوە وا باشە جا هەر لە قانونەکانی تریش هاتوو بوون منە لە یاسای تەنفیزە لە تەزەڵم ئێگەر لەو 6 ڕۆژە وەڵامی نایەوە ئایا ئەو داواکاریە بە وەرگیراودا ئەندرێت یان ینی ئەوەش ئیشکالێکە کە نەهاتووە لەو بڕگەیە. بڕگەی سێم داواکار لە کاتی نەمانی هۆی ڕەتکردنەوە بۆ هەیە داواکاری نوێ پێشکەش بکات ئەگەر بڵێن ئەو هۆیانەی کە بۆتە هۆی ئەوەی کە داواکاریەکەی ڕەت بکرێتەوە ئەگەر حەلی کرد بۆ جارێکە پێویستە داواکاری باتەوە 6 ڕۆژ در چاوەڕێکە ئەی ناکرێت لەسەر داواکاریەکەی پێش و مۆڵەتەکەی پێ بدرێ ئەمە خاڵی لە بڕگەی لە چوارەمیشە کە هاتووە باس لە خشتەی پاشکۆکات ئەڵە خشتەی پاشکۆ لە خشتەی پاشکۆی کە لەم یاسایەدا هاتوون کاتێک کە سەیری خشتەکە ئەەکەیت نووسراوە خشتەی ڕسمەکان یعنی ئەوە ڕەبتیان بە یەکەوە هەیە ئەبێ ناوی خشتەکە بڵێ خشتەی پاشکۆی ڕسمەکان لەبەرەوەی وشەی پاشکۆ لێرە هاتووە بێ پاشکۆش بۆ ئەولازیە بکەی و سپاس. بەڵێ سپاس سەرچنارخان. دکتۆرە شایان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح قسەکانی من کران لەلایەن بەڕێزان شیرین ئەمین و کاک بەڵێن بۆیە پیشگیریان دەکەم سپاس. بەڵێ سپاس دکتۆر ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی من دەستپێکی ئەو لەن پشتەوانیا ئەخفنا خوشکە سەرچنارت کەم خاڵایەکێدا یەکەم گەلبێ تیبینیە پێویستە سەرجهێ تایبەتمەند چونکە ممکنە مەجلس وەزارەتی سەیری ئەو مولەتە بکەتە نەگە هەل وەزارەت بێ بمعنە وەزارەت تنێ و ئەف مدێ هاتیە دانادن لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاریەکە بێت ئەو بێتە چارەسەرکردن ئەم حەزکەین لەژنا قانونی وە بشت فی حالت ئەگەر 6 ڕۆژادا نەهاتە دیکردن ئەو داواکاریە باتڵە یا بێتە چارەسەرکردن قانونیان و خالصیت بیشتن داواکار لکاتی نمانی هوی نه از علم نمانی هوی او ببیتا یعنی جگای او ببیتا داواکار لکاتی چاره سر کردنی هوی رد کردن او یعنی چونکه بیتا چاره سر کردنی معالجه چونکه هنده هو اسباب دیاره کردنه لیره او اسباب چاره سر کردن اتوانی جاری کتر طلب بکەتەوە دووبارە سوپاس. بەڵێ سپاس بەڕێز وەزیر ئەو 6 ڕۆژە بەس بۆ ڕوانینە یا بۆ یەکلایکردنەوە شە بەڕێستان. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەم بابەتە بۆ زۆر ڕۆن و وازەحە نەگوتراوە لە دوای 6 ڕۆژ مۆڵەتی پێدەدرێت دەڵێت وەزارەت لە ماوەی 6 ڕۆژ دەڕوانێتە ئەم داواکاریە ئەگەر بە 6 ڕۆژ ڕەنگە بە کەمتریش یعنی ئەمە ڕوانینەکە لە ئەم داواکاریە پرۆسەیەکە بۆیە ئەگەر خۆمان ملزەم بکەین بەوەی کە بڵێن 6 نەبێتن 90 ڕۆژ بێت ئەگەر لە پرۆسەی هەڵسەنگاندنی ئەمنی بەتایبەتی بۆ کۆمپانیایەکی بیانی ئێمە نەمانتوانی یەکلای بکەینەوە ئەم کۆمپانیایە لە ڕووی ئەمنیەوە هەڕەشە نیە لەسەر هەرێمی کوردستان
چۆن بڕیار بدەین بۆیە ئێمە گوتومانە هەندێک بابەتی ئەمنی هەیە حەز دەکەم وەکو پەرلەمانی کوردستان پشتگیریمان بکەن لەم بابەتانە مەبەست ئەوەیە ئاسایش و ئارامی کۆمەڵایەتی پێش سیاسی و ئابووری پارێزراو بێتن چونکە هەر کەسێک بەڵگەنامەکانی تەقدیم بکە و دروست بوو بەڵام پاشخانی خۆی هی ئەوە نەبوو ڕەنگە بە ماوەی 60 ڕۆژ نەگەینە ئەو دەرەنجامانە بۆیە ئێمە خۆمان ملزەم نەکردو و هیوادارم لەم بابەتە وەکو خۆی هاوکار بن و تێپەڕێت بەڵام لە بڕگەی دووەم دامانەوە لە 15 ڕۆژ کە بڕیار درا فەرەزەن دەستگا ئەمنیەکان گوتیان ئەمە پەیمان باش نییە ئەم کۆمپانیا دابمەزرێت ئێمە دەبێت لە ماوەی 15 ڕۆژ لەو بڕیارە ئاگاداری خاوەنەکە بکەینەوە هۆکارەکەی پێ بڵین بەنووسراوە بۆیە پێم وایە ئەم مادەیە وەکو خۆی تێپەڕێتن وایە ئێمە پشتگیری لە ئەو پێشنیارەکانی لیژنە یاسایی دەکەین زۆر سپاس بەڵێ سپاس مادەی دوای ئەوە مادەی 6 یەکەم مۆڵەت بەبێ هەردوو مادەی 4 و 5 ئەم یاسایە بۆ ماوەی 1 ساڵ دەدرێت دوهەم مۆڵەتی کۆمپانیا بەبێ ئەم مەرجانەی خوارەوە نوێ دەکرێتەوە یەک پێشکەشکردنی داواکاریەکی نووسراو لەلایەن بەڕێوەبەری ڕێپێدراوی کۆمپانیا لە ڕێگەی بەڕێوەبەراتی ئاراستەی وەزیر دەکرێت بەر لە 30 ڕۆژ لە کۆتایی هاتنی مۆڵەت دوو پێشکەشکردنی پشتگیریەک لە بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان کە تیایدا پشتڕاستی بەردەوامی کۆمپانیەکە بکات لە کارکردنیدا سێ پێشکەشکردنی وێنەیەک لە گرێبەستەکانی کۆمپانیا لە ماوەی کارکردنیدا چار بەڵگەنامەی ئەستوپاکی لە بەڕێوەبەراتیە تایبەتیەکانی باج پێنج دانی ڕەسمی نوێکردنەوەی دیاریکراو بە پێی خشتەی پاشگۆی ئەم یاسایە بەڵێ کێ قسەی هەیە تۆر محەیدین تۆر ئیسماعیل مامۆستا ئەبوبەکر کاک عوسمان سێدەری هەر سێ دکتۆر محەیدین و تۆر ئیسماعیل مامۆستا ئەبوبەکر کاک عوسمان سێدەری دکتۆر محەیدین فەرموو ڕێز سەرۆکی پەرلەمان من یەک ئیزافەیەک وەکو بە زنجیرەی 6 ئەگەر زیاد بکرێ لە کاتی نوێکردنەوەی مۆڵەتەکەدا من لەگەڵ ئەوم کە ئەو کۆمپانیایە پێشکەشکردنی هەر گۆڕانکاریەک لە پەیکەری کۆمپانیاکە کە ڕوویدا بێت یعنی معلوماتی نوێ ئەگەر لە هەیە ئیداریە لە کارمەندەکانی پێم وایە دەبێت زانیاری دروست لەسەر ئەوە پێشکە چۆ ڕەنگە کۆمپانیەکە لە ماوەی ساڵێکی بەشێک لە کارمەندەکان یان ڕستەی بەڕێوەبردننی ڕەنگە گۆڕانکاری تدا پێشتە ئەو وردەکاری زانیارەش پێشکەش باتن لەگەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە نوێکردنەوەی مۆڵەتەوە زۆر سپاس دکتۆر ئیسماعیل بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی من ئەولان دەستپێکی پشتگیریە دکتۆر محەدینی دکەم ئەو پێتیوی هەر گۆڕانکاریەکە هەبیتن ئەو پێشکەشکە کە چهات یادیکردن دوو تیبینیا منە دویە ئەس بینم 1 ساڵ یا بزەحمەتە چونکو چت بیت gelek min tep muletê ve du sê çar heyveka min heta mulet werge careka dî sê çar heyv neçin careka dî teqdîm keteve ke bibîte 2 sal baştir ez bînim 1 sal mîsalî biçekê bi zehmet de îdî bîten و têbîniya min a sêyê xala duyê ez hezkem rûnkirnekê ka çiliş naqanûnî çi cenabî wezîrî bide temel bêştin pêşkeşkirdinî pîştgiriyek لە بەریوبەرایەتی گشتی تومارکردنی کۆمپانیەکان کە تێیدا پشتڕاستی بەردەوامی کۆمپانیەکە بکات لە کارکردنیدا ئەوە نییە ئەسڵەن نییە ئێستا تەڵەبی مولەت دەکەت چۆن پشتگیری وەرگێت لە یەکێک بەردەوامە یعنی بۆمە تەوزیعکەن بەڵێ بەڵێ سپاس مامۆستا ئەبوبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری دکتۆر ئیسماعیلەکەم کە 1 ساڵ کەمە چونکە لە مادەی 4 مەرجەکانی مۆڵەت زۆر تونند و تۆڵن و لە مادەکانی
11 بۆ 14 کە باز لە سەرپێچی و سزاکانەکە ئەوانش ینی ڕێکخراوە بۆیە پێم وایە بکرێتە بە 2 ساڵ باشترە چونکە ئەو ڕسمەی کە دەیدا ساڵانە بۆ مۆڵەتەکە 10 میلیۆن دینارە بۆ هەر ساڵێک وەک لە مادەی 14 هاتووە بۆیە پێم لە پاشکوی ئەم یاسایەدا هاتووە بۆیە پێم باشە بکرێتە 2 ساڵ. بەڵێ سپاس کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە منیش هەر مادەی 6 بڕگەی یەکەم بە هەمان شێوە پشتیوانی لە قسەکەی دکتۆر ئیسماعیل و مامۆستا ئەبوبەکر ئەەکەم کە 1 ساڵ کەمە بکرێ بە 2 ساڵ لەبەر هەندێک ڕۆتی ناتوشت وا باشترە. زۆر سپاس. بەڵێ سپاس کاک بەهجەت فەرموون. زۆر سپاس بەڕێز سەرۆکە پەرلەمانی حقەت مادەی 6 یەکەم مۆڵەت بە پێی هەردوو مادەی 4 و 5 ئەم یاسا بوومەوەی 1 ساڵ دەدرێتن. پڕاستی مادەی 4 و 5 هەندێک توندا سەرخۆدان کۆمپانیایە ئەگەر هەوڵ بدەتن کە کۆمپانیا خۆ دامەزرێنیتن بوومەوەی 3 هەیوا ڕەنگە بکێشیت حتا بەسوان مستەلزەماتێت و داخواست کردین ژێ بینیت بدەتە وەزارەتێ لەما ئەژی پیشنیارت کەم کە ئەگەر ماوەی 1 ساڵ زۆر کێمە زێدە ببیتە مەسەلەن 18 هەیف هەرچی نەبیتن گەل وێ مەرجت تند و تۆڵ کوت ناف یاسایەدا هەن کە ئەس دەستخۆشیێ وەزارەتە ناف خۆت کەم کە هەندە تند کردی بەس گەل هەندێک پیچەک مراعاتە خۆتان کۆمپانیاش بێتە کردن کە ئەوژی بشێتن کۆمپانیات خۆ دامەزرێنیت وات ماوەی ساڵێکێدا ڕەنگە بەرهەمی وی نەبیتن ئارام نازانین کەشولێت باش کرینە یان نەکرینە بە هەندە داخواست کەم ببیتە 18 هەیە. زۆر سپاس. بەڵێ سپاس کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی کاک بەهجەت و مامۆستا عوسمان دەکەم و مادەی 6 فەقەرە یەکەم بە پێی مادەکانی 4 و 5 یا ئەم یاسایە بوومەوەی 1 ساڵ دەدرێت مۆڵەتەکە بۆ لە مادەی 4 باسی ئەمە نەکرێت کە تایبەتترە بە مۆڵەتەکە مەسەلەن لە ئاخری ئەو مادە ئیزۆفە بگیرێت بۆ لێرە نەمێنێتن. سپاس. بەڵێ سپاس بەڕێز وەزیر. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەم بابەتە بە حقیقەت پێمان وایە کە وەکو خۆی تێپەڕیتن هیچ ئشکالێک نییە بابەتی 1 ساڵی یان زیاتر بەڕێزان ئەم مۆڵەتە لەو ڕۆژەوە حساب دەکرێت کە بڕیاری پێدەردەچیت نەک ئەو 4-5 مانگەی کە پرۆسەی دامەزراندن کاتێک بڕیاری مۆڵەت پێدانەکە دەردەچێ لەو ڕۆژەی 1 ساڵی بۆ حسابە ئەگەر اینجا پێشتر ساڵێکی خەریک بووە ئەوە ساڵی ئایندەیە بە ئەزمموی ئێمە ساڵێک باشە لە ئیشکردن و ئەگەر ئەم کۆمپانیە لە ماوەی ساڵێکدا هیچ ئەرکێکی نەبوو ئەو هەموو چەک و ئۆتۆمبیلی زری پۆش و ئەو مەترسیانێکی هەمووتان هەتانە بۆ لە لای ببێتن بۆ ڕێگای هەبێتن ساڵێکی تریش ئەو شتانی لەلا بێت بە ئارەزوی خۆی ئیش بکاتن بۆیە پێم وایە ئەم مادەیە وەکو خۆی بێتن و زۆر سپاس. بەڵێ سپاس کاک بژار فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بڕگەی دووەم لە پێشنیاری کاک دکتۆر ئیسماعیل ئەم مادەیە جیاوازە لە مادەی 4 چونکە لە مادەی 4 دەباسی مۆڵەتە بوو جاری یەکەم مەرجەکانی داواکردنی مۆڵەت بەس لێرە مادە 6 باس تەنیا باسی نوێکردنەوەیە تەجدیدە نوێکردنەوەی مۆڵەتە بۆیە ئەندامێکی تریش باسیەوەکە کە بکرێتە یەک مادە دوو مادەی لێک جیان بۆیە ئێمەش لەگەڵەوەین کە ئەم مادەیەوە خۆی بمێنێت. بەڵێ مادەی 7 بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی سێم پابەندیەکانی کۆمپانیا مادەی 7 کۆمپانیا پابەند دەبێت بە یەکەم دابینکردنی هەڵوازگا تاغمڕەختی ڕێکخراو بۆ چەکەکان کۆگە بۆ کەلوپەل و تەقەمەنیەکان گۆڕەپان بۆ ئۆتۆمبیلەکان لە دەرەوەی ناوچەی نیشتەجێبوون. دووەم دروستکردنی داتابێسێک بۆ گشت چالاکیەکانی کۆمپانیا و سەرجەم ئەو زیانانەی ئەو زانیاریانەی پەیوەندیان بە کارمەندان و ئەوانی تر کە لەلایەن کار دەکەن ئۆتۆمبیل چەک تەقەمەنی و کەلوپەلەکانی. سێەم ڕێکخستنی دۆسیە بۆ سەرجەم کارمەندان و ئەوانەی تر کە لەلایەن کۆمپانیا کار دەکەن کە داتای هەر یەکەیان لەخۆ بگرێت. چوارەم هەبوونی تێنووسی بازرگانی کە بە یاسا بڕیاری لێدراوە و ئەم تۆمارنامانەی خوارەوە ڕێک بخات. یەکەم
تۆمارنامەی چەک و کەلوپەلی دیکەی کۆمپانیا و چۆنێتی بردنە دەرەوەی چەکەکان و بەکارهێنانیان. دووهەم، تۆمارنامەی جوڵە و هاتوچۆی کارمەندان و ئۆتۆمبیلەکانی کۆمپانیا. سێیەم، هەر تۆمارێکی دیکە کە وەزارەت داوای بکات. پێنجەم، زانیاری بداتە وەزارەت دەربارەی ئەو ئۆتۆمبیلە قەڵغانە درەعکە کۆمپانیا خاوەنیانە یان بەکاریان دەهێنێ. شەشەم، وەرگرتنی ڕەزامەندی پێشوەختەی وەزارەت بەر لە گرێبەستکردن لەگەڵ هەر کەس و لایەنێک، پێدانی وێنەیەکی گرێبەستەکە بە وەزارەت لە ماوەیەک لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات لە ڕێکەوتی ئەنجامدانی. حوتەم، ڕێژەی هاوڵاتیانی نیشتەجێی هەرێم لە سەدا 90 کارمەندانی کەمتر نەبێت ئەگەر کۆمپانیا نیشتیمانی بێت و لە سەدا 50 لە سەدی کارمەندانی کەمتر نەبێت ئەگەر لقی کۆمپانیایەکی بیانی بێت. هەشتەم، دامەزراندنی هیچ کارمەندێک بەبێ ڕەزامەندی وەزارەت نابێت. نۆیەم، پابەندکردنی کارمەندەکان بە پۆشینی جلوبەرگی تایبەت بە کۆمپانیاکە کە لەلایەن وەزارەت دیاری کراوە و پێویستە ئاڕمیان لۆگۆی کۆمپانیا و ئاڵای کوردستانی لەسەر بێت و نابێت جلوبەرگی کارمەندانی کۆمپانیا لێکچوو بێت لەگەڵ جلوبەرگی هێزە ئەمنیەکان و هێزەکانی پێشمەرگا. دەیەم، ڕادەستکردنەوەی چەک و تەقەمەنیەکان لەلایەن کارمەندانەوە بە کۆگای کۆمپانیا لە دوای کۆتایی هاتنی هەر ئەرکێک. یازدەیەم، ئاگادارکردنەوەی وەزارەت و فەرمانگەکانی ئاسایشی پارێزگاکان سەبارەت بە هەر تاوانێک کە لە سنووری کاری کۆمپانیا ڕوودەدات یان گومانی ڕوودانی لێ دەکرێت. دوازدەیەم، بەکارنەهێنانی هێز دژی هەر کەسێک یان کۆمەڵە کەسێت بێجگە لە حاڵەتی بەرگریکردنی ڕەوانە بێت بە پێی حکومەکانی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو بەرکار یان هەر یاسایەکی دیکە کە جێگەی بگرێتەوە و یاساکانی دیکەی پەیوەندیدار. سێزدەیەم، دڵنیاییکردن تەئمین بەرامبەر بەو مەترسیانەی دەرئەنجامی چالاکیەکانی لە لای کۆمپانیایەکی دڵنیایی متمانە پێکراو لە هەرێم. چواردەیەم، دانانی ئەو ڕسمانەی لە ئەستۆیەتی بە پێی خشتەیەکی پاشکۆی ئەم یاسایە. پازدەیەم، دروستکردنی ناسنامەی کارمەندان لە وەزارەت و نوێکردنەوەی بە شێوەیەکی ساڵانە. شازدەیەم، دەرکردنی ناسنامەی هەڵگرتنی چەک بۆ کارمەندان لە وەزارەت و نوێکردنەوەی بە شێوەی ساڵانە. حەڤدەیەم، دەرکردنی باجی بەکارهێنانی ئۆتۆمبیلی کۆمپانیا لە وەزارەت و نوێکردنەوەی بە شێوەی ساڵانە. هەر بەڕێزێکە ئێوێ قسە بکا لەسەر مادەی حەوت. بیانیەکان نەوەتە کاکە ڕێژەی هاوڵاتیان نیشتەجێی هەرێم لە سەدا 90 ئاوکانە خوێنمەوە بزانین. گوڵستان خان کاک سەروان، سەوسەن خان کاک ئیدریس، کاک چیا کەسمان بیر چووە؟ کاک حکمەت، شادی خان، شیرین خان، کاک ڕزگار، دکتۆر شێرکۆ، دکتۆر محێدین، دکتۆر ئیسماعیل، مامۆستا عومەر، کاک مامۆستا عوسمان، مامۆستا ئەبوبەکر. کێمان نەنووسیوە؟ لیزا خان. کێمان نەنووسیوە بەڕێزان؟ پشوو وەرەگرین هەتا سەعات 3 هاتینەوە مناقەشەکە تەواو دەکەین.